خوێندنەوەی کتێب و گەڕان بە نێو حکمەتەکانی نووسیندا. کتێبی سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردەواری، نووسینی شکۆر مستەفا، خوێندنەوەی گەلاوێژ ڕەسوڵ، تۆمارکردنی دلێر سەلیم. سڵاوتان لەبێ هاوڕێیانی بەڕێز و خۆشەویستی کتێب باشترین هاوڕێ. ئەم شوش بە هەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بە خوێندنەوەی هەڵقەی یەکەمی کتێبی سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردەواری پێتانگەیشتینەوە لە نووسینی شکۆر مستەفا. هیوادارم تا کۆتایی هاوڕێمان بن. بەر لە خوێندنەوەی ئەم کتێبە. لە ڕاستیدا مێژوویەکی دوور و درێژی هاوڕێیەتی و دۆستایەتی لەگەڵ مامۆستا شکۆر مستەفای ڕەحمەتی کۆمان دەکاتەوە کە سەرەتایەکی بۆ ساڵانی هەفتایەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. لەو کاتەوەکە لە کۆڕی زانیاری کورد لە بەغدا دەگەڵ بەهەشتی مەسعود محەممەد کاری دەکرد. لەو ساڵانەدا ئێمەش بە گەرم و گوڕی کەڵکەڵەی خوێندنەوە و نووسین کەوتبووە سەرمانەوە و زۆ سەردانی بەغدامان دەکرد و لەوێ کتێب و سەرچاوەی نوێمان بۆ خوێندنەوە پەیدا دەکرد. چی جارێک سەری بەغدامدا بێ سا بۆ بینینی شانۆژێریەک پێشانگایەکی شێوەکاری یان بۆ کڕین و پەیداکردنی کتێب و سەرچاوە بوو بێ، ئەوە بۆ بەسەرکردنەوە و بینینی دۆستان و برادران سەردانی کۆڕی زانیاری کوردیشم کردووە. یەکێک لە ناو ئەوانە مامۆستا شکۆر مستەفا بوو کە هەموو جارێ لەوێ دەمدی و ماوەیەک لە کۆڕ و مەجلیسە گەرم و ئاوەدانەکانیدا دەنیشتم و پاشان بەخۆی و بە کاک عەبدولەتیف گەللەی بەڕێوەبەری کارجێڕی و دارایی ئەو کاتەی کۆڕ کتێب و چاپەمەنیان دەدامێ و بە باوەشی کتێبەوە بەڕێیان دەکردم. تا ڕۆژی وەغەرکردنی مامۆستا بە بەردەوامی دەمدی. بێجگە لە کۆڕی زانیاری بەغدا لە زۆربەی کۆڕ و سێمینارەکان لە سەردانەکانی بۆ شەری سلێمانی لە هەموو ئەو دیدار و یەکتر بینانەدا هەستم دەکرد لە بەرامبەر چێوێکی مەزنی پڕ لە زانیاری و دانایی و ئەزمون و ڕۆشنبیری دام و خۆم لە بناریە و چێوەدا دەدی. من وەک ڕۆشنبیرێکی دەگمەن و دانسقەتم بینی و لەوانەیە وەک هەر ڕۆشنبیرێکی گەورەی ئەو دنیاە نەیتوانی بێ بە پێی پێویست لەنگەری کۆمەڵایەتی خۆی لەگەڵ خێزان و کۆمەلگا ڕابگرێ، یان هەندێک لە خۆخەسڵەتەکانی ژیانی ڕۆژانی بۆ هەندێک کەس قوت نەچێ. بەڵام من ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ زیاتر خۆشم دەویست و لەی نزیک دەبوومەوە. لێتان ناشارمەوە من یەک بەبارەی خۆم زۆر شتی لێو فێر بووم. بەداخێکی زۆرەوە ئەمڕۆکە ئەو پیاوە لە ناوماندا نەماوە، بەڵام بە زانست و زانیاری و شێوازە تایبەتەکەی خۆی لە ناوماندا زیندووە. بۆ منیش مای شانازی و شەڕەفێکی گەورەیە ئەو چەند دێڕە وەک پێشەکی بۆ ئەو کتێبەی دەنووسم. مامۆستا شکر کە هاتەوە بۆ هەولێر ماوەیەکی زۆر لە هۆتێلی کۆشکی مێدیا لە هاوینە هەواری سەلاحەدین میوانی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بوو. ئەو کاتە منیش کارەکەم لە هەولێر و ماڵیشم لە پیرمان بوو، بۆیە زۆربەی ئێواران و شەوەکان کە دەگەڕامەوە لەگەڵ مامۆستا شکری نەمر لە باخسێ و هۆتێلە کاتمان دەگوزەراند. زۆر ڕۆژیش لەگەڵ خۆم دەمهێنایە هەولێر. ئەو لێکتر نزیک بوونەوەی ئەو جارەیان وای کرد بێجگە لە ئەنجامدانی هەفتپەیوینێکی بەرفراوان لەگەڵی کە ڕۆژانە پرسیارەکانمان بۆ دادەنا و دەمدایە و ئەویش پەیتا وەڵامەکانی دەدامەوە. لە دواییدا بەشێکی لە گۆڤاری ڕاماندا بڵاو کرایە و پاشانیش سەرزەمی دیالۆگەکە لە 2 توێی کتێبێکدا چاپکرا. هەر لەو کاتە بەدواوە بۆ زۆربەی تەوەر و فایل و ژمارە تایبەتەکانی ڕامان هەنم دەدا بۆمان بنووسێ کە هەرجارێ بۆ لایەنێکی ژیانی ئەدەبی و هونەری و کولتوری و فکری تەرخان کرابوو. ئەو پیاوە وەک خوێندەوارێکی گەورەی کورد پیرێکی هەمیشە لاو بوو، چە ئەوسایی ساڵانی هەفتایەکان و هەشتایەکانی بەغدا و سێ لەو کاتانێکە لە هەولێر نیشتەجێ بوو. کاتێ لەگەڵیدا دەنیشتم هەرگیز هەستم باوە نەدەکرد لەگەڵ کەسێکی دانیشتوم کە تەمەنی ئەو لەگەڵ تەمەنی ئێمەومانان زۆری نێوانە. گەورەی و خاکەڕایی ئەو نەیدەهێشت لەگەڵیدا هەست بە جیاوازی تەمەن و ئەزمون و زانین بکەم. ئەو بەبیر و بۆچون و مەشکێکی کراوە زۆر گەنجانە بیری دەکردەوە و دەدوا و دەینووسی.
لە هەمووشی گرنگترەوە بوو ئەوەی ئێمە دەما خوێندەوە و ئەوەی گەنجێک لافی زانینی پێوە لێ دەدا ئەویش دەیانی خوێندەوە و تەنانەت بیر و ڕای تایبەتی خۆشی لەبارەیانەوە دەردەبڕی و لەو سەری هاتبەوە. پیاو حەق بڵێ ئەویش لاوی خوێندەوار و نوێخواز و سربزێ و یاخیگەری خۆش دەویست و پشتیوانی لێدەکردن. مامۆستا شکور مستەفا بۆ زۆر بواری ڕۆشنبیری و زانیاری مەرجە بوو، بە تایبەتیش بۆ کوردی زانین و ڕێنووس و زاراوە جۆرا و جۆرەکان و زۆر باس و بابەتگەلی هەمە چەشنە شارەزا بوو دەگەڕاینەوە لای. ئەو وەک لاوێک پرۆژە لە دوای پرۆژەی نووسین و وەرجێڕانی دامەزراند و بەردەوام دەیخوێندەوە و دەینووسی. خەوزڕانی مامۆستاژ بەخێر بۆ ڕۆشنبیری کوردی گەڕابەوە، چونکە هەرچی کارێکی دەیکرد لەو شەوانەدا خەریکیان دەبوو کە خەوی تێدا لە نەدەکەوت. شکور مستەفا شارەزایی لە هەموو کەلێن و قژبنەکانی زمان و سەرجەم شێواز و زاراوەکانی زمانی کوردی هەبوو. لە نووسین و وەرجێڕانەکانیدا لەو کتێبەی بەردەستیشماندا هەست بەوە دەکرێت بۆ گەیاندن و دەربڕین و ئامانج و مەبەستەکانی خۆی سوودی لە هەموو شێوازەکانی زمانی کوردی وەرگرتووە و بە زمانێکی بەرز و کوردیەکی سفت و ڕەوان بیر و باوەڕی خۆی دەربڕیوە و ئەجیب زمانێکی بۆ ئەو فکر و فەلسەفە و بیر و ڕایانەی خۆی دەستەمۆ کردووە. خوێنەرکە دەیخوێنێتەوە وا دەزانێ ئەو زمانە لە ئەزەلەوە بۆ ئەوە دروست بووە ئەو جۆرە بابەتانەی پێ بنووسرێ و بە تەنیا زمانی دەربڕینی شێعر و چیرۆک نەبێ. لەمەشدا تەنیا شارەزای زمانی کوردی نییە، بەڵکو بۆچوون و وێنایەکی کوردانەی هەیە بۆ دەربڕینی کێشە و چستەکانی زەینی خۆی. هێز و توانای بەرچاوی لەشیکردنەوە بە یەکتر بەستانەوەی ڕوودا و هێزر و بیر و باوەڕەکانی بەدی دەکرێت. بۆیە لەو شیکردنەوە بە یەکەوە بەستانەوە و لێکتر گرێدانەوەی باس و بابەتەکان وەک هەزروانێک خۆی نیشان دەدات زیاتر لەوەی گوێزەرەوەی زانیاری بێ بۆ سەر کاغەز. ئەو وەک لەو کتێبەشیدا دەبینرێ سەبارەت بە هەر باس و بابەتێک نووسیبێتی یا قسەی کرد بێ ئەوە سەر لە بەریەو بیر و ڕایە جیاوازەکانی هەڵدەخست، بەڵام بیر و ڕای تایبەتی خۆی لەبارەیەوە هەبوو کە لە هیچ کامێک لە بیر و ڕایەکان نەدەچوو. بەلای منەوە لە ڕۆشنبیری کوردیدا دوو کەس زۆر گرنگ و جێی سەرنج بوون، واتە لەناو ئەوانی دیکەی بەرچاو و گرنگدا ئەو دوو کەسە مەسعود محەممەد و شکور مستەفان. ئەو دوو نووسەرە کاتێ نووسینە فکری و فەلسەفیەکانان دەخوێنینەوە وا هەستەکەین زمانی کوردیە لەوەتەی هەیە زمانی نووسینی بابەتی هەزر و فەلسەفەیە. ئەم بیرکردنەوە قۆڵ و ئاریشە فکریەی لە کتێبی مرۆڤ و دەوروبەر بە هەرسێ بەرگیەوە یان لەسەر زەمن نووسینە فکریەکانی مامۆستا مەسعود محەممەد زۆر بەرزەستە و دیارە. مامۆستا شکور مستەفاش ئەگەرچی بابەتی فکری کەمتری نووسیوە و زۆرتر خۆی بە وەرجێڕانەوە خەریک کرد بوو، بەڵام ئێمە دەست پێش خەریمان کرد و لە هەڤپەیوینە بەرفراوانەکەی لەگەڵیماندا ئەنجامدا کە پاشان لە کتێبێکدا بڵاو کرایەوە زیاتر لەو ڕۆوە و ڕوژاند بوومان. بۆیە وەک لەم کتێبەدا دەردەکەوێ ئەگەر ئەویش پێشتر بەشێ لە هاوڵەکانی خۆی بۆ ئەو لایەنە پەیوەستی ژیانی کولتوریمان تەرخان بکردایە، ئەوە خۆی لەو مەیدانەدا زیاتر دەردەکەوت و زمانی هەزر و فەلسەفە لە ناو کوردەواری زۆر پێش دەکەوت. بە پێچەوانەی ئەو قسەی هەندێک جار دەیبیستین گوایە زمانی کوردی لە ئاستی فەلسەفە و دەربڕینی هەزردا زمانێکی دەستەوەستانە و توانایی نییە فکر و هەزر و زانستی سەردەمیانەی پێدەر ببڕین، چونکە دەرەقەتی ئەو بوارانە نایەت. بەڵام خوێندنەوەی نووسینی ئەو دوو نووسەرە و ئەم کتێبە بە تایبەتی ئەم بیر و ڕا بێ بنەمایە دەدەنەوە دواوە کە دەگوترێ دەوڵەمەندی زمان بەشێکە لە دەوڵەمەندی هەزر و بیرکردنەوەی قوڵ. ئەوە دەتوانین بڵین ئەو گوتەیە لەگەڵ مەسعود محەممەد و شکور مستەفا ڕێک دێتەوە. ئەم دوو زاتە لەگەڵ تۆفیق وەهبی، ئەلائەدین سەجادی، هەژار هێمن، مەلا جەمیل ڕۆژبەیانی هەریەکەیان بۆ خۆیان کۆڵەکەیەکی گرنگ و قایم و پایەکی بەهێزن بۆ ڕۆشنبیری کوردی. دەکرێت هەریەکەیان ناو بنین دیاردا کە بەهۆی ئەو ڕۆشنبیریە ئینسکلۆپێدیایەی هەیان بوو ناتوانرێەوە بە ئاسانی جێگەی هەریەکێک لەوانە پڕبێتەوە. ئەوانە لەو زۆرە ڕۆشنبیرانە بوون کە هەڵقوڵاوی ناو هەناوی کۆمەڵگەی کوردەواری بوون و دەیانزانی چۆن بەپێی پێویستی بۆ ڕۆشنبیری نەتەوەکەی خۆیان کار بکەن و دەرکەن بەوە دەکرد کەلێنێکی بۆ پڕ بکەنەوە. بۆیە لە نووسینی ئەو جۆرە کارە فکری و فەلسەفیانە زمانێکی زۆر بەرزی بۆ بەکارداهێنرا. ئەوانە دەسەڵاتێکی گەورەیان بەسەر زمانی دەربڕینی خۆیاندا هەبوو. بەمەش زمانە دەوڵەمەندەکەیان ڕەنگدانەوەی ئەو هەزر و بیرکردنەوەی ئەوانن. فکر و هزری دەوڵەمەندیشان ڕانگدانەوەی ئەو زمانە دەوڵەمەند و بە بژوێنەیانە. بیرۆکەی نووسینی ئەم لێکۆڵینەوەیە بە پێشنیارێکی من دەستی پێ کرد کاتێ ئەرزی مامۆستام کرد ئەو باشترین و لەبارترین کەسە بتوانێت سەبارەت بە بنیادی ئەقڵی خورافی و ئەفسانەی و ئاینی کۆمەڵی کوردەواری بنووسێ.
وەک چۆن ئەو تەرزە نووسینانە لای عەرەبەکانیش کەسانی وەک دکتۆر محەممەد عابد ئەلجابری، دکتۆر خەلیل ئەحمەد خەلیل و دکتۆر نەبیلە ئیبراهیم و زۆرانی دیکە لەبارەی ئەو باسە گرینگە سۆسیۆلۆژیەیان نووسیوە و بە قوڵی خۆیان لە قەرەی داوە چونکە ڕۆشنبیری ئێنسیکلۆپێدیایی و ئەزموونی دوور و درێژ و گەڕانی بەناو گوند و شار و شارۆچکەکانی کوردستان و شارەزایی لە بوارە جۆراوجۆرەکانی ڕۆشنبیری و خوێندنەوە و ئاگاداری زۆری ئەو لە سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردەواری هەموو ئەوانە و ئەو باڵادەستیەی لە بواری کەلەپور و هەزردا هەیبوو وای لە من کرد ڕوبەڕووی پێشنیارەکەمی بکەمەوە کاویش لە ڕووی مەبدەئیەوە بابەتەکەی پێ باش و پەسەند بوو. گوتی با بیرێکی لێ بکەمەوە ئەوەندەی پێنەچ و پێی ڕاگەاندم دەستی کردووە بە نووسینی بەشی یەکەمی و پاشتەواوکردنی بۆی هێنام و ئێمەش لە ژمارە 65 گۆوارەکەماندا بۆمان بڵاو کردەوە. وەک بۆشی جەرامەوە هەر بەشی یەکەمی و لێکۆڵینەوەش بوو کردی بە کۆڕێک. دوای ئەوەی داوای گرتنی کۆڕێکیان لێ کردبوو ئیتر سەرباری سەرقاڵی و پڕکاری و مەشغەڵەتی زۆری بەنووسین و وەرجێڕان و جێبەجێکردنی پرۆژە پەرش و بڵاو و زۆر و سەوەندەکانی خۆیەوە ئەو بەشە بە بەشەکانی دیکەی بەدووادا هات. منیش بە بەردەوامی چ لە کاتی بینین و دانیشتن لەگەڵی و چ بە تەلەفۆن زۆر تاکیدم لێ دەکردەوە کە بەشی دیکەی ئەم لێکۆڵینەوە گرنگە بنووسێ. وەک بۆی باسکردم دیار بوو بابەتەکەی زۆر پێخۆش بوو. سەرەڕای هەڵسوکەوتی گۆڤارەکەمان گۆڤاری ڕامان لەگەڵ خودی خۆی و نووسینەکانی کە زۆر بە تەنگیەوە بووین و ئاسانکاریمان بۆ دەکرد تا بە شێوەیەک بڵاو بنەوە کە بەدڵی خۆی بن بە تایبەتی لە زۆر و شێوەی دانانی وێنەکان و نووسینی ژێرەوەیان و کاری هەڵەگری نووسینەکانی زۆر ئاسوودە بوو. ئەو کتێبە یەخسا لە بەردەستاندایە بریتیە لە 7 لێکۆڵینەوەی بەو ناونیشانەی کتێبەکەی پێوە ناونراوە بە 7 زنجیرەی پچڕ لە گۆڤاری ڕاماندا بڵاوکرایەوە. پێشکۆچی دوایی مامۆستا شکور بە چەند ڕۆژێک پێی ڕاگەاندم کە سەرقەڵەم و کەرەستەی 21 زنجیرەی بۆ ئەو لێکۆڵینەوەی کۆ کردوێتەوە پەیتا دەیاننووسێ و بۆم ئامادە دەکات بۆ چاپ و بڵاوکردنەوە. بۆیە کە بەشی 7ەمی لە لای ئێمە بڵاوکرایەوە و بەسەردا کۆچی دوایی کرد هەرزوو کەوتمە سۆراخکردنی باقی بەشەکانی دیکەی. داخەکەم دیار بوو نە لە ماڵە و نە لەسەر کۆمپیوتەرەکەی لەو 7 بەشە زیاتر کە لە لای ئێمە بڵاوکرا بۆیەوە زیاترمان لێ بەدەست نەهێنا. ئاسەف و حیفێکم هەبێ ئەوەیە ئەو چەند جارەی لەگەڵ مامۆستا شکر مستەفا پێکەوە دەچوینە خزمەتی مامۆستا مەسعود محەممەد ئەو هەلە گرنگەم لە دەست خۆمدا بەوەی ڕێکۆردەرێکم نەدەبرد کاتێ لەگەڵی کردەکەوتینە گفتوگە و پیلە و مناقشەی زۆر قۆڵ و گرنگ و جددی و بوارەکانی فکر و فەلسەفە و زانستیان تاوتۆ دەکرد من ئەو گەنگەشە گەرم و گوڕانەیان تۆمار بکەم کە لەو باوەڕەدام ئەگەر ئەو گفتوگە و بیر و باوەڕانیان تۆمار بکردایە ئەوە گرنگی خۆیان دەبوو چونکە لەو کاتانە وەک کۆڵن ویلسن ناوی دەنێ تووشی گەشانەوە و تەوەهوجی عەقڵی دەبوون و ڕۆشنبیری و ئەزموون و تێگەیشتنی عومرێکیان دادەڕژا. لە کۆتاییدا خوێنەری بەڕێزی کورد بەجێ دەهێڵم بۆ خوێندنەوەی ئەم کتێبە بە نرخەی بوارێکی گرنگی هزری سۆسیۆلۆژیایی و لەو باوەڕەدام ئەم کتێبە چاپکراوە کە لێنێکی گرنگ لە ناو کتێبخانەی کوردی پڕدەکاتەوە. دەبێ ئەوەش بڵم ئەگەر ئەو 11 مانگەی لە خت و خۆڕایی و بێپاساوی ماقۆڵ و بەجێ گۆڤارەکەمان ڕانەگیرایە ئەوە چەندین باسوو لێکۆڵینەوەی گرنگی قەڵەمی چەلەنگی مامۆستای لەخۆ دەگرت و پێی داڕازایەوە. لەوانەش بوو چەند بەشێکی دیکەی بخستایە سەر خەمانی سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردەواری و چەندین وتار و باسوو لێکۆڵینەوەی هەمە چەشنەی دیکەی بۆمان بنووسیبایە. ئازاد عەبدولواحید، هەولێر 2006. خۆشحاڵین لە شەوێکی تر بە هەڵقەی دووهەمی کتێبی سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردی نووسینی شکر مستەفا بەیەک گەیشتینەوە.
نەتەوەی کوردیش وەک هەر نەتەوەیەکی دیکەی ئەم سەردنیایە سەرنووسی دەگەڵ نەتەوە نزیک و دووردەستەکاندا لە هەموو قۆناغەکانی مێژوودا ئەگەر یەک نەبوو بێ لە زۆر شتی بنەڕەتدا وەک یەک بووە. کوردیش کە تازە پێڕووکە بووە بیری لە دەوروبەری خۆی کردوێتەوە، سەری لە گۆمەزی شینی ئاسمانی پڕستێرە لە چیای بڵند و هەڵدێری هەزار بە هەزار لە دەشت و بیابانی کاکی بە کاکی، لە گرمەی هەور و ناڵە و چەخماخەی بروسکە، لە سووتمانی گەورەی لێرەواران، لە باوبۆران و ڕەهێڵە و بەفر و بەستەڵە کوڕێبەندان، لە ستێرکێشان و بوومەلەرزە و لافا و لاسامە، لە درندەی لە خۆتوانەتر و گەورەتر، لە مردن، لە پاشان مردن و هەتا دوایی سەری سوڕماوە هێندێ جار بەوەندە مێشکەی کە هێشتا وەکوەوەی ئەستای نەبووە و کە مەزمون بووە بە خیاڵ و وەهم هۆکار و سەوە و کارێکی بۆ ئەم جۆرە دیاردانە بەبیر دەهاتەوە و بە هەڵە و بە هیچ بەڵگەیەکی واقعیانە قەناعەتی بەخۆی هێناوە. مانگ و ڕۆژ گیراوە پێیوە بووە دێوەزمەیەک گرتوویە و کردوویە بە هەنگامە و هەراوهۆریە. تەنەکە لێدان و گرم و هۆڕ دێوەزمەکەی پێبترسێنێ باران بڕان بوو بێ بەزمی کۆسەوەوی و بووکە بە بارانە و جێسیە جێرانی بۆ جێراوە دوعا و نوێژی تایبەتی بۆ کردووە بەڵکو ببارێ، یا باران زۆر باریەوە و بەجارێ خەڵکی لە کار و کاسبی کردووە ناچار نێوی دەکەچەڵ یا زۆرتر یا کەمتری لەکن مەلایەک لەسەر کاغەز نووسیوە و بەما پێیوا بووە باران ڕادەگرێ. ئاژەڵی لێ ئاوەکی بووە و لەگەلە دابڕاوە و نێزانیوە بەکوێ کەوتووە. لەکن شێخ و مەلا دەمی گورگی بەستووە، زاوا بەزاوا نەبووە چوەتەکن کوڵەنانی زاوای بۆ کردوتەوە. ویستبەی چیژێ حەزی لێ بکە، زۆرەها سیحر و جادووی لەکن جادوگەر کردووە و تا دوایی. خلاصە ئەوەی لە ئەوروپا و ئەفریقا و ئاسیا و ئەمریکا و غانە و فەرغانە و مەدغەشقەر و تا دوایی و هەرچوویەکی دیکەت بە بیردادێ دەگەڵ ئەوەکەی لای خۆمان و وڵاتی خۆماندا چفەرقێکی ئەوتۆی نەبووە مەگەر زمانی مردمەکە نەبێ، کەواتە بیر و باوەڕی مرۆ دەگەڵ ئەو هەمە ڕەنگی و هەمە زمانیە سەرچاوەکانی بیری نەکار نەتەوەی کورد بگرە سەر لەبەری نەتەوەکانی سەردنیایی دەبێ لە سێ قۆناغدا قۆناغبەندی بکەین. یەکەم قۆناغی دێرین واتە سەروبەندی ڕەوەندایەتی مرۆ کە هێشتا خەت و نووسین پەیدا نەبوو. مرۆ لەم سەروبەندەدا زانستی ئەوەی بەبەرەوە نەبووە کە هەرچیەکی ڕەنێو هێناوە ئەزموونەکانی ئەدەبیات، بیر و باوەڕ و ڕێوڕەسمی ئاینی بەسەردێڕی ڕەمزی ژیانی تاکە کەسی و دەستە جەمعیەوەی تۆمار بکە و بەم جۆرە مێژووی ژیانی خۆی بنووسێتەوە. دووهەم قۆناغی کۆمەڵەکی مێژوویینە واتە قۆناغی شارستانیەتی بەرەی مرۆ، سەرەتای سەروبەندی داهێنانی خەت و نووسین. لەم قۆناغەدا مرۆ بووگە و خاوەن بەرپرسیاری تاکە کەسیش و دەستە جەمعیش و دەستی لە نیهادەکانی پەروەرشت و سیستەمی فکرکردن و پەروەراندن گیر بووە و لە ئاکامدا ئەم سەروبەندە بووە بە سەروبەندی ڕاز و نیاز و ڕەمزەکان لە بۆبەرەکانی دیکەی مرۆی پاشەخۆی. سێهەم قۆناغی هاوچەرخ. ئەم قۆناغە بە وردی لە سەدەکانی دوایین ڕا دەستی پێکردووە و دەگەڵ ڕێنەسانسی ئەوروپا و لە دیلی و بەندەگی ڕۆحانیەتی کلێسا ڕزگاربوونی زانست و عەقڵ و بیر و بە چڵەپۆپە گەیشتنی ئەم بەهرە گەورانی مرۆ بە گەشەکەوتووە و کۆڕەوی شارستانیەتی مرۆڤایەتی بە ڕۆژگاری گەیشتووە. ئەوە تا لە پشت ستارەکانی ئاسمانەوە سۆسەی جۆرە مرۆی دیکە دەکرێ و دەمرخێش مەرخێش و پەیزۆری دۆزینەوەی لە خۆمان دەست هەوراستر یا نەویتردایە. ئەوڕۆ مرۆی هاوچەرخ بیر لە دووشتی سەرەکی دەکاتەوە. یەکەم بەرەو ژیان لە بۆ سەر لەبەری مرۆڤایەتی سەرزەوین خۆشکردن و لە برسێتی و ترس و نامۆیی و بێکاری و هەڵپەساردن ڕزگاربوون و ڕێزلێنران کە ئەوەش لە سیستمێکی بۆ ئەوڕۆ لە گوێن سیستمی دموکراسیدا نەبێ فراهەم نابێ. دووهەم زانست و فەلسەفە و هونەر بۆ خێر و بێری مرۆ بەکاربهێنرێت. بنەمای شارستانیەتی لەوێ ڕۆژێوە هەڵنرا کە مرۆ خەتی وێنەکی بۆ خۆی داهێنا. بەڵگە بۆ ئەوە زۆرە کە ئەگەر خەت نەبا هیچ کۆمەڵێ لە ڕووی ئابووری و بازرگانیەوە نەیدەتوانی کار لە کۆمەڵێکی دیکە بکە. هەر بە خەت بوو کە یارا و بەهرەکانی مرۆ پشکوتن و وەگەشە کەوتن. هونەری خۆشنووسی بوو ڕێگای لە بۆ هونەری نیگارکێشی خۆش کرد و هەر ئەم دوو زەمینەیەش بوو کە پەیکەرتاشی واتە هونەرێکی دیکەی شکۆمەندی بە دیاری پێشکەش بە کۆمەڵی مرۆ کرد. ئەسڵەن پێشینەی ئەوها نەوازەیی و دەستڕەنگینی و بلیمەتیەک بەش بە حاڵی نەتەوەی کورد کە لە سەرەتاوە نیشتنیەی زاگرۆسن
دەتوانرێت لە ئاسەوارە پێبراوەکانی ئیلام لۆرستان و شوشدا کە تەمەنی بە 3600 ساڵ پێش زایندەگا بەرچاو بکەون. بە گەشەکردنی نیشانە وێنەکیەکان ئەلفوبێ هاتە گۆڕێ. ئێمە یادگاری خەتە وێنەکیەکان هێماندا ئەلفوبێتکەی چیندا دەبێنین. پاومانی خەتی ئەلفوبێ 3000 ساڵ پێش زاین دەگاتە میسر و گرداوەکانی کریت و گۆیا لەم دوو مۆڵگە شارستانیەتەی ئەو ڕۆژگارەوە خەتی ئەلفوبێ بە سەرانسەری شوێنەکانی دیکەی جیهاندا بڵاو بۆتەوە. ئەم قۆناغی ژیانی مرۆیە ڕێککەوتی سەروبەندی شارستانیەت و شارنشینی شارڕۆنان یا بە کۆمەڵی گەورە پێکەوە ژیانی مرۆیە. مرۆی ئەوڕۆکە شانازی بەوە دەکا کە ڕازی خەتەکانی ئاشووری و میسری هەڵێناون و لە ئەنتیکەخانەکاندا بە یادگاری پاراستون. ژمارە داهێنان کاری هیندیانە ئەم دوو داهێنانە گەورەیە ژمارە و پیت پێ بەپێی فراژ و بوون و گەشەکردنی مرۆ گەشەیان کردووە و سەرنجام بەم شێوەیە ئەمڕۆگەیون. ئەلفوبێی 24 پیتی ستانداردێکە کە لە 1203 بگرە چارەمی پێش زایندا سەری هەڵداوە. یەژن فینقیەکان ئەلفوبێی سامیتیەکان داهێناگە و یۆنانیەکان لە گەشەکردن و پێگەیاندنیدا زۆریان ڕاتکێشاگە. دیارە لەوە هێش بەخەبەرین کە هیرۆگلیف بە مانای مۆرهەڵکەنی پیرۆزە. خەتی هیراتیکی 1 و دیمۆتیکی 2 لە 1200 پێش زایندا پەیدا بوو. ئەم خەتە لەسەر تاتەبەردی ناسک و سپی دەنووسرا و ئەمیش دیاریدەیەکە کە لە هێمەکانی پەیدابوونی داهێنانی کاغەز کە پێداویستێکی دیکەی مرۆی شارستانیەتە تاتەبەردەنووسەکانی ئەم سەروبەندەیان لە کتێبخانەکانی بابلستان و ئێلامدا دۆزیەوە. ئەوجا لە سەروبەندی دێریندا چەند بیر و بڕوایەکی ئاینی پەیدابوون و بەم ئاینانە ئاینی سەرەتایی سێ بتپەرستی دەکوترێن. بەڵام ئەم ئاینانە بە کتێب ناتوانین سەرە و دەریان لێ دەرکەین چونکە نووسین نەبووە، کەواتە دەبێ خەریکی سەر و سۆراخێکی کۆنتر بین و لە ئاینێک بگەڕین کە لە ئاینێکی دیکەی پێشە خۆوەی نەهات بێتە گۆڕێ، واتە پێشینەی نەبوو بێ. دیارە ئەمەش بە پێی بیر و باوەڕی ماتریالیزم کارێکی لە کەربەدەرە، چونکە هیچ شتێ بێسەرەتا و پێشینەیەک چ لە شکڵ و چ لە نێوەڕۆکدا با لەو پەڕی سادەگیشدا بێ نایەتە گۆڕێ. هەر بۆیە هەموو شتێ دەبێ سەرچاوەیەکی واقعی و مادی هەبێ. خدا بۆ خۆی دەفەرمێ منها خەلقناکم و فیها نەعیدەکم و منها نەخرەجەکم تارەتە الأخرى. ئاەتی 55 سوورەتی تاها، واتە لە خاکم گۆڕاندون و لە خاکیشتاندا وەدەجێڕم و هەر لە خاکی شەوەتان دەردێنمەوە. ئەدی هەر خواوەند بۆ خۆی نافەرمێ إن الله فالق الحب النوي يخرج الحي من الميت مخرج الميت من الحي ذلكم الله فأني تؤفكون. ئاەتی 95 سوورەتی ئەلئەنعام، واتە خوداوەند دانە لە جیا دەتەرەکێنێ و ناوەک لە خورما دەڕسکێنێ و مردوو لە زیندوو گۆڕێنە. ئەوە خوداوەندە. چۆن لە باوەڕ و ئیمان پێهێنانی وەلادەکەون بە بەڵگەی ئاشکراوە، ئەوجا کە ئەومان دەست نیشان کرد هەنگین دەبێ بە کۆمەکی دەوروبەری ئاینە سەرەتاییەکانی مرۆگەلی سەردەمی لە سەردار و درەخت ژیان و مێوەچنینەوە و لە نێو ئەشکەوتدا ژیان و بەڕاو شکار بەڕێوەچوون و لە دەشت و ئاران و چۆڵاندا بە ئاژەڵوانی گوزەران بەسەربردننی ڕەوەند و کۆچەران ئاسەوارێکمان وەگیرکەوێ. بۆ ئەمەش دەبێ پەناوە بەر دیێرینەشناسی و کۆمەڵشناسی و زمانشناسی و ئابووری شناسی بەرین. تەنانەت ئەمەش یەگانە ڕێگایەک نییە لە بۆ ئەم کارە، بەڵکو بە چوونە نێو خەڵکانی زۆر کۆنی پاشماوی ئەو سەروبەندە کۆنەوە کە دەژیانی شارستانیەتی بە دوور ماونەوە و هێمان سەردەقی کۆنایەتیان نەشکاوە. ئەوجا کارەکە مەیسەر دەبێ. ئەم ئاینانە ئەمانەی پایینن. یەکەم فتشیەت، جادوو. فتیش واژەیەکی بە بنەتەکە پۆرتکێشیە و بەمانەی ستی وەک متۆمڕ و گوێچکەماسی و قەپێلک و تادواییە کە مرۆی ڕەوەند و زۆر سەرەتایی بە پیرۆزان زانیوە و بوون بە شتهایەک کە
پێی وا بووە هەر یەکە ڕۆحێکیان تێدا وەشارتیە. جایەکێ لەسەر چاوەکانی بیر و باوەڕی کوردەواری لە سەر و بەندە فرەکۆنەکاندا ئەم فتیشیەتەیە. تاوڕۆکەش لە کوردەواریدا نیشانەی ئەم فتیشیەتە ئەرواپەرستیە لە دەستبێنک و ملوێنک و لوتەوانە و خەزێم و گوارە و شتی لەم جۆرە بابەتانەدا کە ڕۆژگارێ لە بەرد و ئێسک و شتی واداتاشراون و کونکراون. بەرچاو دەکەون ئەم فتیشانە نەک تەنێ هەر پیا و ژن لە دەست و گوێ و لوتی خۆیانان کردوون و دەکەن، بگرە بە ملی ئاژەڵ و شمەکی نێوماڵیشیانەوە هەڵاوەسیون و هەڵی داوەسم. دەمشت و کاڵانی شیر و خەنجەر و قۆناغی شەشاگر و تفەنگانیش سەقێنراون. هوژەکەی شینی کونکونیان بۆ چاوەزار و لە خراپە و گەڕی ئەروای پیس بەدوور بوون. بە هەنیەی ساواوە بە هاسانە و سەردەرانەی ماڵەوە بە زین و کەڵپۆسی زینی ئەسپ و ماینەوە بە ڕستی ملی توولە و تاژیەوە هەڵاواسیون و هەڵی داواسن. تەزبیەی 101 دانەیی دوو ئیمامە ئەویش تەرحێکە لە فتیش و چەندین کاری پێڕا دەپەڕێندرێ. تەسبیحات، ئیستخارە، ئەژماردن و تادوایی پێدەکرێن و بە شتێکی پیرۆز دەزانرێ و هەمیشە هەر جۆرە فتیشێکە. و بیرما دایکم کە گوریسی دەهۆندەوە دەبووە لە میمکە خەوشەی پرسی بە و کامیان گورزەهۆن یا پەلکەهۆنی بهۆنێتەوە ئەگەر بۆ کاری قورس با دەیگۆ و گورزەهۆن ئەگەر بۆ کاری سووک با دەیگۆ و پەلکەهۆن. ئەم فتیشە بە مانای جادو و سیحرە. فتیش دوو لایەنی هەست، یەکەم لایەنی تەلەسمکاری، دووهەم لایەنی نوشتەکاری. تەلەسمەکان ستهایەکن نرخ و بەهای بەکار و کاریگەری خۆیان هەست. نەوشتەکان توانای بەرگریان هەیە بۆ چاوەزار خاسن و لە گەڕ و گۆڵمەزی چتخرا و خاوەنەکانیان بەدوور دەگرن. مور و کوژەکە، شاخی کەڵەچێوی، کۆزەکەم تیار و تادوایی سەر لەبەر نمونەی زەق و زۆپی بیر و بڕوای فتیشەیتن کە تا ئەوڕۆکەش لە ناو کوردەواریدا ماونەوە. هێندێ لە کۆمەڵناسان لەو باوەڕەدان کە ئەم فتیشیەتە لە بڕوا بە مانا کەوتووەتەوە. مانا واتە هێزێکی نادیار و لە پێواردا کە لە هەموو شوێنێ هەسوو دەگەڵ چی پیرۆزدا بە هاوبەشی دەگەشت ستێکدا تەشریفی هەست. ئەم زاراوایە لە پێشدا برۆستای هێنا بگرە ئۆگەست کانتیش بەکاری بردووە. بە کورتی و کرمانجی ئەم فتیشیەتە سەرەتای بتپەرستی مرۆیی هەرە سەرەتاییە لە کەنەتەوەکانی پێش شارستانیەتدا کە باوەڕیان وابوو هێندێ چتی مادی هەن ئەرواریان هەست. هەکە پورتکێشەکان بۆ یەکەم جار بەرەو ڕووی خەڵکی ئەفریقا بوونەوە. دیتیان جیاوگۆڵ و دار و درەختەکان دەپەرستن و پێیان وایە ئەمانە خێوی دەسەڵاتی لە کێژوتوانی مرۆ بەدەرن. لە کوردەواریدا بە سەدان قسمە بەرد و غەڵا خڕک و داری بەوز و داری زریسک و داری زەیتون و داری گوێز و جای بزنترێنە و خشیلکەچێویلە و گادەمە و گاومە جای هوما کە موبەدانی ئاوەرگایەکانی زەرتوشتیان شەرابی پیرۆزیان لێ ساز دەکا و بڕێ جیاوگۆڵی دیکە بە پیرۆز دەزانن و برین و سووتاندن و ئاژەڵ تێکردنیان بە گوناه دەزاندرێ. دووهەم ئانیمیزم ئەرواپەرستی واژەی ئانیم و ئەنیما بە مانای بزواندن و وروژاندنە کە هەر لە واژەی ڕۆح کەوتۆتەوە. بە بەروای زۆرینەی ئاینشناسان ئاینی ئەرواپەرستی سەرەتاییترین ئاینی سەرڕووی زەویە. مانای ڕۆح بە زمانە کۆنەکانی سامیتیک سەرلەبەر بە زمانی پەهلەوی، ڕووڤان و فارسی و کوردی کە ڕەوان ڕۆحی ڕەوانە و بەرابەر بە گیان بە کوردی و جان بە فارسیەوە و بە ئەسڵ بە مانای ڕۆیشتن و بزوتنە. هەر بۆ یەک کورد پێی وایە ڕۆح دەکاتی نووسندا دەڕوا و گەشت و سەیرانی خۆی دەکا. ئەدی ئەو هەموو شتە سەیر و سەمەرانە کە ڕەنگە قەتی نەدیتمن چنکە نووست و بە خەوەندەیان بینێ. ڕۆح بە زمانی عەرەبی کە وەک ئاینشناسان دەڵێن واتە با لە ڕێحەوە هاتووە چونکە بایش دەڕوا. ئەدی بۆ دەڵێن ڕاح یەڕوح ڕواح. خولاسە ئەمە قسەی فرە لەبان کریاگە. ئێرە جێی نییە زۆری بەتاندا بچم. ئەرواپەرستی بۆ مانایەیە کە مرۆی سەرەتایی بڕوای بە ئەروای نادیتە و لە پێواری تایبەت هەبووگە. باشە ئەم ئەروایانە چی تایبەتمەندیەکان هاوەلاوە؟ یەکەم خێوی کەسایەتیەکی بنیادەمن، وشیار و وریان و ئیرادەن و ڕک و کینەن، دڵداری و ئاشقێنی و ماشقێنی دەکەن
وەک مامانان یەکدی دەلێسنەوە و دەگەوزێنن، خیانەت دەکەن، چاکە دەکەن، خراپە دەکەن. هەندێکیان شوم و بەدفەساڵ و جاسوس و راپۆرتنووس و بشێونە و دووزمان و پەست و هیچوپوتن، هەندێکیان پیرۆز و خێرەومەندن. خۆلاسە هەموو سیفات و ئاکار و ڕەفتارێکی مرۆیانەیان هەن. ئەمانە ژیان و بزوت و جنبوش و چالاکی بەبەرەی مرۆ دەبەخشن، شەخسیەتان هەیە. دووەم، ئەم ئەروایانە نەمرن. کاتێ مرۆیەک دەمرێ، ڕۆحەکەی دەمێنێتەوە بە ئاسمانەوە دەگەڕێ، یا لە تاریکستانان، لە لێرەوار و جەنگەڵستانان، یا لە گۆشە و کەناری شاران، یا بە تەنیشت تەرمی مردووانەوە دەمێننەوە و دەژین و هەریەکە پاسەوانی تەرمی خۆیەتی. هەر لەبەر هەندێکەشە مردی حەوتە و چلەی بۆ دەکرێ، نان و حەلوای بۆ دەبەشرێتەوە، گۆڕی بۆ هەڵدەگیرێ، گۆمەزی لەسەر دروست دەکرێ، پەیکەری بۆ دەتاشێ، بە مردوو نازاندرێ، چونکە ڕۆحەکەی ناو بەناو سەری لێدەدا. چێ لە قەبرەکەی بە وێنەی شیر و خەنجەر و ئەسپ و شتیوا دەنەخشێندرێ. دیارە مەبەست لە ڕۆح لێرەدا ئەو ڕۆحە نییە کە ئێمە دەیزانین. ڕۆح بەلای ڕەوەندە سەرەتاییەکانەوە هێزێکی نابەرچاوی لە پێواردایە و لە ستی مادی و کەساندا هەیە. بەو تەرزەی ئێمە تێدەگەین، ستی مادی ڕۆحی تێدا نییە و ڕۆح بە هۆکاری ژین و گەرما و بزفتی لەشمان دەزانین. وەلێ خەڵکانی کۆن بە نمونە ئەسکیمۆ باوەڕیان بە ستێکی سەیەمیش کە غەیری لەش و ڕۆحە هەیە و ئەنیمیستان بەو سەیەمە دەڵێن ڕۆح. جا بەر لە هەندێ ئەوان باوەڕیان بەوەیە کە مرۆ لە ڕۆح و لەش و ناو پێک هاتووە. براشید ئیسا و وامیلسا لە پێشدا واژە هەبوو ئینجیلی پیرۆز. ئەی ئەوە نییە کە نێوی پێغەمبەران و پیران و ئەولیا و مەشایخ و پادشا و سوڵتانان دێنن، دەبێ بۆ ڕێزلێنان و بڕوا بە پیرۆزیان واژەگەلی وەک حەزرەت، جەناب، خاوەنشکۆ و تا دواییان بۆ بەکاربێنین. جا بەمەدا بەدیار دەکەوێت کە ڕۆح ڕەوان نییە، بەڵکو ڕۆح و ڕۆحپەرستی باوەڕێکی سەرەتایی مرۆوە. باوەڕێکە بە یەکتابوونی خۆ یا دووەکیەتی دوالیزمی گێتی، واتە جیهانی مادی و جستەکانی خۆڕسک خێوی ڕۆحن و مرۆش خێوی سریشتێکی نادیتەی دەپێواری دیاری کراوە و نێوی ڕۆحە و نرخ و بەهای مرۆ لە سایویدایە. جا لێرە ڕاگرنگەوەیە کە مرۆ لە نیگەی ئەم باوەڕەوە هەست بە جۆرە خزمایەتیەک دەنێوان خۆی خۆڕسکدا بکە. هەر لەبەر هەندێکەیە لە کوردەواریدا زۆر چت وەک مرۆ گیان لەبەرە و نابێت و شیوەی و گەزن دەبێ. ئەدی ئەوە نییە شاعیری فەیلسوفی عەرەب ئەبوو ئەلای مەعەڕی فەرموویەتی والذي حارة البرية فيه حيوان ما استحدث من جماد، کە هەردەکاتەوە فەرموودەی قورئانی پیرۆز وەک لەو دوایەتەی پێشەوەدا عەرزم کردن. ئەمن پێم وایە ئەو بیرە کەس پێش ئەبوو ئەلای نەگوتووە. زانایان لەو باوەڕەدا بوون کە زیندوو لە مردوو نایەتە گۆڕێ، بەڵام وە دیار کە وتکەی جوانیە ئەوە تا خانەی لەشی زیندەوەرێکی ببەردبووی 20 یا 40,000 ساڵ لەوە پێش کە هیجاسەوارێکی زیندوێتی تێدا نەماوە، بەو بەهرەی زانستیەی خوددا بە بەندەی خۆی بەخشیوە زیندوو دەکرێتەوە. مرۆی سەرەتایی زۆر چاک باوەڕی بە یەکپارچەی خۆی و خۆڕسک بووە. ئەدی بیر و باوەڕی یەکێتی هەبوون و وەحدەتە الوجود یا یەکێتی هەس وەحدەتە المەوجودی بودیزم کە دزەی کردوتە نێو بیر و باوەڕی ئیسلامیەوە و لە خۆڕایی ئەهلی باتین بە مل ئەهلی زاهری ئیسلامیاندا بڕیوە بە سەدان پاساودان و تەویلی لە ڕۆحی دەقی قورئان بە دوور پینە و جووت بەقەی لۆکراوە. لەکوێ ڕاهاتووە؟ ئەوە لەوە ڕاهاتووە کە خەڵکی هیچ سەر و بەند و زمانێ لە بیر و باوەڕی نوێباوی هیچ ئاینێ وەک یەک لە چستان حاڵی نەبوون و نابن. خوێندەوار دەئاستێک، نەخوێندەوار دەئاستێک، خاوەن بەرژەوەند بە بارێکدا، ئەوەی زۆر دەمارکرژ و لە هەموو چتی دیکەی غەیری خۆی تووڕە و نایار دەعەقلێکدا هەموو چتێ بایی تێگەیشتنەکەی خۆی لێی حاڵی دەبێ. پیرەژنێکم دەناسی لێم دەپرسی ئەرێ تۆ بە عەرەبی یا بە کوردی نوێژان دەکەی؟ دەیگوت توختاتزە ئەوە ئەقڵە هەیە بە کوردی نوێژنەکە. برادەرێ بۆی وەجێڕام کابرایەک لە تێوێڵە کوڕێکی ساخ و جوانکیلە و کوڕێکی مجرۆی دەبن. کوڕە جوانکیلەکەی نەخۆشیەکی گران دەگرێ دەکەوێتە گیانەڵڵا. کابرای بابی کوڕا یەکسەر دەست دەداتە دەمانچە دەڵێ خودایە ئەستەغفرەڵڵا، وا پێدێژم کوڕەکەم بوویتەوە وەجیان محەممەد لە مەستەفا منیشە ئەو شەلەکە ئەکوژم. ئیتر کەیف خۆتە. ئەمە یەک. دووەم، مرۆ باوەڕی بە دۆنا و دۆن تەناسوخ کلێشە گۆڕی هەبووە و ئێستاش هەیە.
واتە مرۆ پاش مردنی ڕۆحی مەمبارەکی لە لەشی دەرتێ لێبەلێ هەر بە نەمری دێبمینت و دێت تەلاشەکە دن و ژیاخ وەجارەکە دن ددۆمینە و پاشی مرنا لەشێ دوود و هێژی یان دەچەت جیهانێ ئەڕواحان ئانجی دلاشێ چارەم و پێنجەمیدا دێبهێورت. اینجا ئەیجەنەک سێیەمین و چارەمین و پێنجەمین و تا دوایی یە هەنێ جاروارێک ئەکەفێ جەنەک ئایەمێ وێ یان جەنەک حەیوانێ وێ یان جایێ وێ یان درەختێ وێ یان تەوەنێ خڕکێوێ. اینجا کە ئەقیەی دۆنادۆن کە لە دیانەتەی هیندی و ئەهل حەق کاکەیەگان خۆمانە هەست یە ئەقیەی هەزارەی ساڵ و هەرە کۆهنەی دیانەتەیل سەر زەوینەس. ئاشکرایە ئانیمیزم جادو و سیحریشی تێدا هەیە. ئەمەش بۆ خۆی لە بنچینەدا لەفتیشیەتەوە تەشەنەی کردگە سەناو ئانیمیزمەوە. مرۆ هەروەکو لەو باوەڕەدا بووە کە دەتوانێت کار بکاتە بوونەوەری ئەڕواحی هەروە و تەرحیش دەتوانێت وە تاسیر قسە و گەپ و بزفت و جم و جۆیل تاسیر لە تەبیعەتیش بکات. وە نمونە کۆڵەنانیەکی کوردەواری کە زاوایەک دەبەسترێ بە هێندێک قسەی لە تەرح قاپی کریاوە کلۆم کریاوە گوێکوێرە کریا و زاوە کریاوە زاد وە بەر زاوای بەستریاگ ئەنێ و کاورا دەکرێتەوە. لەبیرم دێ شێخێک هەر بە قسەی سیحراوی شێتی خاص دەکردەوە. هەروەها ئەو بەزم و بالۆرانەی بۆ بارانبارین دەگوتران زۆرە جادوویەک بوون کاری خۆیان دەکرد و بەڕێکەوت بارانیان پێدەباری. هەیاران و مەیاران یاخوادا کاتە باران بۆ فەقیر و هەژاران. هەروەها کۆسەوەوی و ڕان لە کەلدان و نوێژبارانی و ئیدیکە دەستنە خانەی ئەم بابەتەوە. هێندێستی وەک نوشتە و تەلسم و درەختی کۆڵکن گۆیا هێڵزی جادوویان تێدایە و بەدبەختی دەڕەوێننەوە و خۆشبەختی تێرن. ئەم ئاینە ئیسەردەمێکە کە مرۆ زێتر لە سەروبەندی ئابووری ڕاوشکاردا ژیاوە. لەبەر هەندێ دەبینی یەکێکە وێنەی کەڵەچێویەکی لەسەر دیواری ئەشکەوتێک کێشاوە و تیرێکی تێزراواندووە ئەوە جادووی لێکردووە و لەو بڕوایەدا بووە کە بێسێود و کەڵەچێویەکە دەنگێوێ. هەر لە سای ئەم ئاینەوە هونەری نیگارکێشی و موزیک و سەما و هەڵپەرکێ و ئاینی دەروێشی و تا دوایی پەیدا بووە. زۆر لە سەما و سترانەکان وەختی خۆی بۆوەی و گەزەندە لە خۆ دوور خستنەوە و خێروبێر لە خۆ نزیک خستنەوە بووە. سێهەم تەوتەمیەت ئەمیشە بە نامێرترین ئاینێکە کە سەر لەبەری کۆمەڵناسان چڕاستە و خۆت ستیان دەبن کاریگەری تێزی کۆمەڵشناسایی ئەودان. تەوتەمیەت ئاین لەو باوەڕەدایە کە خێڵ و هۆزەڕەوەندەکان کە تا ئەو ڕۆژ لە ئەفریقا و ئەمریکای باکوور و ئوسترالیا و لە ناوهۆزی ئەلکانی کوردەواری لە کوردستانی تورکیا کە ئیسماعیل بێشکچی لە مەڕ ژیانیان ماجستێری لە زانستگای ئەرزە ڕۆم وەرگرتووە و ڕەوەندانە دەژین هەریەکە جتێ گیان لە بەرێ دەپەرستێ. تەوتەم ئاینیان بتپەرستان هۆز و تیرە تیران. هەر هۆزە تەوتەمێکی تایبەتی خۆی هەست. ئەفرادی هۆزەکان لە بەڕێوەبردننی ڕێوڕەسمی پەرستش و تەوتەمناسیدا دەجلوبەرگ لە بەرکردندا داڕاشت و خۆلەتەلی تەموەردان و بەزەک و دۆزەکە و خشل و زێڕ و زەبەند بەخۆوەکردندا دە هەموو ڕەفتار و کردارێکیاندا هەوڵ دەدەن سەر و سیما و ڕەنگ و ڕۆی تەوتەمەکەیان بنوێن و هەر لە شکڵ و شەمایلی ویدا ڕایشتی خۆ بدەن و وەک جلوبەرگی وێ لەبەر بکەن و تا دوایی. یەکێ لە پاشماوەکانی تەوتەمیەت لە ناو کوردەواریدا ئەوە ساکە ئەگەر گوری و قوربانی و گاوگەردوونێکیان ئەنجامدا گۆشتەکەی ناخۆن و بۆ خەڵکی دیکەی بە حەڵال دەزانن نەک خۆیان. بە پیرۆززانین و خوێشاوەنی و خۆشەویستی نێوان تەوتەم بت پەرست و تەوتەم هەر یەکجدا کە لە نێو تاکە کەس و کۆمەڵدارە چاو دەکرێن. بنواشەکانی ئاینی تەوتەمیەت لەسەر سێ کوچکار ڕۆنراون. یەکەم تەوتەم واتە جانلەبەرێ لە جانلەبەران بە نمونە وەک ئەسپ سەگ یا گیاوگۆڵ وەک جیای هۆما داری زریسک یا بێجان وەک ئەستارەی بەخت و بەردیڕەش ئیت سەرمەگ ئی بە نرخ و بەبەها. ئەمانە هەموو لە کوردەواریدا تەوتەمی پیرۆزن. ئەمانە گشت بە باپیرە گەورە دەزاندرێن. بە نمونە ئەگەر لە واژەی سەگەوەندی تیرەی لەک یا ناوی شێرکۆ یا هەزار ئەسپ و لۆڕاسپ و تا دوایی ورد بینەوە کە بەم نێوانە نێونراون هەروە لە خۆڕانە هاتوون بەڵکو سەرۆکاریان بە بیر و باوەڕی تەوتەم پەرستیەوە هەیە.
هێندێک کەس وێنەی ئاسک یا هەر شتێکی کە لەسەر لەشیان دەکوتن ئەوە نیشانی پاشماوی تەوتەمپەرستیە. ئەمن بۆ خۆم 3 وێنەیان لەسەر باسکی چەپم کوتاوە. لە دایکمم پرسی ئەوە چییە؟ گوتی ئەوە نیشانەی تیرەکەمانە. کام تیرە؟ ئاباباز. لە گوندێک ئافرەتێکم دیت مارێکی بیلامانەیە لەسەرەوە بە دەوری داکوتا بوو. پرسییم ئەوە چییە؟ گوتی ئەوە بۆ ئەوەیە هەموو کەسێکم پێنەوێرێ. کابرایەک لە گوندی کەوەڵە هەبوو. ئەگەر کەسێ نەساغی برکی گرتبا تەشتێکیان بەلاکەلەکەیەوە دەگرت. 7 تیری دارینی بە تەشتەکەوە دەسراواند. نەساغەکە ئیفاقەی دەدا. کابرا و کارەی لەوەڕاوە گیرکەوت بوو کە وەختی خۆی لە کوشتنی گورگێکدا گورگە گازێکی لە ڕەفیسکی گرت بوو. بەو گازە وەک بێژی و دەمی دەست کەوت بوو بۆ ئەوەی نەساغی بەرکانە وەڕەوێنێ. تورک لە سەروبەندی ڕەوەندایەتیاندا گورگیان پەرستووە و بە باپیرە گەورەی خۆیانیان دەزانن. لە شعرێکی شاعری کورد زەگەرخێندا نووسراوە باپیرە گەورەی کوردانیش گورگ بووە. ئەدی تورک لۆچی ئەتاتورکی نەیاری کوردی بە گورگە بۆز نێوە ناوە. لە کوردەواریدا تا ئەوڕۆکەش وێنەی چێوی و دار و درەخت لەسەر بەڕۆ و مافور و ڕایەخ نەخش دەکرێ. کورد پێی وایە هەر مرۆیی ئەستارەیەکی بەختی لە ئاسمان هەست. ئەستارەکان تەوتەمن. 7 تەوانە بەلای کوردەوە 7 بران و تەرمی داڵکیان هاوە بانشانەوە. بیر و باوەڕی گوێزەوین بەسەر شاخی گیاوەڕاوەستاوە. بۆ یەکەم جار بە نووسین لە کتێبی تەسکەری ئەعلای ئەهلی حەقدا نووسراوە و ئەمە لای کورد زۆرێکە لە بیر و باوەڕی تەوتەمیەت و گا بە خودا زانین و گاپەرستیەکەی هیندوستانیش دوور نییە، هەر لەوەوە کەوتوویسەوە. بە بیرم دێ هێندە تیرەی کورد حەزیان لەوە بۆوە زێتر مەڕی ڕەش بەخێو بکەن و بە دووری نازانم ئەو بیر و باوەڕی تەوتەمیەتێک بێ کە لە ئاسیایەکانی کۆنەوەمان بۆما بێتەوە. فەرمانڕەوا تورکمانە قەرەقۆینلو و ئاقۆیۆنلۆ تورکمانەکان لە ڕەوەندە بیر و بڕوا تەوتەمیەکان و لەوانەوە زۆر بیر و باوەڕی نەک هەر تەوتەمیەت بگرە فتیشیەت و ئانیمیسمیشیان لێکەوت بنەوە. تەنانەت هەرتیرەیەک لە تورکمان نیشانەیەکی تایبەتی تەوتەمانی خۆیان هەبوو سەر لەبەر مەڕەکانیان پێنیشان دەکردن. هێندێ تیرەی کوردەواری حەزیان لە وەڵسات و ئاژەڵ و بەرزەی سپی ڕەنگ، هێندێکیان تەو، هێندێکیان مارۆ، قەش، قەشان و بەش، هێندێکیان ڕەش بوو. ئەوەش هەمووی سەرۆکاری بە بیر و باوەڕی تەوتەمیەتەوە هەست. خولاسە کۆمەڵی کوردەواری کە هێشتان پێش نەکەوتووە زۆرینەی بیر و باوەڕەکەی لە بیر و باوەڕی فتیشیەت و ئانیمیسم و تەوتەمیسم ئاو دەخواتەوە. ئەگەر لەو گوڵ و گوڵۆک و گوڵانەی کە لە کوردەواری و ڕەنگە لە نێو زۆرینەی نەتەوەکانی سەردنیادا بۆ دەرمانکردنی جۆرەها نەساخی و سیدی کە بەکاردەبرێن لە نێوەکانی ورد بینەوە بۆت بەدیار دەکەوێتکە ئەوانە ڕۆژگارێ تەوتەم بوون. ئەتۆ هەر بیر لە ڕێواز بکەوە بە بڕوای باب و باپیرانی هەرەکە و نارامان مەشی و مەشیانەی لێکەوتونەوە کە ماکی نێرومەیە. وەمبەر و وە و بەری ڕۆخانەدا هەر جۆرە درەختێکی خۆراکی دەڕوێ کە گەڵایەکانیان سیس هەڵناگەڕێن و میوەیان هەرگیز لێ نابڕێ و هەر ماگە میوەیەکی تەڕ و تازە دەگرن، چونکە ئاویان لە پیرۆزەوە بۆ دێ و میوەکانن بۆ خۆراک و گەڵایەکانیان لە بۆ چارەسەرکردن بەکاردێن. ئەو جارە بنۆڕە ڕستەی ئاویان لە پیرۆزەوە بۆ دێ، واتە لەو سەرچاوە کە پیرۆز مقەدەسە خودایە ئەو جابۆیەکە هەرچی دار و درەخت و گژوجیای سەرزەوین هەست کە هێندێکیان بە سوود و کەڵکن هەر بە ئەزمون پەرستراون. دووهەم مانا. دووەم ئەسلی تەوتەمیەت مانایە. مانا بە زمانی مەلانیزی باکووری ئوسترالیا واتە هێزێکی بێنێو نیشان کە لە هەموو شوێنێ هەیە و سەرلەبەری جاندار و بێرجیانی تێدا هاوبەشن. لە هێندێ ناوچەی کوردەواریدا واژەی پێز و نێ کە یەکێکیان بۆ نان و ئەویدیان بۆ خاک و زەوین بەکاردێن. دوور نییە بەرابەر بەم مانایە بێ. کورد دەڵێ هەویرەکە پێزی نییە، زەویەکە نێی پەڕیوە. ئەم مانایە لە کوردەواریدا کە شکلی ئەهریمەن شەیدان لە تیشکی ئاور دروستکراوە، بە زمانی عەرەب شەیتان لە ئاهورا، ئاهورا مەزدا، ئاور، ئاگر هەر بە زمانی عەرەبی ڕەحمان داماوەتەوە. ئەی ئەوە نییە موسڵمان کە دەست بە هەر کارێ بکات دەبێ بیسمیلای لێ بکە، وەک پێغەمبەری ئیسلام فەرموویەتی كل شيء لم يبدأ بالبسملة فهو أقطع أبتر، واتە هەر شتێ بسمیلای لێ نەکرێ ئەستیور و بێخێر و بێرە. بە بسمیلا لە چتکردن واتە شەیتان لەو شوێنەی کە ئەو چتەی لێیە دەرپەڕاندن. خۆ حەزرەتی شەیتان مەلەکێ تاووس بە بڕوای برایانی ئیزەتیمان لە هەموو شوێنێ تەشریفی هەست. هەموو کوردێ لەو بڕوایەدایە کە خوداوەند لە هەموو شوێنێ حەزرە. سێهەم تابوو.
سێیەم ئەسلی تەوتەمیەت تابوو، بڤا، پیرۆز، حرام. ئەم بڤانە دوو زۆرن، یەکەم ئەرێنی چاک، دووهەم نەرێنی خراپ حرامەکان ئەو چستانن ئەگەر خۆیان لێ نەپارێزرێ زەرەر و زیانیان لێ دەکەوێتەوە، وەک کوشتن یان ڕێز لێنەگرتن یان دەستپێکەوتنی هێندێکیان لەبەر. بە نمونە کوشتنی پەپووە سلێمانکە، کۆترە باریکە، مێرو، ڕێز لە بوراقەندەل دوول لە ڕەسمی سندوقی جاراندا نەبێ، کەسیش نەیدیتون نەگرتن. دەست لە سەگ و بەرازکەوتن، دەست نوێژی ژن و پیا و دیارە لەکن شافعی و حەمبەڵیان لێ یەکتیشکیان، بەبێ دەست نوێژ دەست لە قورئانی پیرۆزکەوتن، بەبێ دەست نوێژکردن، تیتراوەسک نابێت دەستی لێ بواشێندرێ. کۆتر لە ماڵێ ڕامەگرە بە دیومنە، لە قەڵەڕەشەکە بە دوورکەوە، بە شەو گسک مەدە، سێشەممان سەرمەتاشە، شەومەنە و پەزێرە مەخۆ، ئەوی ئەسپێ و ڕشکێنە بێ گولە، قەیچی و هەورێن لە خۆڕایی مەقەوچێنە و مەهەورێنە. زاوە کە چووە پەردەوە دەبێ پاژنەی ڕاستی لەسەر ئەنگوستەکەڵەی بووکێدانێ و بەی دەستیکە، کچەن لە 7 ساڵیدا سوننەت دەکەن، کوڕەکەی بوڕن. ئەگەر خۆی دۆڕان وە بەرەواش، سواری کەرێکی کەن و خۆڵ و دۆی بەسەردا بکەن و وەناو ئاوایی دابیجێڕن، گۆشتی باڵندەی گۆشتخۆر ناخورێ. ڕۆژوگرتن لە بنیچەدا بۆ خۆی جۆرێکە لە عیبادەتی تەوتەمپەرستی. داک و خوشک و کەنیشک و پور و نەنگ و خلاصە هەرچی مەحارم هەست لە کوڕ و برا و کوڕی خوشک و کوڕی کوڕ و تا دوایی حرامن. پارێز و خەڵوەکێشی و چلەکێشی هەموو لە بنەڕەتدا جۆرێک بوون لە تەوتەمپەرستی. بەڵام ئەم تابوو بڤانە بە نمونە بێدەست نوێژ دەست لە قورئانی پیرۆزدان و خوێندنی بە پێی ئایەتی پیرۆزی فی کتابی مەکنون لا یمسە ئیلا مطهرون، دەست نوێژ بەدەست لە لەشی ئافرەتکەوتن شکەن بە پێی ئایەتی پیرۆزی ئەو لامستم النساء فلم تجدوا ما فتیمموا، یا ڕۆژوو نەگرتن بە پێی ئایەتی پیرۆزی یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام لە ئاینی ئیسلامەتیدا بە حرام بڤەزانین، یا بە تەزبیە زیکر و ئیستیخارەگرتنەوە یان بە دەست لە سەگدان گڵاوبوون و زۆر شتی دیکەش بۆ ماناساکارە نەزانانەی سەروبەندی تەوتەمیەتی کۆن نییە، بەڵکو ئەوانە هەریەکە حکمەتێکی تەعەبودی و ڕەوانی و کۆمەڵێکی و تەندروستی لە پشتەوە هەست. ئێمە ئەوڕۆکە ڕێز لە شتی وا دەگرین کە تا ئەندازەی خۆ لەسەر کوشتن حورمەتی دەگرین. ئەدی بۆ ڕێز لە چتها گرتنێکە باری ڕەوانی و تەندروستی و دڵنیاییمان بۆ دابین دەکانەگرین، کابرایەک هەندەی بە پەرۆشی ئەتەکێتی ئەوروپاییانەی ئەو ڕۆگرتنەوەیە بەو ڕادەیە گوێ بە چتە پیرۆزەکانی ئاینی نادا. ئەمن خۆم بەدەم ڕاستی ئاین نازانم، بەڵام هێندێک چ لە ئاینی ئیسلامەتیدا هەیە پڕە لە حکمەتی ڕەوانی و کۆمەڵایەتی و تەندروستی دەبێ ڕێزیان لێ بگیرێ. بەڕاستی پیاوکە تەوتەمیەت لە ڕووی فەلسەفی چستی پیرۆز مرۆڤەکیەوە ئەنالیزە و شی دەکاتەوە، بەم ئاکامانە دەگا بە گوێرەی پەیوەندی مرۆ بە تەوتەمەوە ستی پیرۆز لە تەوتەمیەتدا و بە پێی پەیوەندیوی بە فتیشیەتەوە لە فتیشیەتدا و لە نیگەی پەیوەندی بە چتا و بنیادەم و ئەروارە لە ئانیمیسمدا دنیا و هەرچی هەسوونیز کریاکە و دوو بەشەوە، یەکەم حەڵاڵ پاک، دووهەم حرام پیس. هەرچیەکی مرۆ دەیکە یا بۆ قازانج و دەستهێنانە یا بۆ زیان لە کۆڵە خۆکردنەوەیە. ئیسپێنسەر دەڵێ لە کابرایەکی ڕەوەندم پرسی ئەوە کو ئەو هەموو فتیشیانت پاراستون و بەو پەڕی ڕێزەوەیان دەست پێدادێنی و بەسەر و چاوی تیاندا دەسووی و ماتیان دەکەی و فەڕ و بەرەکەتیان لێ دەخوازی، مەگەرەمانە چین؟ لۆ دەستە و نەزەر لە خزمەت ئەو زادوگەرانەدا ڕاوە دەستی وەژنۆی ماز دەکەی، دەستی ماز دەکەی و داوای مەدەدی لێ دەکەی، چما ئەوە چییە؟ دەڵێ لە وەڵامدا گوتی ئەمانە ئەروایان هەست، تا ئێستاش لە زۆر جێیان دار ئاسکی پیرێکی پیرۆز، تەپڵەکەی، سۆلەکەی، بەرماڵەکەی، گۆزەی دەستنوێ شوشتنەکەی و تا دوایی دەپارێزرێن. ئەسڵەن بیری ئەنتیکەخانە مۆزەخانە کە ئاسەواری کۆنی تێدا خڕدەکرێتەوە هەر لەو پیرۆزیەوە ئاو دەخواتەوە. لە بۆڵغارستان لە ئەنتیکەخانەی شۆڕشدا چتی زۆر سەیرم دیتن. ئاغزوونی پشتێندی پێشمەرگەکانی دیمیترۆف، قەڵەمەکەی نوسخەداس کەپیتاڵە دەستخەتەکەی مارکس، ئەو پەیژەیەی کە ناو بەناو لە حاڵەتی هەڵاتندا خۆی پێدەرباز دەکرد، ئەوانم هەموو لە مۆزیۆمی تایبەتی ماڵی دیمیترۆفدا لە ساڵی 1960 دیتن.
تەحنیتکردنی مردوو ئەوەش هەر بڕوا بە نەمری ئەروا و تەوتەمیەتە، بەڵام ئەم دستانە مانای وان نییە هەمویان خراپن. نەخێر، هێندێکان لە باوچون و بۆ خوێندنەوەی مێژووی نەتەوە نەبێ بە کەڵکی چی دیکە نایەن. هێندێکان بۆ ڕێز لە نەتەوە و قارەمان و سەرکردە و پیا و چاک و بڕوا بە نەتەوەکەت و خەبات و نیشتیمانەکەت پێویستن، بەڵام بە مەرد جێنەبێ بە مایی بتپەرستی. ئیمامی عومەر داری ڕێزوانی کێ بەیعەتیان دەبندا کرد و بەو بەیعەتە ئیسلام سەرکەوتنی وەدەستێنا بڕیەوە، چونکە نوێڕی موسڵمانان ناو بەناو دێن زیارەتی دارەکە دەکەن. دەبینی کاتێ نەتەوەکان دەدەنە باری کزی و کەنەفتی و سکۆڵە دەبنەوە و گەورە پیاوانیش نرخ و بەهایان دەزەین و مێشک و دڵی واندا لەدەست دەدەن و نرخ و بەهایی بەرز و بڵندیان پەردەی بەت سەردا دەکێشرێ. ئەفرادی نەتەوەکە ئەم نرخ و بەهایانەیان لە کن دەبن بە شتێکی غەریب و نامۆ و بۆ خۆشیان تووشی نامۆیی دێن و وردە وردە پشتگوێیان دێخن و پاشان نرخ و بەهایەکی ئاشنا و ڕۆشنای دیکە دەتاشن و وە پاڵیان دەدەن. حەزرەتی موسا پاشەوەی بۆ میسر گەڕایەوە سامیری بتێک پیرۆزێکی لە جۆرەکەیەک لە زێر دروست کرد، دەیویست ئاینە بێخەوشەکانی پێشتری لە بیر خەڵکی فەلەستان بەرێتەوە. بەڵام کە حەزرەتی موسا لە میسر گەڕایەوە نەی لەو جۆرە بیر و باوەڕە نەزانانەی خەڵک کرد و فەرمووی ئیدی ئەدونای عەزیز تاکە خوددا بپەرستن. لە بیرمە دەگەڵ مەلایەکی زۆر زیرەکدا لە گوندێک هێندێک ستی سەیر و سەمەرەمان دەکرد. خەڵکەکە ئەوەیان لە چاو بەهرە و زیرەکی من و مەلایەکە ڕانەدەدیت، دەیانگوت ئەوە هەموو لە سای تەوەجوهی شێخ فڵانیەوە، هونەری خۆیان نییە. تازە ڕادیۆدا کەوت بوو، دەیانگوت شێخ فڵان کاغەزی لۆ ئەوروپا ناردووە و ئەو ڕادیۆ دروستکردنی فێرکردوون. بەندە توانز لە شێخ و پیاوچاکان ناگرم، ئەوانەی من ناسی و من و هیچ سەرکارێکیان بە دنیا و مافی هاوە نەبووە لە غەیری خێروبێری مسلمانان بۆ لاوات شتێکی دیکەیان مەبەست نەبوو. ئەمن مەبەستمە و کەسانەیە کە خلافی عەقڵ و ڕێی ڕاستی ئیسلام خەڵک چەواشە دەکەن و خوددا ڕێگەی ڕاستی عەقڵیان پێدەبەخشێ. خۆ ئەوە شاراوە نییە کە لە پاش پێغەمبەر ئیسلام وردە وردە لە خشتە بڕا. خوبزە و بە خۆڕایی نانخۆر و چاپلوسی لەسەر خوانی لە خوددا نەترسان ستیوایان بۆ ئەم ناخودا و لە خوددا نەترسانە هەڵدەبەست کە پێغەمبەر بۆ خۆی نەیبوون. ساڵی ڕۆژگیرانەکە خەڵک گوتیان ئەوە لە خراپەی کوردانە، وەلی خوددا ڕەحمی کرد شێخ فڵان بەزایی بە چەند کەسێکی دڵپاک داهاتەوە و لە دەست دێوەزمەی قوتارکردن. باران نەباری، گوتیان شێخ فڵان دوعای لە کورد کردووە. گۆیە کورد لەبەر هەندێ بە ئاواتی خۆناگەن چونکە پێغەمبەر دوعای لێ کردوون. لۆ خۆدەنا کورد لە عەرەبیش و ئەجەمیش و تورکیش پێغەمبەریان خۆشتر دەبێ. ئەو جار لە کۆمەڵگاکانی فێتیشیسم و ئانیمیسم و تەوتەمیسم و جادویسمدا وا بڕواکراوە کە هێزێک هەست پێی ئەژن شورینگا کە تەنێ چەند خوددا پێداوێ ئەو هێزەیان هەس و بەس. ئەمانش بۆ خۆتان دەزانن چێن. شەت چادەکەنەوە کەیفیان لێبێ مردیش نەعوزوبیللا بەبێ عیلم زیندی دەکەنەوە. بەڵام گۆیان ناوێرن، دوعاگۆی سەختەچی، دوعا لۆ دیکتاتۆر و پیاو کوژان دەکەن، فتیش یا مانا یا تەوتەم دەستیان بە باڵیانەوە بگرن و بە جەبەروت و حەمەروت و شەڕەموتیان کەم نەبێتەوە. ئەگەر دیکتاتۆر گوتی ڕۆژ لە ئەشکەوت سەفاوە هەڵدێ دەڵێن سەدەق، ئەگەر فەرمووی 200,000 کوردن فالکەن و حەڵاڵە یەژن حەڵاڵە و وەولاتریشەوە. مەبەستم لە مەلاوشێخی کوردەکە نییە، زۆریان کورد پەروەرن. مرۆی سەرەتایی ئەنالیزە و لێکدانەوەیەکی بۆ تایبەتمەندی هاوبەشەکانی ئاینەکانی ژیانی ڕەوەندایەتی خۆی هەبوو. یەکەم هەوڵدان بۆ ئەوە کە مانایەک پاساوێک بۆ هەبوون بسەپێنێ. مرۆ پێیوا بووە کە ئێستش هەر پێی وایە هەرچی لەم جیهانەدا هەس نابێ بێمانابێ. بە کورتی جیهانبینی ئاینی جیهانبینەیەکی ئەرێنی مثبەت نەک نەرێنی منفیە. ئەوجا بێمانانەبوونی هەبوون واتە مرۆ جیهان هەروە بە هەرزە و بێهودە و بێکاکڵە و پرۆپوچ نەهاتووە و ئەمەش بە فەلسەفەی ئامانجگەری نێو دەبرێ. بەڵام ئەمە بە فەلسەفەی ماتریالیستەکان ڕاست نییە. دووهەم بڕوا بەوە کە ئەم جیهانە بۆ مەبەستێکی بنەبڕ هاتوتە گۆڕێ، مرۆ مێژوو بە بێهودە نەهاتوتە گۆڕێ. سێهەم لە تەواوی ئاینە کۆنەکاندا بیری دوانەیی دوالیزمە، ثەنەویەتی هەستی هەبوون، چاک و خراپ، جوان و تزێ و چەپەڵ و پیرۆسان. دیارە ئەمە بەلای هێندی یەکتاپەرستانەوە وەک یارانی بیری وەحدەتەل وجود هەرزەیە. چارەم پیرۆزی لە جیهاندا، لە هەر شوێنێ و لە هەر باوەڕێکدا کە مانای پیرۆزی تێدا بێ دەبینی هەست و خۆستی ڕێز لە مرۆگرتنی تێدا بەزەقی خود دەبێتەوە. و پێنجەم هەموو شتەکانی جیهان هێندێکیان بەرهەست و هێندێکیان نابەرهەستن.
شەشەم ئاین ڕۆحی کۆمەڵایەتی تێدایە. حوتەم ئاین ستێکی نێونەتەوەی و جیهانیە، سەرۆکاری بە نەتەوە و نەژاد و ئابووری و کۆمەڵایەتی تایبەتەوە نییە. هەشتەم یەکێتی مرۆ و خۆڕسک، مرۆ بۆ دامەزراندنی هاوسەنگیەکی سایکۆلۆژی خۆی بە خزم و نێزیکی خۆڕسک دەزانێ، ئەوەش بۆ ئەوەی کە جیهانی لێ نەبێ بە ڕەمۆزن و چتێکی ناقۆڵا و نەحەز. مارکس کە دەڵێ مرۆ لە سیستمی سارمایەداری بێبەزەدا جیهانی لێوەتانکێنراوە و بە دەوروبەری لە خۆی سەروتر نامۆیە، ئاسڵان ئەو ژیانی سەرمایەدار لە کۆشک و تەلاراندا بەسەری دەبن، بەلای مرۆی چەوساوەوە وەکو خەون و خەیاڵ وایە، بەڵام مرۆی سەرەتایی بەو جۆرە نەژیاوە، دەگەڵ واقعی ڕۆژگارانی پێش ئاغا و مسکێندا زۆر ئاشنا بووە. مرۆ و خۆڕسک و خوددا ئەو سەینەیە لە مشکی مرۆدا خزمی گیانی بەجانی یەکدین. ئەدی حەزرەتی ئیسا کوولەکەن برایانی مەسیحی دیارە بە پێچەوانەی بیر و بەڕوای مسلمانان کوڕی خۆشەویستی خوددایە. نۆهەم هەڵپە بۆ پەیوەستی سەر و مڕۆ و بێپشوو لە دوی تین تازە نەفەس بوو نەسمراو، هەڵوەدایی دوای حەقیقەت کە بۆ خۆی هەروەکو مارکس دەڵێ ڕەها مطلقیش و ڕێژەیەکی نسبی شەوە و ئەوەی ئەوڕۆ ڕەهایە سبەی دەبێتە ڕێژەکی و مرۆ پێی دەرپەی ڕاستینەکان دەدۆزێتەوە، بەڵام دواییشیان نایە. دیارە ئەمە لای ئیسلام ڕاست نییە، چونکە مسلمانان بەش بە حاڵی پەروەردگار باوەڕی بە جورئی لایەتەزایە هەیە. خدا بەسەر هیچ شتێکدا دابەش نابێ. ئەمە مەسەلەیەکی عەقلیە، بەڵام لەکن وەحدەتی وجود ئاینیان بەڕاست دەزانی. حافظ یەژێ جەنگی 72 ملت همه را عذر بنه چون ندیدند حقیقت ره افسانه زدند. ڕاستی مرۆ زۆر جار بەڕێی گومرایی و ئەفسانە داڕۆیشتووە، وەلی هەرڕێی ئەو ئەفسانانە بوو کە مرۆ ئاخریەکەی هەروە سەر ڕەچەی حەقیقەتی ڕێژەکەی کەوت و ئێستێکە هەنگاوی هەراوبەرین بەرەو ڕاستینە گەورەکانی جیهان هەڵدەگرێ. دەهەم بڕوا بزاڵبوون و سەرکەوتن و بزوتی بێوچان، مرۆ بە بیر و باوەڕی ئەو ئاینە کۆنە خۆڕسکانانە و ئاینە خودایە گەورەکانشدا نابێ هەردەقپێک و قاوغی خوددا گنیگەڵ بخوا و برش و کەڕوو هەڵێنێ. یازدەهەم مرۆ لەم ئاینە سریشتیانەدا دەبێ بەرپرس بێ، دەبێ خاوەنویست و خواست بێ. ئەگەر هەستی بە منەکرد بە هەرهیچی بە هیچ نەدەکرد. شاعری بەربەری جەزایری ئەبوو قاسمی شایی بە زمانی عەرەبی دەڵێ إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر ولا بد لليل أن ينجلي ولا بد للقيد أن ينكسر. هەروەها شاعری کوردی کرماشانی ئەبوو القاسمی لاهوتی وەک لە بیرم ما بێدەڵێ ئەگەر فەلەک با مرادمان نەگەردد باید کاری کنیم کە بگەردد. ئەدی هەرەوەش نییە کە مرۆ لە ئاژەڵ گوێ دەکاتەوە. دوازدەهەم هیچ تێبەڕێکەوت نەبوو نییە و بێهودە و بە ئەپاس پەیدا نەبووە، دیسان هەر فەلسەفەی ئامانجگەریەکەیە. سێزدەهەم بڕوا بە ئەسلی دووفاقایەتی، یاسای نە لە ناکردن، قانونی نەفی. چارەم هیچ شتێ لە خۆرا نەهاتووە و نایەتە گۆڕێ، واتە قانونی ئەنگێزە و ئەنجام، ماتریالیزم ئەمەی قەبوڵە. پازدەهەم بەرفراوانی لە جیهانڕوانین، مرۆ هەمیشە دنیا لەوەی لە پێشچاویەتی هەراوتر و بەرینتر دەبینێ و لای وایە نەسەرەتای هەسوو نەبنەتە. ئەدی ئەوە نییە هەر کەشف و کشوفاتی گردوونە بە پێچەوانی ئاینی ئیسلامەوە، چونکە خوداوەند ئەو جیهانەی لە کاتی تایبەتدا دروست فەرمووە و لە کاتی تایبەتیشدا تێک وەردەپێچێ. شازدەهەم ئەسلی نەمری و نەبڕانەوەی جەوهەر و ماکیچت، مرۆ دەمرێ وەلی ڕۆحی نامرێ و جاویدانە. ئەدی بۆ میسریان ئەو هەموو گۆڕخانە گەورانەیان دەشکلەی قوچەکان ئەهراماندا بۆ ئەڕوای فیرعەونەکان ڕۆناوە. هەڤدەهەم هەڵپەی لە هەر تەوقێ هەست قوتار بوون، مرۆ هەمیشە لەو هەست و خۆستەدایە کە لە خۆ و دەوروبەر سەرنجام و چارەنووسی خۆی ناقایلە و لەبەر هەندێ سەر و مڕ و بێوچان لە هەڵوەدای خۆلەبەند و ئەسارەت و دەستپاچەیی و بێدەسەڵاتی ڕزگارکردندایە. هەژدەهەم مەشهور خواردنی چاوێری و پاراستنی مرۆ و ئاسەوارە مادی و معنەویەکانی لە نەمان و لە ناوچوون، واتە عاشقە کۆمەڵایەتی مرۆ دەنا ئەگەروانەبا ئەو هەموو شارستانیەت و مەدەنیەتە کوو لە سەر یەکدی کەڵەکە دەکرا. نۆزدەهەم ڕۆحی بزۆزی و ئاڵهای لود دە هەموو چتێژەندن و خواخوای هەموو چتێ فێربوون، هەرگیز لە زانین و شارەزابوون تێر نەبوون. ئەدی نابینی مرۆ هەر لە منداڵی ڕا چۆن دەست بە هەموو کونێکدا دەکا و چەند فزولیە. بیستەم هەست بە زەرورەتی سەرپشکی، ئازادی و سربەخۆیی لە بیرکردنەوە و گوتار و کرداردا.
ڕاست ئاینەکان سەرحەد و سنووری چاک و خراپ و جوان و جزێ و ڕاستی و درۆی دەستنیشان کردووە، وەلێ تا ئەندازەیەکیش ئازادی چارەنووسی خۆشی دەقەبەڵ کردووە. ئەشعەریەت سەرپشکی لە سنووری دەسەڵاتی ئازادی خۆیدا داوەتێ، سەرپشکە لەوەی کێ هەچاکە ئەوە بکە و پەداشتی دەداتێ. 21 زەرورەتی هەست بە جوانی و هونەر پاژێکی زگماگی پەرستنە. بیتە سەرواقع هونەر بێچووی ئاینە، کەچی ئەوڕۆ لە ئاین بە چەوت و چەوێڵی گەیوان کە هونەریان لە مرۆ کردووە بە ڕمۆزن و کارێکی بێهودە و تۆڕەهات بووە بە کوڕی لاپرەسەن. بەڵێ هونەری مرۆ بۆ چەوساندنەوەی مرۆ و بێ ئاکاری چتێکە مرۆ بۆ خۆی پاشان لێی وەڕەز دەبێ. 22 ئەوین و پەرستن. هیچ ئاینێک نییە عەشق و پەرستنی تێدا نەبێ، بەش بە حاڵی ئیسلام تەنێ عەشقی خوداوەند، چونکە پەیوەندی نێوان مرۆ و خوددا بەربڕەی پشتی پەیوەندی عەشق و خۆشەویستیە. ڕادها کریشنا دەفەرمێ ئێمە بۆ ئەوە بانکراوین کە ئاوها جیهانێ ڕانێین و ئەو دەستی و هاوکاریەی ئاوها لە نێوان مرۆ و ئەوین و خودادامەی سەرکەین و ئەوە ئەوینی ئاینە کە هەمیشە لە فیترەتی مرۆ هەڵقوڵاوە و هەموو دەم مرۆی بەرەو بزوخت و کەماڵ شاقا و هەڵێنان ناچار کردووە. لە ئاینە کۆنەکانی میسردا لە شاری ئەبیدۆس و ثەنین چەقەڵ دەپەرسترا، لە فەیوم تیمساح، لە تەبەس خودای ئامون لە وێنەی بەراندا بوو. تەنانەت قالۆنچەش کە بە سەرچاوی پیت و فەڕی خاک زاندراوە هەر یەکەی لەو بتەپەرستراوانە بووە. پاش هەڵێنانی ڕازی گۆڕخانە و ئارامگایەکانی فێرعەونەکان بە سەدان قالۆنچەی لە مەعدەن و داری سەندەڵ دۆزراونەوە کە دەحاڵی پیسایی خڵداندندا دروستکرا بوون. ئەم قالۆنچانە لە بانووی نیل هێندە زۆر بوون لە ئاکامی پیسایی خڵدان و ئەو پیساییەت دەبن خاکدا و شارتنە. زەوی و زاری میسر نێیان تێدەگەڕا و بڕشت و بڕست دەکەوتنەوە، بۆیانەوە جێرامساڵێکیان لە کوردستان بەری کۆیە باران بڕان دەبێ. لە جیاتی لەوەڕ قالۆنچەیەکی بێشومار پێدا دەبێ، ئاژەڵ لە باتی جیاوگۆڵ بە قالۆنچە خواردن دەژی. تەنانەت شیری ئەوێ ساڵێ مەڕ و ماڵات سوور دەبێ. خەڵکەکە لە پاشان بیریان لێکردبەوە کوڕە نەکەن ئیدی قالۆنچە قڕکەن، ئەوە جانلەبەرێکی پیرۆزە. وەک بە دیار دەکەوێت لە ئاکامی تێکەوڵێکەی سیاسی زۆر لە شکل و شێوازی خودایەکان گۆڕاوە. دەبینی خودایەکە سەری جانەوەرێک و لەشی بنیادەمە یا بنیادەمێکی دووسەرە کە کورد گوتوویە تەمەنم ڕەسی وە ئیسەرە نەدیم ئایم وە دووسەرە هەروە لە خۆرانە هاتووە. درەختی خورما، پیاز، هەنجیر، زەیتون کانیاوێ لەو گۆڕە و تا دوایی شتایەک بووگن پەرستریاگن. ئەدی نابینی لە قورئانی پیرۆزدا سوێند بە هەنجیر و بە زەیتون خوراوە. لە هەمبانە بۆرینەی شادڕەوان مام هەژاردا نووسراوە. یەکەم ئەینەمەل خەزایی ئایلەمەنە، دووهەم کانیاوێک کە ئاوی لە مەزرا دەپڕژێنن خەزایی پێدەبێت، خەزایی ئایلەمەن ئاتەش ملوت. لە سەدەی شەشەمی پێشزایندا کە پادشای ئێران هێرشی کردوتە سەر وڵاتی میسر، ژمارەیە کتک و لە گلەگیوە پێشە لەشکری خۆداون. میسریان کە چاوێن بەو گیان لە بەرانە کەوتووە بە پیرۆزیان زانیون و لاقیان نەکردوون. بەم فێڵە لەشکری ئێران بەسەر لەشکری میسردا زاڵ بۆ و میسریەکان لە شەڕدا بەزیون. پلوتارک دەڵێ لە مەندیس جوانترین کەنشکی جوان بۆ شەو باخەڵی دەباخەڵی گیانلەبەری پیرۆز دەکرا. سوودیر بولوم دەڵێ مرۆ گیانلەبەری لە خۆبەڕاز و نهێنی ئامێستر زانیوە. تا ئێستاش کوردێکی ڕەوەند مەڕێکی نازانم لە چی خۆشتر دەوێ. بۆیان وەجێڕام لە گرانیەکەدا ژنان بە مەڕێ مارە کردووە. هەروەها زۆرم حەکایەت لە مەڕ چۆمی سیروان بیستووە کە چەند پیرۆز بووە و ئەهلی حەق هەر لە سۆنگەی پیرۆزی سیروان بەمبەر و بەوبەری داژیاون. لە گوندی شێخ جگری کە بە هەنجیری زۆر نایاب نامێ بوو ئێستا نەگریسان و وشکاویان پێهێناوە، خدا وشکاویان پێبێنێ بیستمەوە شیرینی هەنجیرەکەی گویا لە بەرەکەتی مێروویەک پەیدا دەبێ کە هەر چەند ساڵ جارێ بە دیار دەکەوێ و مۆتۆربەیان دەکا. گۆیا ئەو مێرووە حەزرەتی سلێمان بۆ وێن دەرێ هەناردووە. ئاینی میسریان باوەڕ بە دوو خوددا. یەکەم ڕۆژ، میسریەکان ڕۆژیان لە وەرزی کشت و کاڵدا بە خوددا دەزانی، چونکە سەرچاوی گێرمایە و بۆ فراژوبوونی گیا و گۆڵ و دار و درەخت کاریگەریەکی ژینەکی هەیە. بە بڕوای وان ڕۆژ بە قاغەیەک
بە بڕوایوان ڕۆژ بە قایەخێک هەموو ڕۆژی بە ئاسماندا تێدەپەڕێ و شەوانەش لە چۆڵ و بیابان دەگەڕێ. دووهەم خودای خۆڕسک، تنگانەکانی کەشوهەوا کە لە لاسامەی ڕووخانەی نیل پەیدا دەبوو دوای سەرما و گەرمای بیابان 50 ڕۆژ دەبوو بە فەرتەنە و باوبۆران، ئەو جا بەهار دەهات و شنەبای فێنک هەڵی دەکرد و دەشت و دەر سەرسەوز دەبوون. وایان دەزانی خودای خۆڕسک هەموو ساڵێ زیندوو دەبێتەوە. لەبەر هەندێ ست خودای بەدکاری و گڕە و هوڕە بە دەستیاوی و کۆمەکی 5 کەس لە نۆکەرانی بەرپرسی ئەم بەدکاریانە بوو خودای ئاتور یان حەنتور کە دەهەمبەروی کۆمەکی مەزرا و باخاتی دەدا بە دەستی نۆکەرانی ست دەکوژرا و سەر لە نوێ لە وەرزی بەهاردا زیندوو دەبەوە و بەکار دەکەوتەوە. ئەمە هەر کتومت وەکو تەموزەکەی بابلستان وابوو. میسریەکان مردوویان مۆمیایی کردووە، چون ئەگەر وایان نەکرد بە بڕوایوان ئەروا سەر لە نوێوە دەگەڕانەوە نێولاشەی مردووان. وا دیارە ئەو دەمەیش دەستکورتی و دەستڕۆیی سەرۆکاری بە مردووشەوە هەبووە. دەستڕۆ تەمەنی مۆمیایی مردووەکەی هەربایی پۆڵەکەی بووە. ئەدی نابینی ئەو ڕۆژ خوددا پێداوی دەستڕۆ گۆمەزی وای لەسەر گەڵکۆ ڕۆنراوە بە 3000 ساڵی دیکەش لە بن نایە. 20 میلیاردێرانی هەندەران مردوویان دەنێو سارندا دەشارنەوە بۆ ئومێدەی کە کاتێ زانست دەگاتە پلەی مردی زیندیکردنەوە زیندویان مردووکەنەوە. سێ قوچەکەکان هەرەمەکان لە میسر بۆ پاراستنی پاشایەکی خۆپەس ناوڕۆنرا. میسریەکان لە سەروبەندی ئامنهەتبی چوارەم یا ئەمنوفسی چوارەم لە سەدەی 4 پێشزاینی ئاینی یەکتاپەرستیان بڕیاردا و خودایەکیان کە بە ناوی ئاتونەوە بوو و تا ئەو سەردەمە هێندەی بایەخ پێنەدەدرا بە ناوی خودای تاکوتەنها بڕیاردرا. وەلێ لەبەروەی دەسەڵاتی ڕوحانیانی ئامون لە تەبتر بوو و دەڕێی چاکسازی و پاکسازی نوێدا بوو بە کۆس بوتەگەرە ناچار پێتەختی بەجێهێشت. لە میسری ناوەند شاری ئەخناتونی بە مانای بەستووی پەپکەی ڕۆژ کە نێوی تیلیل ئامار نابوو ڕۆنا و نێوی ئامونی لە هەموو شوێنێ وەسڕی و ئەو ئاینی یەکتاپەرستیەی قەدەغان کرد. بەم گۆڕانکاریە گەورەیە پادشا جوداوازیەکی گەورە و درەخشانی لە نێوان فرەخودایی و یەک خوداییدا هێنایە گۆڕێ. یەکەم دەسەڵاتی ڕوحانیانی ئامونی تێکشکاند، دووەم ئاینەکەی لە پاوانی خەڵکی تەب قوتار کرد، سێهەم وای کرد کە ڕعیەتی غەیری میسریش بتوانن پەیڕەوی لە ئاینی نوێ بکەن. ئیدی ڕۆژپەرستی سەرەتایی تەرزی بیرکردنەوەی دەستەجەمعی و هەموانی بوونی ئاینی لە جیهاندا هێنایە گۆڕێ. لەم ئاینەدا ڕۆژ بوو بە مەسهەری حەقیقەت و دروشم و نیشانە. بەڕاستی ئەوەی شا بە خودای دەزانی دەسەڵاتێکی توانان نەبوو، بەڵکو چتێک بوو لە جۆری مرۆ خۆی و وەکووی دەسەڵاتەکەی تا سنوورێ بوو. لەم ئاینەدا جۆرە دۆناودۆنێک هەبوو، واسیتە و واسیتەکاری ڕۆحانیاتی پێویست نەبوو. ئەم شۆڕشە ئاینیە گەورەیە گۆڕانکاریەکی ئاکاری و ئەخلاقیەکی گەورەی لێکەوتەوە. ڕۆژ سەرلەبەری نەتەوەکانی سەرزەوینی لە هەژار و دەسڕۆ بە پڕتەوی تیشکی پیرۆزی خۆی شاداب دەکرد و بەم جۆرە پڕتەوی ئێزەتی بە هەموو کنوکەلێنێکدا بڵاو دەبەوە کە ئەمەش هەمووی لە بنەمای سەرپشکایەتی و غەریزە ئاوی دەخواردەوە. تیلئیل ئامارناییەکان لەو بڕوایەدا بوون کە پەروەردەگار زۆری حەز لەوەیە ئەفراندەی خۆی ئازاد و ئەمینداری بێ. ئاینی ڕۆمیانیش هەس ئەم ئاینە ڕەگۆڕیشەی دەسێتە سەر ژیانی ڕەوەندایەتی مرۆ. بۆ خۆی لە بنەڕەتدا کاڵای هیند و یۆنان و بیر و بڕوای ڕۆژهەڵاتە کە پاشانەکێ گۆڕانکاری بەسەرداهات. ئاینی ڕۆمیان وەک بڵێ بێژی بێ ئەو هایە، مێژووی نییە، خودایەکانیان شەجەرەی ئەفسانەییان نییە، نزیکەی 24 خودایان هەبووە. خولاسە ئەو هەموو بەند و بالۆرەی هۆمەر و هەسیود بە باڵای خودایانی یۆنانیاندا بڕێون، ڕۆمیان لێبێ بەشن. بە پێی بیر و باوەڕی ڕۆمیان ئەڕوا وردە وردە دەچنە کلێشەی خودایانەوە. ڕۆمیان بێ ئەوەی پێ بزانن کە ئەمانە هەریەک خودایەکە بۆ خۆی پەرستوویانن، ئەم ئاینە ئەوە بوو کە مەسیحیەت ڕایماڵی و داری بەسەر پەردوویەوە نەهێشت. بەڵام تا ئەوڕۆژ ئاسەواری لە کوردستاندا هەرماوە. بیر و باوەڕی ڕۆم و ڕۆمۆلۆس هەروەک ئەوەی کە کوڕۆش و ئەستیباگ لە کوردەواریدا زۆر ئاشکرایە. باش بە حاڵی ئاینی یۆنانیان دەتوانم بڵێم بوو بە سەرچاوی جوانی گرانبایی شاکاری هونەر.
معماری و پێکەرتاشی و ئەدەبیات، منتیق و فەلسەفە و حکمت سەر لەبەر قەرزارباری ئاینی یۆنانیانن. زانایانی کورد لە بواری فەلسەفە و منتیقی یۆناندا وەک هەموو زانا و فەیلسوفەکانی ئیسلام بەر کاریگەری فکری یۆنانی کەوتون. دەمیان لە مەشاعیەت بەدەم هاتوچۆوە دەمەتەقێ و چەقەچەق، ئیشراقیەت و ڕێواقیەت و مەسهەبی ماتریالیزم و بێسەرەتایی و بێبنەتایی جیهان کوتاوە و نووسینیان چ بە کتێب و نامیلکە و شرۆڤە و پەراوێز لەسەر کتێبی ئومدەی کەلام و ئوسولی فقه و تەفسیر و لێکدانەوەی قورئانی پیرۆز و چ بە ڕانانی مەدرسە و مۆڵگای زانست و فەلسەفە بڵاوکردنەوە زۆر بەرچاون. کاتب سەڵەبی لە کتێبی کەشف الزنوندا دەفەرمێ مەلا و فەقی کورد نەبان لە سەروبەندی سوڵتان محەممەددا خوێندەواری و زانست و فەلسەفە بڵاوکردنەوە بە سەرانسەری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناویندا ئاسەواری نەدەما. دەڵێ تەفرە سوعتان ئەو لە دیر بڕ قاموسی فەلسەفە بە زمانی عوسمانی. مەلا و فەقی کورد لە دنیای ئیسلامەتیدا پەیامبەری ڕۆشنبیری بڵاوکردنەوە بوون، سەر لەبەری یاسا و ڕێساکانی دەوڵەتی کوڕانی عوسمان کە لە خۆڕایی بە نێوی سوڵتان سلێمانی قانونیەوە لە قەڵەمدراون. شیرەی مێشکی مەلایەتی کوردی ئەبوو سعودی العمادی شێخولیسلامی وڵاتی ڕۆم بووە. هارۆڵد لامپ سوڵتان سلێمانی قانونی. پێویست بەوە ناکە بەندە لەمەڕ ئاینەکانی ژاپۆن و هیند و چین و شوێنانی لە کوردستانەوە زۆر دوور دەست فرە بڕێسم، چونکە ئەگەر هەرچیەک لەو ئاینانەشڕا دزەی کرد بێتە نێو بیر و بڕوای کوردەواریەوە دیارەزێتر لە ڕێی فەرهەنگی فارسیەوە بووە. بەڵام خۆ دەبێ بڕێکتان دەربارەی ئاینەکانی ئێران زەمین کە کورد بۆ خۆشی وەک ڕاگەزێکی ئاریایی نەژاد دە هەرچێکی لەو سەرزەمینەدا ڕوویدا بێ هاوبەشێکی بەکار بووە. کورد نێوی لە 4000 ساڵ لەما بەبەرەوە لە بەردەنووس و تەورات و زۆر بەڵگەنامەی گرنگدا بە گۆتی، لۆلۆ، لۆلۆبی، سیرتی، کیرتی، گۆر، کاردۆ و گورد هاتووە و نەتەوەیەکی هەرەکۆنی ڕۆژهەڵاتی ناوینە. هیچ گومان لەوەدا نییە کە کوردیش چ لە پێش هاتنی مادەکان و هەخامەنشیەکاندا و چ لە پاش هاتنیان بیر و باوەڕی لە زەرتەشتی کۆنتریان هەبووە. بەنمونە ناوی ئاسوورا لە ئاسەوارەکانی ڤیداییدا هەر ئاهورا ئێرانیەکەیە. خولاسە خۆ هەرچ هیچ نەبێ بیر و بڕوای ئاریاییەکان پێش لێکدی جودابوونەوە یەک بابەت بووە. خۆبەش بە حاڵی ئاینی زەرتەشتیش ئەوە کوردستان مۆڵگەی یەکەمی ئاینی زەرتەشتی بووە و نەتەوەی کورد زۆر بە شانازیەوە زەردەشت پێغەمبەری بە پێغەمبەری خۆی زانیوە و ئاینی زەردەشتی یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگ و زەنگینەکانی بیر و بڕوای کورد و خەڵکانی کوردستان. ئاریاییەکانیش لە پاشداگیرکردنی هێندستان فەرهەنگ و ڕۆشنبیری و شارستانی سیاسی و کۆمەڵەیەکی گەورەیان لە ئێران هێنایە گۆڕێ کە پارسەنگی ئاینگەلێکە. برایەکانیان لە ئێران زەمین بنیاتان ناوە و فەرهەنگ و شارستانیەتەیە کە ئاریاییانی ئێران و کوردستان دایان مەزراند دەگەڵ ئەو فەرهەنگ و شارستانیەی برایانیان لە هیند بناخەیان لێدا جوداوازە. ئاریاییەکانی ئێران و کوردستان سێ نەتەوەی گەورە بوون. بەشی ڕۆژهەڵاتی خوراسان پارتیەکانی پێکهێنا، بەشێکان لە کوردستان و ئازەربایجان مادەکانیان پێکهێنا و بەشی سێیەمان لە فارس پارسیان پێکهێنا. نەتەوە ئاریاییەکان یەک ئاینیان نەبوو. ئاینی ئێرانیە کۆنەکانی پێش زەردەشت مێهر یا میترا پەرستی بوو. میترا چاوی ڕۆژە و چاوەڕێی هەموو چتێکی ڕووی زەوین دەکا و لە هەموو شوێنێ تەشریفی حازرە و هەزاران چاو و هەزاران گوێی هەن. میترا دەرهەق و بەدنیهادان و بەدئەندیشان و چەپەڵ و پەیمانشکێنان زۆر بێبەزە و دەرهەق بە پاگنیهاد و چاک ئەندێشان و ستایشتکاران فرە میهرەبان و بەبەزەییە و میتراپەرستان لە ناز و نعمەتی زۆر بەرخوردارن. میترا دوو فریشتەی هەن، ڕاشن و سەراوشا و هەمیشە گوێ لە مستی میتران و بەرپرسی سزادانن. دەهەمبەری خودا و مەلەکوت واتە ڕووناکی و فەرەهی و تاریکی و چەپەڵی داڕاوەستاون کە لەوێدا دێوەکان فەرمانڕەوان بڕوا بە زمک و دووانەیی لە تایبەتمەندیەکانی ئێرانی نەژادانی دێرینە. خۆ ئەگەر کەمێ بیر لە مەشی و مەشیانە ڕێواز بکەینەوە ئەوە سادەگی و دەهەمان کاتدا قۆڵی بیری ئەو ئاریاییانەمان بەڕوونی بۆ دەردەکەوێ. ئەوان بڕوایان بە ئاکامی پاشمەرگ هەبوو لە بڕوایەدا بوون کە مرۆی بە باوەڕ لەو دنیا پاداشتی دەدرێتێ و لە بەختەوەری هەتا هەتایی بەرخوردار دەبێ.
بەپێی بڕوای زانایان ئێرانی نەژادانی دێرینی پێش حەزرەتی زەرتەشت وێڕای بڕوا بە فرە خودایی بڕوایان بە خودای خودایان یا ئێزەتی ئێزەدانیش هەبووە و دەنێوان هەموو ئەوانەدا بڕوایان بە ئاگنی خودای ئاور و ئیندرا خودای خۆڕسک و شریخە و بروسکە میترا خودای ڕووناکی و ڕۆژ و وارونە یا واژوونە کە ئێستاش لە واژەی ئاوەژووی کوردیدا کە بە مانای سەرنگون دەمەوڕ و دەمە و قەڵپ و بەرەواژدا ماوەتەوە و بە ئەسڵ لە ئەپارونی پەهلەویرا کەوتۆتەوە بە مانای خودای ئاسمانە چونکە ئاسمان وەک دەفرێکی دەمەوڕ و ئاوەژوو دەچێ و هەروەها ئەناهیتە خودای بڕوا و ئیمان هەبووە. ئێرانی نەژادانی سەروبەندی دێرین بەش بە حاڵی ئاور جۆرە ڕێزێکی تایبەتیان بۆ هەبووە. ئاور نیشانە و مەسحەری ئاگنی بوو. ئاور هەڵای سێنان کە لە جیاتی ڕۆحانیانی ئەو سەروبەندە بوون ئەتەربانان یا ئازەربانان یا ئاوروانان هاوکێشی پاسەوانانیان پێدەکوترا. ئێرانی نەژادانی دێرین بڕوایان بە دروشمی پێندارێنیک گۆفتارێنیک کێردارێنیک واتە نیهادی چاک قسەی چاک کردداری چاک هەبووە و زۆر پابەندی ئەم دروشمە بوون و کاریان پێکردووە. لە وڵاتی ئێران زەمیندا زۆر پەیامبەری دیکە بە نێوی زەردەشت پێغەمبەرەوە هاتوون. زەردەشت بە مانای ستارەی زێڕین بوو. دیارەمانەی دیکەشی زۆر هەن. ئەوانە بیر و باوەڕ و ئاینێکی وەکە ئەوەی کە زەردەشتی نامێهێنای هەبووە. وەلی خەڵکانی سەروبەندی هەخامەنشیان ئەم نێوەیان تەنێ بە دوا پەیامبەرداوە. دیارە ئەوەش هەر لە ڕکی مادەکان کە ئاوایان پێیان وا بووە زەردەشتی دیکەش هەبوون. خولاسە بیستویانە بێژن زەردەشت لەوان ڕادەستی پێکردووە. تەنانەت دەمارگیرژی شۆڤینیستی پان ئیرانیزمی وا هەز یەژن زەردەشت خەڵکی کوردستان ورمێن نەبووە و خەڵکی خوراسان بووگە و ساسانیەکان و ئەوروپیەکان و کەنیسەی فڵان بەو دەردەیان بردووە. ئەوجا کوردستانی باشوور ئێلام کە لە لوڕستانەکەی خۆمانە بریتی بوو لە خۆزستان و پشتکۆ زاکرۆس وڵاتی گۆڕ گەبر گۆڕان ئەوانەی نەبوون بە زەردەشتی و چیایەکانی بەختیاری لە ڕۆژاواوە دەگەڵ دیزلا تیر و لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ فارس و لە باکوورەوە دەگەڵ بابلستان و ئەکباتانە هەمەدان و لە باشوورەوە لەگەڵ کەنداوی فارس تاپ و شێر تخوبی وەدەگەڕا. ئێلام بە مانای کوێستان و زۆزان هاتووە کە کوردستانەکەی باشوورە. نەتەوەی ئێلام خێوی شارستانیەتێکی فرەوەشکۆ و دەبدەبە و دەرەخشانی بەر لە 4000 ساڵ بووگە. ئاسەواری فرەی لێوە جێماگە ئاینیان فرەوە ڕۆشنی دیار نییە وەلێ ئەوەی کە کێشەی لەسەر نییە وەکو سۆمەریان کە ئەوانیش هەر وە دوای ڕایی بەهەشتی مامۆستاتەها باقری دۆستم کوردستانی بوون. باوەڕێن وا بووگە کە ئەڕوا لە جێی تارکستانی لێرەوار و جەنگەڵستاندا دەژین و نێوی خوددا ڕەبوونۆیان شوشیناک بووە. ئیلامیەکان بە بۆنەی جێژنان و ڕۆژانی پیرۆزیانەوە پەیکەرە و مجەسەمەی خۆیان لە شاراوگەکانیان وە دەردێنان و ڕێزیان لێدەنان. تا ئەو ڕۆژ برایانی ئێزەدی ئاینانمان مەلەکی تاوز لە جێژنەکانیاندا دەردێن و ڕێزی لێدەگرن. هەروەها تا ئەو ڕۆژ لە کوردەواریدا ژمارەی 7 زۆر بەسەر زارانەوە دەگەڕێ. تەنانەت لە تەورات و قورئانی پیرۆزیشدا کە خوداوەند جیهانی لە 7 ڕۆژاندا ڕۆناوە ئەو 7 بە پیرۆز دەزانرێ. لەکن ئەهلی حەق کاکەی و ئێزەدیانی کوردیش خوددا جیهانی دە 7 ڕۆژاندا گۆڕاندووە. بیر و باوەڕی گۆی زەوی لەسەر شاخی گایەک ڕاوەستاوە لە بیر و باوەڕ بنەڕەتەکانی ئەهلی حەقا. 7 تەوەقەی ئاسمان و 7 تەوەقەی زەوین و 7 مەقام و 7 ستاری گەڕۆک و تا دوایی تا ئێستاش لە کوردەواریدا هەرماون. ستێرشناسی و ڕەمڵ و ئوستورلاب و بەخت و خوێندن و پزیشکی و تا دوایی ئەمان هەموو بەرماوەی مێهرپەرستین لە کوردەواریدا. پلەکانی حوتینەی مێهرپەرستی ئەمانە بوون. یەکەم قەلەڕەشەکە سەر بە ئۆتارید نما و ڕەمزی هەوا و با. دووهەم هاوسەر سەر بە زوهرە ناهید یا ڤینۆس نمای ئاو. سێهەم سەرباز سەر بە مەریخ بەهرام باران مارس نمای خاک. چوارەم شێر سەر بە موشتەری هورمز ژوپیتەر نمای ئاو. پێنجەم پێیک و قاسیدی ڕۆژ سەر بە ئەستێرەی بەیان هیلیۆس. شەشەم پارسا سەر بە مانگ نمای. حوتەم پیری سۆفی و دەروێش سەر بە زوحەل کەیوان ساتون.
ئەمانە تا ئەوڕۆژ بە بڕوای زۆر لە کوردان کاریگەرن و لە دەستنیشانکردنی وەرزی کشت و کاڵ و سەرما و گەرما و باران و بەفربارین و جەخت و ناجەخت و سەبر و ناسەبر لە کار و سەفەر و تا دواییدا حسابیان بۆ دەکرێ. لە لوڕستان شاری خۆڕەماباد جێی مێهرپەرستی بۆ و تاوێستاکەش ئاسەوارێک لە پایین کۆچەرمەک سەفید کوهدا دەخمەیەک هەست چەندین کۆڵەکەی لێ بەجێماون و چواردیوارەکەی هێمان هەر ماگەسەوە. خەڵکی لۆرستان پێیان وایە کە گڵکۆی بابا عەباسی لێیە و فرەجار دیێنی دەکەن و پەرەوە پاتاڵ و ڕێسمانی ڕەنگینی پێوە هەڵداوەسن. ئەم پەرە و ڕێسمان و کشتەک بە قسن و داری شەخصەوە هەڵاواسینە لە سەراسەری کوردستاندا تا نەهاژی هەرباوە. ئەسڵەن واژەی ئابەریان ئاوە بە فارسی و کوردی بە مانای گۆمەز گومەت هاتووە و گەرمابە گەرماوە سەردابە سەردا و میحرابە کە پاشان بووە بە میحرابی مزگەوت هەر لە مەڕاکەوتۆتەوە. لە کوردەواری دێکە قوربانی دەکوژنەوە دەبێت بە ڕێوڕەسمێکی تایبەت بیکوژنەوە. لە پێشدا ستی ئاڵا و واڵای بەملەوە دەکرێ و تەنانەت کڵۆیەک شەکریشی بەدەمەوە دەدرێ و 7 جار بە دەوری ئەو کەسێکە قوربانی بۆ دەکوژێتەوە بۆ بەڵاوە جێڕێ وە دەجاردرێ. ئەدی واژەی باڵاگەردانی باڵا و بەڵاوە جێڕی باڵای لە چرا هاتووە. ئەو جا پاش کەوڵکردن گۆشتی گوریەکە لەسەر چیغێکی خاوێن لەدلەت دەکرێ و دەبەشرێتەوە. نابێ خاوەن قوربانی خۆی لە گۆشتی خۆی بخوا. تا ئەوڕۆژ گاوما گیای هەوما گیایی باڵندە پیرۆز کە لە سەروبەندی میتراپەرستیدا شەرابی پیرۆزیان لێ دروست دەکرد لە کوردستان چەند چڵێکی لە گۆمای ماسی دێخن ماسی پێسەرخۆش دەکەن و بە ئاسانی دەیانگرن. ئەمن بۆ خۆم چەندین زارمەوکارە لە چۆمی ڕۆخانە کردووە و ماسی زۆریشم پێراو کردووە. کاشیەکان کوردی گۆڕان گەبران لۆڕەکانی پشتکۆ بە یۆنانی زاگرۆس کە هەر پشتکۆ دەکاتەوە وەک زاکافکاس واتە پشت قەوقاز لەوە دەچێ. هەروەک مینۆرسکی و مامۆستای ڕەوانشادمان تۆفیق وەهبی بەگ دەفەرمێ پێشهاتنی ئاریاییەکان هەر هەبوون و خێوی پێشینەیەکی شارستانی ترین ڕۆژگاری خۆیان هەبوون. ئەمنەتەوەیە کە هەر دەکاتەوە ئیلامیەکان دەگەڵ بابلیەکاندا تێکەڵ بوون و بەسەریاندا تەواو زاڵ بوون و چەندین سەدە فەرمانڕەوایی ئەو بەشەی کوردستان بوون. کاشی خێوی چەندین خودا بوون. دیاکەنەف زانای ڕووسی بە نامێ دەڵێ نەتەوەی کاشی خێوی چەندین خودا بوون. کاشو خودای هۆز و وینایی کاستیشیان هەر هەبووە. خودایەکی دیکەیان لە باکوور نێوی ئارلەکچێستانی بوو. یەکێکی دیکە نێوی شیبر و شوکامون خودای ژێرزەوین و پارێزگاری ڕەچەڵەکی شاهی بوو. خودایەکی دیکە نێویان هاربە بوو. شیخ و ساخ شوریاش خودای ڕۆژ بوو. بیرروبەڕوای نەتەوەی کوردی فرەکە و نارایی ڕەسەنی لۆڕ و کەلوور لە لۆڕستان و کەلە ڕستان ئاشکرا نمایە. کەلوور کەلە ئەهورا گەورە ئەهورامەزدا وەک کەلگامێش واتە ئەو جان لەبەرەی کە بۆ خۆی کەڵەکە و سەری مێشن. میش مێر مەڕ مێیە کە بەرابەرەکەی نیەر نێر نەر نێ. دیارە هەر نێیەکەی زەوی بە بڕشت هێنا. کاشیەکان هونەری خۆیان لە زۆر چتاندا ڕنگ پێداوەتەوە. ئاسەوارەکان بە ڕۆشنی شایەتی ئەوە دەدەن کە ئەمنەتەوەیە تا بێژی بە ئاینەوە پابند بوون و زۆریان بیر لە ئەکامی پاشمردن کردوتەوە. بەش بە حاڵی بیر و باوەڕی سۆمەر و ئەکات وەک سەرچاوەیەک بۆ بیری کوردەواری هەر ئەوەندەیە کە ئاکەمی پاشمەرگان لەکن زۆر ڕوون نەبووە. بڕوایان وابووە مردوو دەبرسێتی و تینوێتیدا گوزەران دەکەن. جا لەبەر هەندێ بۆ پارێزگاری خۆ و ماڵ و منداڵیان زۆر دوعا و نزایان کردووە و هەمیشە هەر خەریکی قوربانی کوشتنەوە بوون و ئەمەش لە کوردەواری ئەوڕۆدا فرە لە باوەس. هەرچی ماگەکانن کە نەتەوەیەکی ئاریایی نەژادن لە کوردستان و ئازەربایجان هێوریون. ڕەنگە زۆر چت لە مەڕمادەکان دەردەست نەکرابن. هیرۆدیت دەڵێ مۆغەکان لە گرۆیەکی شەشگانە پێکات بوون. وەلێ ئاینیان چ بوو؟ دیار نییە. کەچی ئەوەی زۆر ئاشکرایە ئەوانیش هەر کۆنتر باوەڕیان بە زەروانیەت پێش میسرائیەت هەبووە و پاشان ئاینی ئاهورامەزدایان پەسەند کردووە. هیرۆدەت دیسان دەڵێ وەک بیستویە کە مادەکان هۆرمزپەرست بوون کە هەر دەکاتەوە ئاهورامەزداپەرستی. هەروە دەڵێ ئەو هۆرمزپەرستیە مۆغەکان دەگەڵ جادوگەری و پرۆپوسیاندا هەرەمە کرد. جادوگەری و سحر هەمیشە کاری خودایە شەڕکارەکان بووە. چونکە بە فەند و فێڵ و گزی و فزی کار لە خۆڕستکردن بووە. ڕێگەی ناتەبیئی و خواروخێت و چەشم بەستەی گرتووە. هەر بۆیەش ئیسلامەتی نەیلێ کردووە. زەردەشت کە بۆ خۆی لە هۆزی مات بووە ویستویەتی ئەو ئاینە چاکاتەوە وەلێ مۆغەکان نەیان هێشت. لەبەر هەندێ زەردەشت تۆرە و گۆیا لە خۆراسان گیرسایەوە.
ئەوی پێویستە بگوترێ فرەڕەی دەستێکە کورد سەرۆکاری نەژادی لەگەڵ مادەکان بوو بێ و ڕەنگە هەر لە بەرخاتری خاتردارن زۆری لێوە نەکۆڵدرا بێ. ئەمن پێم واسە کەنەتەوەی ماد لە پێشدا عەسب پەرست بوون و زۆریان حەز لە ڕەوەندایەتی و کۆچەری کردووە. ئەمەش تا 60-70 ساڵێک لەمەوبەر لە ناو هۆزی گەورەی جاف و بەڵباس و مەنگوڕ و تا دواییدا زۆر ئاشکرا بووە. هۆزی جاف هەمیشە خۆی بە خێوی سەرانسەری کوردستان دەزانێ و ملی بۆ هیچ پاشا و شایەک نەدەدا و هەمیشە لە جێرمە و کێشمەی گەرمیان و شێستاندا دەگەڵ ئێران و عوسمانیدا لە شەڕ و هەرادا بوون و تەنانەت حەزیان لە چارەی گۆڕان نەدەکرد چونکە ڕەوەند نەبوون. بەداخەوە ئێرە ئەوەندەی بەبەرەوە نییە زێتری درێژدا دڕی لەسەر بکەم. باش بە حاڵی هەخامنشیان کە لە سەردار و پەردووی مادەکان دەوڵەتی خۆیان بە سەرکردایەتی کوروشی مەزن بە قسەی هیرۆدیت کوڕی ئەستیاک ئەژدەهاکەوە دەردەکەی ڕۆم و ڕۆمەلۆس و ئێدیبی بەسەر هاتووە و هەر ئەو ئەژدەهاکی کە بابی خۆیەتی کوشتووە ڕۆناوە لەمەڕ ئاین و بیر و باوەڕیانەوە. ئەوانیش هەر زەردەشتی یاستێکی مینانێوی بوون، باوەڕیان بە 4 سریشت و ئاهورامەزدا هەبووە و مردویان نەشتووە و گۆڕستان و ئارامگەی تایبەتیان بۆ پادشاکانیان هەبوو. وا بە دیار دەکەوێت کە لەو سەروبەندەدا ئازادی ئاینی دەپەرەسەندندا بووە. کۆرۆشتووەکانی پاش وێرانکردنی ئۆرشەلیم پاراستووە و زۆریانی لە کوردستان لە ناوچەی کارداکا یاخود قەرداغ و شوێنانی دیکە هەواربەند کردوون و بیر و باوەڕی جوهودان زۆر کەوتونە ناو کوردەواریەوە. هەرسی سەروبەندی ساسانیانە بەڕاستی زۆر حەرەمە و تێکەڵ و پێکەڵە. هۆیەکەشی ئەوەیە کە چەندین ئاین و بیر و باوەڕ لەو سەردەمەدا لەباو بوون. ئاینی زەردەشت ئاینی ڕەسمی دەوڵەت بوو، ئاینی زەروان و کیومەرس و فتیش کە پێشتریش باسم کرد لەم سەروبەندەدا هەبوون. خولاسا ئەم ئاینانی پایین لەو سەردەمەدا هەبوون: یەکەم موسەویەت، دووهەم مانەویەت، سێهەم مەزدەکیەت و چوارەم بوداییەت. لەم سەروبەندەدا بە زۆر خەڵک بە زەردەشتی کردن بە جارێتە شەنەی کرد بوو. هەر ئەمەش یەکێ بوو لە هۆیەکانی ڕووخانی دەوڵەتی ساسانی. سەرەڕای سیستمی نەگریسی چینایەتی کورد لەو سەروبەندەدا هێشتا زیاتر لە حاڵی ژیانی ڕەوەندایەتی و ئاژەڵوانیدا دەژیان کە عەرەبی موسڵمان هێرشیان هێنایە سەر مەدائین. کوردان بەرگریان لە یەزدگوردی سێیەم نەکرد و هەرزوو بە پیری و پێشوازی ئیسلامەوە چوون و تەنانەت ئەوڕۆکەش دەور و زەمان هەردەڵی بەو تەرزە دەگوزەرێ. کوردەکە مەگەر هەر چاوەڕوانی ئەوە بێ سابەشک و دەرفەتێکی لە جەنگەی ئاژاوە و مەرخێشی نێوان عەرەب و ئەجەم و تورکدا بۆ ڕێکەوێ و خودموختاریەک ئەلجیبل ئەمنێک لە ڕاخوا پارێزەرانێکی لۆ دەسەبەر کرێ. لە کوردەواریدا ئاسەواری ئاینی جوهود و فەلە و مانی و مەزدەکی و بودایی زۆر نمایانن. سۆفیەتی و تەسەووف و دەروێشی لە بودایەت و ئیمامی عەلی ئەستەغفرەڵڵا گۆیا کوڕی خودایەی ئەهلی حەق لە مەسیحیەت و حەز بە نەخشوونیگار و شعر و ئەدەبیات و جوانی لە مانەویەت و عاشقە ئیشتیراکیەت و کۆمۆنیزم هەردەڵی لە مەزدەکیەت و زۆر بەتەنگ داک و خاڵوانەوە هاتن لە یەهودیەتەوە بە دووری نازانم کەوت بنەوە. کورد پاش لە ئاینی ئیسلام پێشوازکردنی دەستی بە نوێشکردن کرد کە چتێکی نامۆ و نائاشنا بە ئاینی زەردەشتی نەبوو. مەلیک الشوعەرا بەهار دەڵێ زۆربەی یادا بۆ ڕسوم و ژمارەی نوێژەکان و کاتەکانی نوێژ لە سەروبەندی زەردەشتیشدا هەبوون. ڕۆژوگرتن هەبووە، حەجکردن بە مانای چوونە سەر نەزرگە و ئارامگەی پیران و پیاوچاکان هەبووە. زەکات و سەرفیترە و خێرکردن و بەزەیی بە مرۆی بێدەسەڵاتدار هاتنەوە و ڕێز و حورمەت لە ئافرەتگرتن و خۆشەویستی منداڵ و حەز لە کارکردن و ڕانزدان و کشت و کاڵکردن و وڵات ئاوەدانکردنەوە لە کوردەواری سەروبەندی پێش ئیسلامدا هەر هەبوون. وەلی ئەمە مانای وانییە کە ئیسلام توانی بێتی هەرچی بیر و باوەڕی کۆنی کورد هەز لە بنی چەڕای هەڵتەکاند بن و لە بەریەکی هەڵوەشاند بن و لە ناوی بردبن. ئەدیەگەروانە بێ کو لە پاش چەند ساڵێک موسڵمان بوون سەدان بیر و باوەڕی سەیر و سەمەرە و ئۆلو و مەزەبی جۆرا و جۆر لە سەرانسەری کوردستاندا هاتوونە ئاراوە. دیارە ئەو مەسەب و ئۆلە کەونارایانەی پێش ئاینی ئیسلامی پیرۆز لە ئەکامی بەجێنەگەیاندنی جەوهەری ئیسلامدا سەر لە نوێ بە جلو بەرگ و بەزەک و دۆزەکی جۆرا و جۆرەوە هاتوونەتە سەرخوان و ئەوانە بەپێی کتابی بەیان و الئەدیان لێوە کوڵان تێکۆشاون ژمارەی ئەم دەستە و گرۆیانە بە 73 یا 72 دەستە بگێنن
تا دەگەڵ ئەو فەرمایشتەی وە پاڵ پەیامبەر درراوە پراوپەر ڕێککەوێ. سەیرەوەیە کە هێندێ دەستە جات ژمارەی دەستە و گرۆیانەی شیعیان بە 155 دەستە و گرۆگەیاندووە، بەڵام ئەوەی کە کێشەی لەسەر نەماوە ئەمانە دەکرێن بە 4 دەستەی سەرەکیەوە: یەکەم زەیدیە، دووهەم کەیسانیە، سێهەم تۆندڕۆیان غولات، چوارەم 12 ئیمامی. لەم دەستانە گرۆیەکی زۆر و زەوەندە کەوتونەتەوە. بەپێی کتێبی بەیانولئەدیان ئەمانە بەم زۆرەی پایینن: 1 پەیڕەوانی فەرمودەکانی پێغەمبەر 5 دەستن، 2 خاوەنی عەقڵ و بیرڕا 1 دەستە، 3 مۆعتەزیلە 7 دەستە، 4 دەستەی یەکەمی شیعە 5 گرۆ، 5 دەستەی دووەمی شیعە 5 گرۆ، 6 دەستەی سێمی شیعە 1 گرۆ، 7 دەستەی غالیە 8 گرۆ، 8 دەستەی چوارەمی شیعە 2 گرۆ، 9 دەستەی پێنجەمی شیعە 1 گرۆ، 10 خەوراییز 15 گرۆ، 11 موجەبیرە 6 گرۆ، 12 مشەبیهە 10 گرۆ، 13 سۆفیەتی 1 گرۆ و 14 مڕەحیبە 6 گرۆ. بەپێی کتێبی ئیلەلی زوهوری فەرەق و مەزاهیبی ئیسلامی ئەمانە 15 دەستن. هەرچی دیکە هەن لەمانە کەوتونەتەوە. شێخی تووسی بە 33 دەستەیان لە قەڵام دەدا و دەبن بە 2 بەشی سەرەکیەوە: یەکەم ئەننەواسیب، دووهەم ئەڕەوافز. مەبەست لە ڕافزی ئەو 18 کەسان کە لە کۆبوونەوەی سەقیفەدا ئیمامەتی ئەبوبەکریان ڕافز کردەوە و گوتیان ئیمامەتی موسڵمانان مافی بێچەند و چۆنی حەزرەتی عەلیە و بەس و لایەن وایە کە بە خەلیفەبوونی ئەبوبەکر لەسەر پایی ئەهونە شەرین ئەمرە الواقع سەر و بەرنراوە. بەڵام بەلای ئەهلی سوننەت و جەماعەتەوە کارەکە بە شورا سەر و بەرنراوە و هیچ خەوشێکی بەسەرەوە نییە. ڕافزیەکان دەڵێن حەزرەتی ئەبوبەکر تەنها بەوەندەی کە پاش وەفاتی پێغەمبەر پێشنوێژی موسڵمانانی فەرمووە نابێ ببێ بە خەلیفە، چونکە گۆیا پێشنوێژی دستێکە و پێشەوایی هەموو موسڵمانان دستێکی دیکەیە. بەپێی ئەم بیر و باوەڕە بێ ئوسولی حوکمڕانی نە لەسەر کاغەز و نە بە وەسیەت ڕوون نەکراوەتەوە، تەنها ئەوە نەبێ کە پێغەمبەر فەرموویەتی ئەوە قورئانم لە بۆ بەجێهێشتن، ئەوە دەستوری دنیا و قیامەتتانە. جەبەڕاستی قورئانیش و فەرمودەکانی پێغەمبەریش هەردووک بوون بە سەرچاوەی یاسا و ڕێسای دەوڵەتی ئیسلامەتی و ئەوە بوو قیاسیش و ئیجماعیشی هاتنە پاڵ و بەپێی مەسەبی ئەهلی سوننەت و جەماعەت ئەم 4 سەرچاوە گرنگانە تا ئێستاش لە موعامەلات و ئیباداتدا کاریان پێدەکرێ. بەڵام بەلای برایانی شیعەی 12 ئیمامیەوە کار بە ئیجتیهاد دەکرێ. مەبەست لە ئیجتیهاد واتە تاکە سەرچاوەیەکی باوەڕ پێکراو کە شەخصی مستەهیدە. هەرسی ئیجماعە واتە هیچ فتوایەک بە تاکە کەسی ناکرێ، بەڵکو دەبێ بە شوڕا بە ئەهلی ئیجماع لە مەلاو زانایانی ئەهلی خیبرە کارەکە شەرعیەتی بدرێتێ. خولاسە لەکن ئەهلی سوننەت ئەهلیەتی ئیجتیهاد پاش پێغەمبەر و 4 یارانی وجودی نەماوە. ئێمە تابعینین. دیارە لێرەدا مەسەلەی عەقڵ یان نەقڵ کە هەیان پەترکاری پێدەکرێ، ئەوە لە مەزهەبە سونیەکاندا بەڕوونی ئاشکرایە. ئیمامی ئەعزەم دوای قورئان و حەدیث و ئیجماع پتر بەلای عەقڵ و قیاس و ئیستیحساندا دەلەنگێ. ئیمامی شافعی زیاتر پابەندی زاهری دەقا. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل پاش قورئان لە هەمووان زیاتر بە فەرمودەکانی پێغەمبەرەوە پابەندە. ئیمامی مالک مەزەبەکەی نەختێ فراوانترا. تەنانەت ئەلمەساڵح المورسەلە شی کردوتەوە بە سەرچاوەی یاسا و ڕێسادانان. ئیمامی ئەعزەم لە زیندانی مەنسووردا مرد. بۆ خۆی لە شاری کوفە لەدایک بوو. نوعمان یا لوقمان ثابت کوڕی زووتی بوو، بابی خەڵکی شاری کابل یا تیرمز بوو. بە خزمەت ئیمامی عەلی کەیشتووە و زۆری دوعای خێر بۆ کوڕەکانی کردووە. ئیمام ئەحمەد کوڕی حەنبەل لە دژیەوە بوو کە وەک مۆعتەزیلە دەیانگوت بەڵێ قورئان مەخلووقە. مەئموونی ئەباسی دەگەڵ ڕای مۆعتەزیلەکاندا بوو. دە زیندانی هاویشت مۆعتەسیم داوای لێ کرد کە ڕای خۆی پەژیوان بێتەوە. بێهودە بوو. ئاخریەکەی فەرمانیدا دارکاری بکەن. هێندەیان لێدا 4 جار بورایەوە. هەردەیگوت نەخێر قورئان کەلامی خودایە و مەخلووق نییە. پاشان بەنووکە شیر لەشیان کون کرد، هەستی بە ئازار نەدەکرد. لە 231 کۆچیدا ئەم دنیای پڕ لە ئەحمەق و دیکتاتۆر و لە خوددا نەترسانی بەجێهێشت. هەرچی ئیمامی شافعیە بە ناسوڕ الحەدیث و مجەدیدە القەرن الثالث نامیە. ناوی محەممەد کوڕی ئیدریس کوڕی ئەباس کوڕی عوسمان کوڕی شافع کوڕی سائیب کوڕی عوبەید کوڕی عەبد یەزید کوڕی هاشم کوڕی عەبدولموتەلیبە و بە ئەبوو عەبدوڵڵا نامیە. خاقانی دەڵێ ئەڤەل شەب بوو هەنیفە دەرگذاشت شافعی آخر شب از مادر زاد.
ئیمامی شافعی 113 کتێبی لە فیقه و تەفسیر و ئوسول و ئەدەبیاتدا نووسیوە. فتیان ناوێ لە یارانی مالێکی کوڕی ئەنەس لەگەڵیدا کەوتە گفتوگۆ و دەمەتەقەی زانستەوە ئیمامی شافعی بەزاندی کابراجنێوێکی زۆری دایێ. والی میسر کە بەم سەربوورەکەی زانی فەرمانیدا فتیان دارکاری بکەن، بەڵام دەستێک لە چەخۆکێشانی هاوڕێیانی فتیان چوونە نێو کۆڕی دەرزگوتنەوەی ئیمامی شافعیەوە تێر و پڕیان لێدا. هەموو لەشیان شکان تا گەیشتە ماڵەوە لە تاوان ڕۆحی پاکی بۆ ئاسمان فڕی و ئەویش ئەم دنیایی بۆ چەقۆکێش و پیاوکوژ لە خودا نەترسان بەجێهێشت. بەش بە حاڵی سنەت و جەماعەت وەک خاوەنی دەبستان و المەزاهب دەڵێ دەچت لە مەسابی ئەهلی سنەت و جەماعەتدا بە سنەت یاخود واجب دەزانرێ. یەکەم بە خاوەن فەزل و ئەردەوزانینی ئەبوو بەکر و عومەر، دووهەم خۆشویستنی هەردوو زاوای پێغەمبەر عوسمان و عەلی، سێهەم ڕێز لە هەردوو ڕووگە بەیت المقەدەس و مەککە گرتن، چوارەم پاشدەستنوێ شوشتن پێڵاو مەسحکردن، پێنجەم خۆ لە شایەتی و قەزاوەتی ئەم دوو ستە پاراستن، نەڵەی فلانە کەس بەڕاستی بەهشتیە یان دۆزەخیە. شەشەم نوێژ لە دوی دوو بەرنوێژ نەکردن، واتە یەکێکیان ساڵح و ئەوی دیان فاسق. حوتەم باوەڕ بەوە کە وتار و ڕەفتاری چاک و خراپی مرۆ لە خوداوەندەوەیە. هەشتەم نوێژ لەسەر تەرمی بێگوناه و گوناهکار. نۆهەم نوێژکردن و زەکاتدان. دەهەم جۆرایەڵی سوڵتان و پێشەوە سۆردار چدادوەر و عادڵ. دەستەکانی شیعە. یەکەم شیعە بەو کەسانە گوتراوە کە پاش شەهید بوونی ئیمامی عەلی حەزرەتی عەلیان لە هەموو موسڵمانان لە بەرتر زانیوە و بەیعەتیان پێکردووە و بە وەفاداری ماونەوە و پاشوی بەیعەتیان بە ئیمام حەسەن و پاشوی بە ئیمام حوسێن شەهید کردووە. پاش شەهید بوونی ئیمام حوسێن شیعە بەڕوایان هاتە سەراوە کە ئیمامەت دەبێت لە نێوان کوڕانی ئەو دوو ئیمامەدا بەڕاویشکردن بێ و دەبێت بۆ ئەم مافە شۆڕش بکەن و چێ شۆڕشی کرد ئەوەیان شایستەی ئیمامەتە. بەم دەستە زەیدیە دەگوترێ. جا لەم دەستەیە چەندین گرۆ کەوتنەوە بە پێی کتابی بەیان الئەدیان 5 دەستان، نامێترینیان جارودیەیە. ئەم دەستەیە لەم باوەڕەدا بوون کە پێغەمبەر بە وەسف نەک بە ڕەسم بە خەلیفە هەڵبژێردراوە و لەبەروەی موسڵمان بەیعەتی یەکێکی دیکەیان کرد تووشی گومڕایی و کوفر بوون. ئەم دەستەیە پاش ئیمامەتی زەید کوڕی عەلی کوڕی حوسێن گوتیان ئیمامەت ئی محەممەد کوڕی حەسەن کوڕی حوسێنە، تەنانەت هێندێکیان لەو بڕوایەدا بوون کە نەمردووە و زیندوو دەبێتەوە. شیعەی 12 ئیمامی دامەزرێنەری ئەم دەستەیە کە ئەبولجارود سەرحوب شەیتانە بە مەلعون دەزانێ. هێندێک گوتیان نەخێر ئیمامەت ئی محەممەد کوڕی حەنەفیەوە و نەمرە و نامرێ و لەبەر وەی کە نەمردووە ئیمامەت ئی کەس نییە. بەمانە کەیسانیە گوتراوە. هێندێ لایەنەوە بوو کە چێوی ڕەزوە نێوان مەککە و مەدینە لە چاوون بووە. دەستەی کەڕوبیە لەم دەستەی کەیسانیە جودا بوونەوە و یارانی ئەبوو بەکرە کوێرن و لایەن وا بووە کوڕی حەنەفیە زیندووە و چاوەنۆڕی سەرهەڵدانی دەکەن. دەستەی حەربیە لە پەیڕەوانی عەبدوڵای کوڕی ئەمری کیندی بوو کە باوەڕێن بە دۆناودۆن یاخود تەناسوخ هەبووە. دەیانگوت ڕۆحی خوداوەند چۆتە لەشی پەیامبەرەوە و ڕۆحی ئەو چۆتە لەشی ئیمامی عەلی، تا دەگاتە فەرزەندی ئەبوو هاشم و لە ئەبوو هاشمەوە بۆ لەشی عەبدوڵای کوڕی حەرب. هەرچی دەستەی حارثیەیە ئەوە یارانی عەبدوڵای کوڕی حارثی مەتاعینن و بڕوایان بە ئیمامەتی عەبدوڵای کوڕی محەممەد حەنەفیە و عەبدوڵای موعاویە کوڕی عەبدوڵا کوڕی جەعفەر کوڕی ئەبوو تالیب هەیە. دەستەی هاشمیە گرۆیەک لە کەیسانیەن و لە یارانی ئەبوو هاشمین. دەستەی بەیانیە لە یارانی بەیانی کوڕی سەمعانی مەهدین. ئەمانە لەو بڕوایەدا بوون کە ئەبوو هاشم بەیانی لەلایەن خوداوەندەوە بە ناوی پەیامبەرەوە ناردووە و ئایەتی هاذا بەیان الناسی بەشایەتی ئەم لافە دەهێنایەوە. ئەم دەستەیە وەک لێیان دەجێڕنەوە باوەڕیان لە قیامەتدا بە خودا دیتن هەبووە، گۆیا بەیان پاش مەرگی ئەبوو هاشم داوای پێغەمبەرایەتی کردووە. دەستەی ڕەزامیە پەیڕەوانی پیاوێ بوون، نێوی ڕەزام بووە و لە دەستەی کەیسانیە جیابۆتەوە. ئەم دەستەیە باوەڕێن بە ویسایەت و دۆناودۆن هەست، باوەڕێن وایە ڕۆحی خوددا چۆتە لەشی ئەبوو موسلیمەوە و دەناکو بەسەر کوڕانی ئومەییدا زاڵ بووە. ئەبوو موسلم بە قسەی ئەبوو دوولامە کوردە و لە دێرە شعرێکدا بە ئەبە ئۆکل کوردی نێوهێنراوە.
ئەمە بەدوور نازانم چونکە هەروەک شەهرستانی دەڵێ ئەم دەستەیە باوەڕیان بە نەمری ئەبوو موسلیمی کورد هەبووە و بە پەیڕەوانی بابەکی خۆڕەم دێنن. زانیوە عەبدوڵڵا بابەکی کورد وەرزێری جاوێدان بوو. لە ئەردەوێڵ لە دژی حکوومەتی مەعمون سەری هەڵدا، ئەوەی ئەو بەوی کرد با بەدەواری شڕی نەکرد. بەڵام بەداخەوە بەدەستی خەیزەر حەیدەر کوڕی کاوس ئەفشین تورکی مەلهۆڕی بە نامەردانەترین شێوە کوژرا، بەڵام تا لە توپەتیان کرد هەر جنێی بە مۆتەسیمدا. دەستەی ڕاوەندیە ئەمانە پەیڕەوانی محەممەد کوڕی عەلی کوڕی عەباس بوون و بە ناوی شیعەی بەرەی هەباس یا ڕاوەندانن، ڕاوەندیە نامێن. هێندێکیان مەنسووری عەباسی دووەمیان بە خودا دەزانێ و بڕوایان بە دۆناودۆن هەیە. مەنسوور زۆری لێل لە زیندان هاویشتن، بۆ هاوڕێیانی خۆ لە زیندان ڕزگارکردن فێڵێکیان دیتەوە. تابوتێکیان وە سەرشانی خۆدانا و کاوێ لە زیندان نزی کەوتنەوە، دەور و دەواازەیان شکاند و یارانی خۆیانیان وە دەرنان. هێندەی نەما مەنسووری تێدا بچێ ئەمن پێم وایە ئەم دەستەیە ڕاوەندیەیە وێڕایوەش کە زۆری لەسەر گوتراوە بە بنەچەکە کورد بوون و خەڵکی کۆنە شارۆکەی لای مۆسڵ بوون کە گۆیا ڕاوەندی کوڕی ئەکبەر کوڕی بیوراسک ئەژدەهاک زوحاکی ڕۆی ناوە. ناوەکە لە ڕاوەندە کۆچەرەوە ڕاوەندەوە کەوتۆتەوە. دز واتە قەڵا، دژ دزدار، قەڵاسی کە ئارەب دوایان وڕێ هاتوون لایەنەوە بووە ناوەکەی دز دژە. هەر یەکسەر ئای بۆ ناوگۆڕینی وڵاتی خەڵک چەند خێران گوتویانە قەلعا دزە. ڕەنگە بپرسی ئەرێم کابرایە بۆچی بەم ئۆل و مەزەبانەوە سەری خۆی ئێشاندووە. کورد لەم بە زمانەی چی؟ لە وەڵامدا دەڵێم کەسی بابە. باسەکەمان باسی سەرچاوەکانی بیر و باوەڕی کوردەواریە، لەبەرەوەی کورد لە هەموو نەتەوەکانی دەوروبەری خۆی سەرەتایی تر بووە. دەبینی هەمیشە کاڵا بەقەت باڵا هەر خەریکی بیر و باوەڕی سەرەتاییانەتر بووە. واتە نەیتوانیوە خۆی لە ڕێگ و ڕیشەی زۆر کەونارای و ئەول و ئاینە ئەڕواحیەکان لە فتیشیەت لە ئانیمیزم تا دوایی ڕزگار بکە. تا ئێستاش بەک و سێبەری لە دوێتی و لێ جودا نابێتەوە. ئەوڕۆ لە کورد و ئیوەک و کورد زێتر کێ باوەڕی بە دۆناودۆن ماوە؟ کێ باوەڕی بە خۆر جیران بە مانگ جیران بەدەست دێوەزمە ماوە و تەنەکەی بۆ لێ دەدا؟ چێ بڕوای بەوە ماوە گۆی زەوین لەسەر شاخی گایەک وەستاوە؟ کورد لە هەزاردا چەند کەسی دەزانێ باران چۆن دەبارێ، بوومە لەرزە بۆ ڕوودەدا، چوار وەرزی ساڵ چۆن ڕوودەدا، شەو و ڕۆژ چۆن دێن و دەڕۆن، هەزاران چۆن و چۆنی کوڕی چۆنی دیکە چۆن دەبن بە خزمی خەزوری سەپانی شێخی. لە کوردی هێشتا ئاوازی ڕەوەند و وەکو ئێوی بەولاوە کێ بڕوای بە خودابوونی مرۆ هەیە؟ باوەڕ بە خودابوونی مەهدی، بە خودابوونی ئەبوو موسلم، بە خودابوونی ئیمامی عەلی لە مشکی ئیوەک و کورددا مەگەر مابێ. تەنانەت خۆ بەڕابردووەوە شەتەکدان هەرچەند بۆ نەتەوەی کورد ئەوڕۆ پێویستیش بێ، دیسان یادکردنەوەی بەشێکی زگماگی فتیشیەت و ئانیمیزم و تۆتەمیزمە کە لە مێژووی مرۆ جودا ناکرێتەوە. ئەوڕۆ لە ئەوروپاش یادی سەروبەندە هەرە کۆنەکانی مرۆ دەکرێتەوە، بەڵام نەک بە بڕوا پێکردنیانەوە و دەژێر کاریگەریاندا ژیان بەسەر بردن، بەڵکو تەنێ بۆ ڕابواردن و بیرەوەری بۆ بیرەوەری کە دەڵێن دەبێت کە لە پورەکەمان کۆکەینەوە، نابێت لەبەرەوە بێکە بیپەرستین، نابێت لەبەرەوە بێکە ئەو کەلە پورە لە هەموو تستێکی نوێبا و بە چاوتر لە قەڵەم دەین، نابێ بەناوی ڕسەنایەتی پاراستنەوە بێوەی بە خۆمان بزانین تووشی سەلەفیەت ببین. ناژبێ لە بەرچاوی کاڵی مۆدێرنیزمی ئازم نەکرا و لەسەر مۆئیدە قورس و لە شانگران شەقل لە کەلەپوریش هەڵبدەین و بەجارێ فتیکەین. کەلەپور باپڕۆ و پوچ و هەرزەوە ئەفسانە و بڕێنەش بێ، زێوەری و ئارایشتی هوەری نەتەوەیە، بازەک و دۆزەکی کوردایەتیە، ئارایشت و سوورا و سپیاوی ڕوخساری ئەدەبیاتی کوردەواریە. بە کورتی و کرمانجی نابێ وەک دەڵێن خۆمان لە هەردوو دینەکە بکەین. ابن ڕاوەندی ئەحمەد کوڕی یەحیا کوڕی ئیسحاق ئەبولحەسەن بە ابن ڕاوەندن نامێ لە زانایانی زەبەردەست کەلام بوو. بە گوتەی مەسعودی 114 بەرگ کتێبی هەبووە. ئەمن لەسەرەوە سوورم کە لەبەرەوەی کورد لە هەموو نەتەوەکانی بەرشاڵاوی عەرەب کەوتە وستەمدیدەتر بووە، لە هەموو نەتەوەکان ناڕازیتر بووە و لە هەر لایەک شنەیەک ناڕازی و ئازادی هەڵی کرد بێ پێی شنیوەتەو بووە بە کەوڵی سووری پێشلەشکرێ و پێشەنگایەتی خۆی نواندووە. کوردی لە فەرمانڕەوای بەناوی موسڵمانیەتەوە حکمڕان زۆر تووڕە و دردۆنگ
دا هەموو شەڕێکی دژی دەسەڵاتی عەرەب و ئەزەم و تورک و تا دواییدا بە درێژایی مێژوو ئەگەر پێشەنگ نەبوو بێ هاوبەشێکی بەکار بووە بڕۆ لە کونوکەلێنی مێژووی شۆشەکانی سەروبەندی کوڕانی هەباس بگەڕێ هەر کوردە و لە دوژمن ڕادەسێ و لە نەیاران هەڵدەکا ئەوڕۆ لە کوردەواری بەولاوە لە ناو نەتەوەکانی دەرودرا و سێدا کێ هەنەتەوە بڕوای بە دۆنا و دۆن ماوە کێ هە بڕوای بە مەلەک تاوس ماوە ئەم بیر و باوەڕانە هەریەکە شەقڵ و مۆرکی سیاسیانی خۆی پێوەیە و ئایدیۆلۆژیەکی لە پشت کێ هەپەردەخۆ لە دوژمنی داگیرکەر قوتارکردنی بەڕاشکاوی پێوە دیارە. دەستەکانی زەیدیە یەکەم جارودیە، دووهەم یاقوبیە، سلەیمانیە، ساڵحیە، بەتریە، قاسمیە، حەسەنیە، زوکەیریە، خەشەبیە، ئەبرەقیە، ئیدریسیە، خەلەفیە، سەباحیە و ئێجلیە. دەستەکانی ئیسماعیلیە خەتابیە، مبارەکیە، سەمتیە، ناسریە، سەباحیە، مستەعلەویە و ئاخانیە. دەستەکانی خەواریج یەکەم مەحکەمە یەکەم، دووهەم ئەزاریقا، نەجەدات، ئازریە، سۆفریە، ئەجاریدە، ئیبازیە، سەعالیبیە، شوعەیبیە، مەیمونیە، خەلێفیە، مەعلومیە، سەڵتیە، محەمیزە، مەعبەدیە، ئەخنەسیە، شەیبانیە، ڕەشیدیە، کرامیە، زیادیە، حەفسیە، یەزیدیە، حارسیە و بەیهەسیە و شەمراخیە. ئەهلی کەلام مۆعتەزیلە. پێنج ئەسڵەکان واتە یەکەم یەکایەتی خوداوەند لە زات و سیفاتی ئافەریدەگار و کردارەکانیدا، دووهەم خوداوەند دادوەر و حەزی لە زوڵم و فەساد نییە، سێهەم بەڵێن بە پاداشتی چاکە و گەفە لە خراپکار و باسەزادانی بێبەزا، چوارەم مەنزڵی نێوان دوو مەنزڵان گوناهکاری گوناهی گەورە نە ئیماندار و نەدووڕوە، پێنجەم فەرمان بە چاکە و نە لە خراپە. فێرگەی کەلامی یەکەم ئەشعەریەت ئیلاهیات، خدا هەیە، یەکتایە، قەدیمە، جەوهەر نییە، جیسم نییە، عەرز نییە، جیهەت و مەکانی نییە، لەوانەیە بدیترێ، باقی و ئەبەدیە. بێ سیفاتی خوداوەند سەر لەبەری و سیفاتانەی لە قورئانی پیرۆزدا بۆ گوتران ئاینی و کەلامی قەدیمە، علمی ئەزەلی و ئەبەدیە. جیم کردارەکانی خواوەند، خوداوەند جیهانی ئافەرینی هەموو کردارەکانی بەندەکانی خۆیەتی، بەندە کرداری ئی خۆی نییە، هەرچیەکی بکە بەخوای شتیوی نییە، خدا ئیرادەی لەسەری نەبێ ناکرێن، گۆڕاندن و داهێنانی خدا لە ڕووی بەخششەوەیە، بەلای خداوە هیچ بە زۆر بەسەر بەندەدا ناسەپێندرێ و هیچ ستێ لەسەر خوداوەند واجب نییە. فێرگەی کەلامی ماتۆردیە، بیرروبەڕوای ماتوردیە یەکەم جوانی و تزێوی جستهایەکن بە عەقڵ لێک درێنەوە، دووهەم خوداوەند هەرگیز ئەرەگ بە زۆر بە ملی بەندەی خۆیدا ناسەپێنێ، سێهەم مرۆ لە گفتار و کرداری خۆیدا ئازاد و سەربەستە، بەڵام لەکن ئەشعەریە سەربەستی تەواوی نییە، چوارەم کردارەکانی خوداوەند لە پێناوی بەرژەوەندەکانی مرۆدایە، پێنجەم بڕوا و ئیمان زیاد و کەم ناکە، شەشەم پەشیمان بوونەوە و تۆبە لە کاری خراپ هەمیشە قبوڵ دەکرێ، ئەمە ددان بە گوناهی خودانانی مەسیحیمان لە کرد کەشیشێک بەبیردێنێتەوە. حوتەم خوداوەند مەحاڵە زاڵم بێ، ئەم ئەسڵە هەر بە تەواوەتی بە پێچەوانەی ئەشعەریەوەیە. دەستەکانی ئەوانەی خوداوەند بە چستی بەرزەستەی مادی بیر لێ دەکەنەوە و بە چستی مادی دەشوبهێنن، یەکەم هەشامیە، دووهەم موغریە، سێهەم یونسیە، چوارەم نوعمانیە و پێنجەم مونهالیە و تەمیمیە. دەستەکانی کەلامی دو ناودۆن و حلول، غولات، توندرۆ، یەکەم بەیانیە، دووهەم هائیتیە، سێهەم حیماریە و چوارەم تاریە. بەنامێترینیان ئەمانن: یەکەم زیلمانیە، دووهەم بەیانیە، سێهەم جەناحیە، چوارەم خەتابیە، پێنجەم مغربیە، شەشەم منسووریە، حوتەم ئەلیاعیە، هەشتەم غورابیە و ئەزدەریە و دەهەم نوسەیریە. فیرقەی بابیە و بەهائیە، فیرقەی ئەحمەدیە، فیرقەی وەهابیە. ئەم دەستە و گرۆیانە دەکرێت بەش بە حاڵی کورد ئەوە بڵێن کە لێیانەوە کەم تا زۆر بە دوور نەبوون و ڕەنگە پیا و لە ناخی بیر و باوەڕی کوردان بە ورتر بگەڕێ، هەواخواز و پەیڕەوانیان تاوڕۆکەش وە چەنگ بکەوێ. خۆمەسەبی حلول دۆ ناودۆن تەناسوخ لەکن ئەهلی حەق زۆر ئاشکرایە،
مەسەبی شیعەی 12 ئیمامی یا ڕەنگە ئیدیش لە نێو کوردەواریدا بە تایبەت لە لۆڕستان و کەلهوڕستان و خوراساندا بەرچاو بکەون و دیارە لە دێرسیم و ماکۆ و کوردانی باشووری سووریاش بەرچاو دەکەون. گوندێک لای ئەفرین هەیە کوردەکەی ئەلەوین دەستەی حەقا بێگومان سەرۆکارێکیان دەگەڵ بەهاءالله محەممەد عەلی شیرازیدا هەبووە. دیارە لە بەشی دووەمی ئەم نووسینەدا باسی یەکە بە یەکەی ئەم ئۆلو و مەزەبانەتان هەموو بۆ دەکەم. بەش بە حاڵی تەسەووف ئەوە هێند زۆرن هەر لە ژمارە نایەن. بەڕاستی ئەگەر لەکە زۆر و زەوەندەکانی هەر یەک لەم تەریقەتانە وردکەینەوە ئەوە ڕەنگە بە 50 لاپەڕێک دیکە لێ نەبمەوە. ئەوڕۆ ئەوەی زۆر ئاشکرایە لە کوردستاندا تەریقەتی نەقشبەندیە بە هەموو لەکەکانیەوە و تەریقەتی قادریە لە هەمووان بەرچاوترن. هەروەها گەر حەقەکانیش بە تەریقەت بزانین ئەوە ئەوانیش هەر چەندە زۆر نین لە کوردستاندا هەن. بۆ زێدە زانیاری بەرگی دووەمی کتێبەکەی ئیسماعیل بێشکچی تەرجمەی شکۆر مستەفا بخوێنینەوە زێتری درێژدا دڕی تێدا کراوە. ئەوجا بەندە دەمەوێت ئەوەتان ئارزی خزمەت کەم کە من تەنێ سەردەمی دێرین بۆ باس کردوون، سەردەمی بە کۆمەڵی گەورەی ژیانی مرۆ و سەروبەندی نوێم بۆ خستوونە پاش دەرفەتێکی دیکە. دیارە لە سەروبەندی دووەمدا یەکە باسی ئاینی زەردەشتی و موسەویەت و ئیسەویەت و ئیسلام و سۆفیگەریتان لە نیگەی ئەمانەی پایینەوە بۆ دەکەم. یەکەم ئەم ئاینانە چۆن سەر لە بەرە ئاو لە سەرچاوە کۆنەکانی سەروبەندی دیێرین دەخۆنەوە. دووهەم ئەم چوار ئاینە لە چیدا یەکدەگرنەوە و لە چیدا جودا دەبنەوە. ئەلف خوددا بەلای ئەم ئاینانەوە. بێ جیهان دروستبوون لە نیگەی ئەم ئاینانەوە. جیم چیرۆکی باوکە ئایم دروستکراون لە نیگەی ئەم ئاینانەوە. داڵ جەهەنەم و بەهەشت لە نیگەی ئەمانەوە. واو ڕۆژی قیامەت و ئەو دنیا لە دیدی ئەمانەوە. زێ نوێژ و مەرجەعەکانی نوێژ بەلای ئەمانەوە. حین قیبلە تا دوعا یێ تەوبە کێ سیاست لام ئابووری میم کۆمەڵ نون یاسا فەرهەنگ و ڕۆشنبیری سین هونەر دواڕۆژ. ئینجا بیر و باوەڕی کورد بەپێی هەریەک لەم خاڵانە و نمونە لە ناو کۆمەڵی کوردەواریدا لە کۆن و نوێوە. بۆ سەردەمی نوێش لەبەر ڕۆشنایی ئەم خاڵانەی پایین باسی بیر و باوەڕی کوردەواری دەکەم. یەکەم گۆتاوەڕۆی فەلسەفەی خاوەر، ئاسەوارەکانی فەلسەفەی یۆنان، بیر و باوەڕی ناسیۆنالیستی، سۆسیالیستی، دموکراسیەت، لیبرالیەت، ئەزموونە سیاسیەکانی کورد و تا دوایی لە بیری کوردەواریدا. بەڵام وام بە باش زانین کە جەوهەری باسەکە بەش بە حاڵی سەردەمی دیێرین لەم چەند خاڵانەی پاییندا پێیتکەمەوە. یەکەم فتیشیەت واتە پەرستنی سرشت و چتەکانی خۆڕسک. ئەمە یەکێکە لە ئاینە کۆنەکانی کۆمەڵی سەرەتایی مرۆ. لەبەرەوەی کە مرۆی سەرەتایی جەوهەری چتەکانی لێوە شارتی و نادیار بوو، ناچار بڕێ سیفاتی تایبەتمەندی سەروی خۆڕسکی بە باڵا بڕێون و باوەڕی وابووە ئەم چتانە تەواوی نیاز و خواهیشت و مرادی لۆ بەجێدێنن. فتیشیەت و تاوتەمیەت و جاد و سێ دەستە بران و دەگەڵ یەکدیدا هاوسەر و کارن و ئەمیان دەگەڵ ئەوی دیاندا هەمیشە لە سەرەتاتکێدان. تەنانەت دەتوانم بێژم لە ناو کرۆک و ماکی سەر لەبەری ئاینەکان هۆزەکان نەتەوەکان کۆمەڵە و حیزب و دەستە و گرۆ و خولاسە لەسەر لەبەری سازمانی ئەوڕۆی سەرزەویندا هەن و بە دروشم و ئارم و نیشانە و ئاڵا و تافتە و ڕنگ و شکل و شێوە کە تا ئەو ڕۆژ ماونەوە لە جوێن خاچ و مەلەک تاووس و براق تا دەگاتە توربەی ئیمام حوسێن تا ئەندازەی پەرستیان بە پیرۆز دەزانین، تا ئەندازەی پەرستنیان بە پیرۆز دەزاندرێن. دووهەم ئانیمیزم واتە بڕوا بەوە کە مرۆ و گیانلەبەر هەموو لەلایەن ئەرواوە بەڕێوە دەبرێن و هەرچی لە دنیادا هەیە دەبن کاریگەری ئەروایاندایە. هۆی پەیدابوونی ئەو باوەڕەش ئەوەیە کە هێزەکانی ئەڕەنێوهێندا ئاستێکی فرەپاشکەوتەی گەشەکردندا بوون و هەمبانی زانست و زانیاری مرۆ هێند سکۆڵە بووە، ئیدی نەیپڕژاوە سەر پەسپایەترین چتەکانی خۆڕسک ڕاستێ و سەرپێچەی لێ بکە. لە ئاستێکی تایەنی پەس پایەترین چتەکانی کۆمەڵەکەیدا بنیادەمانی ئەم هێزانی خۆڕسک واتە بەمرۆکردنیان زۆرێکە لەبەی دەستکردن و دەبن ڕکێفی خۆ ئاوێتنی ئەم هێزانە. خودای با، خودای ئاو، خودای جوانی، خودای شەڕ، خودای هەرچیەکی ئەتۆ بە بیرتدا دێ هەبوون. ئانیمیزم بووەتە بنەما و بنواشەی سەرلەبەریەوە ئاینانەی کە پاشەوی پەیدا بوون و لە بنزینەدا پاژێکی زگماگی هەموو ئاینەکانە.
سێهەم تەوتەمیەت ئەم بیر و باوەڕە واتە یەکەم شێوە ئاینێک کە لە ناو کۆمەڵانی سەرەتاییدا بەرچاو کەوتووە تەنانەت تا ئەوڕۆژ لە ئەمریکا و ئوسترالیا و ئەفریقا و بگرە لەکن هێندێ هۆزی دواکەوتەی کورد و شوێنانی دیکەدا هەرماوە. تەوتەمیەت ئەوەیە کە بەرەی مرۆ بەپێی هاوپەیوەندی ڕاگۆڕە چەڵک بەپێی هاوخێنی بەرەی مرۆ سەرلەبەری جانلەبەری درەختێ سرشتێ لە سرشتەکانی خۆرەسک گرۆ دەبن و ئەو تەوتەمە دەبێ بە ئارم و نیشانە و مارکی جوداوازیان. تەوتەمیەت لە سەروبەندی سیستەمی میوەخڕکردنەوە و ڕاوشکار و چستی واتە لە خزمایەتیەکی هاوخێنی وە و لاوەتی دیکە نییە. ئەگەر لە تەرکیبی هۆز و تیرە و عشیرەتەکانی کوردەواری وردبینەوە دەبینی ئەم تەرزەبیرە تا ئەوڕۆژ زۆر لە باو و لە ڕمێنە و لە بڕەودایە. تەنانەت دەسەڵاتی سیاسی گەورە پتر لە سای ئەم باوەڕەدا خۆی پاراستووە ئەو زاتەوتەم چ باپیرە گەورەی جانلەبەری یا پەیکەرە و تیمسالێک یا نماوڕەمزێک یا گرۆیەکی بنیادەم لە گەوهەردا هەریەکشتن. مرۆ لەو بڕوایەدا بووەکە تەوتەم پاسەوان و پارێزگاری کۆمەڵە و ڕۆزیدەی مرۆیە. ئاسەواری تەوتەمیەت تا ئەوڕۆژ لە بیر و باوەڕی خوداوەند بابی هەموو ئیمانداران و جان لە بەرابەستە زمان و پیرۆزن. یا فلانچت پاژێکە لە لەشی خوداوەند یا لە ڕێوڕەسمی ئاینەکاندا نان لە شەرابوەردان و خواردنی یا جۆز شکاندنەکانی جەمجەمی کاکەییەکان یا لە فۆلکلۆردا بیر و باوەڕی خزمایەتی مرۆ و جانلەبەران و ورد چۆن ژنان دەدزێ و بە کابانی ماڵە خۆی دەکا و منداڵی سەرخڕی لێ دەبن چتهایەکن زۆر ئاشکران. چارەم فیتشیەتی کاڵا ئەمەش هەر لە بیر و بڕوایەکانی فیتشیەتەوە چاکەرەی کردووە. مرۆ جاران کاڵای بە پۆڵ نەدەکڕی چونکە پۆڵ نەبوو ئاڵوێر بە کاڵاوە گۆڕین سەروبەند دەدرا. واتە پێوانەیەکی ستاندارد بۆ نرخ و بەهایچت نەبوو مەگەر ئەوە نەبێکە یەکێ مێوژ هەنجیرە وشکە یا چتێکی دیکەی هەبوو بێ و ویستبێتی بە بزنێ بە چینێکی دیکە وەگۆڕێ کەواتە نرخ هەروەکو مارکس دەڵێت دوو نرخە نرخی بەکاربردنی کاڵا و نرخی وەگۆڕینی کاڵا. ڕاستیت گەرەکە بەکاربردنەکە زیاتر وا لە مرۆ دەکا کە فلانە کاڵا کە بۆ خۆی شکی نابە دەگەڵ کاڵایەکی دیکەیدا کە یەکێکی دیکە هەسیەتی وەگۆڕێ. لەم ڕەوشەدا دوو جۆرە بەکاربردن واتە دوو جۆرە پێداویستان. ئەمانە وەک لە ئابووری شناسیدا دەگوترێ دەستا و دەستکردن دێنە گۆڕێ کە نرخی دووەم و بە نرخی ئاڵشت بەگۆڕینم نێوبرد. وەلێ ئەم پەیوەندیە نێوان دوو کاڵایە کە دوو کەس پێویستیان پێیانە پەیوەندیەکی ڕاستەوخۆ نییە و سەرمایەدار بە تەرازووی بازار ڕەفتارن لەگەڵ دەکا و کێش و تەرازوەکەش بەدەستی خۆیەتی و فێڵێکی گەورە و خاپینۆک لە مێشک و زەینی کڕیەر و فرۆشیار هەرتکاندا دروست دەکا و پەیوەندیەکە شێوەیەکی مەرمۆز و پەنامەکی ئامێز پەیدا دەکا و مرۆکە بۆ خۆی کاڵا دروستکارەکەیە و داهێنەریەتی دەبینی لە سیستەمی بازاردا کاڵایەکە دەبێ بە خاوەندە سەڵات و ئەو جلەوی کاڵا داهێنەکە بەدەستەوە دەگرێ و ئەو دەبێ بە بەندەی کاڵایەکە. لەبەر هەندێ دەبینین مرۆ دەگاتە ئەندازەی پەرستنی کاڵایەکەی واتە چۆن پارێزگاری لە بتەکەی فتیشەکەی دەکرد هەر بۆ ئەندازەیەش پارێزگاری لە گەنجینەی دەکا. تەلسمی بۆ دەنێتەوە بانبانکی لەسەردا دەنێ پاسەوانی لۆدادەنێ و وەکو قارون کە خوداوەند لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ کلیل و کلۆمی بۆ دەکا و لەنێو قاسەی وەدەشێرێ و خولاسە هەروەک مارکس دەڵێ لە جیاتی وەی کاڵا و پوڵ بێ و بەنەی ئایەمەکە خۆی ئەوێ و بەنەی کاڵا و پوڵەکەی خۆی. ئەمیشە گشت لە سای وهەڵە لە سرشت و تەبیاتی کاڵا و پوڵگەیشتن و فێڵ و فەرەجە بەسەر مێشک و عەقڵ و ئاوازی مرۆدا سەپاندنە. بە نمونە تەڵاو زێر و زیوەر چتایەکی بەنرخن بەڵام ئەگەر ئەم نرخەیان لەبەرەوەی بێکە هێندێ تایبەتمەندی وایان تیا هەسکە لەمەڕ تاڵی دیکەدانین ئەوە نابێت بێتە هۆیەوە کارەکە بگاتە ڕادەی پەرستن. مەبەستم لە پەرستن واتە دەبەرابەریدا دەستە پاچە و داماوەستان هەروەکو مرۆ دەبەرابەر بتەکەیدا تا ئەوڕۆژ ملکەت و دەستە پاچە دەوەستێ. ئەدی ئیبن عەرەبی کە فەرمووی دینکم و دەنانیرکم تحت قەدەمی هاتین مەبەستی چ بوو؟ مەبەستیەوە بوو کە مرۆی جێل بێوە یاگەی لە خۆی بێ چۆن دەبێ بە بتپەرست و بتی لە هەموو بتێ دەستڕۆتر زێر و زیوە. مرۆ خۆی بت بۆ خۆی دروست دەکا وەلێ کە گەیشتە تێنیشی دەشیشکێنێ عەرەب خودەی لە خورما دروست کرد بەڵا نەکێنێ کە برسی دەبوو ناچار خودایەکەی خۆی زۆر بە ئیشتیاوە دەخوارد و چباکیشی پێ نەبوو. کەواتە نرخی هەموو کاڵایەک لە پێداویستی مادی و معنەوی مرۆوە سەری هەڵداوە.
پێنجەم جادوو سحرش یەکێکە لە ئاینەکانی سەرەتایی کە بە بڕێ ڕێوڕەسمی یاخود کیش بەنیازی کار لە مرۆ و گیان لەبەر و ئەڕوای خەیاڵیکردن ئەنجام دەدرێ. جادوو واتە بڕوا بە بوونی پەیوەندیەکی سەروی خۆڕسک دەنێوان مرۆ و دەوروبەریدا لە هەمبەر فەلاکەت و نەخۆشی و خراپە و تا دوایی بڕوا بە جادوو کە تا نیوەی سەدەکانی ناوینیش درێژەی هەبوو بڕوانە سیمیاگەری لە لێشەوی ئۆکولتیزمدا لە نوێژەنڕا سەری هەڵداوەتەوە. ئەدی ئەو هەموو بڕوابەوە کە پیر و مەشایخ دەتوانن پەیوەندی دەگەڵ هێزە نهێنیەکاندا بگرن و هەرچیەکیان نیاز بێ بۆیان مەیسەر دەبێ لە چیەوە هاتووە. جادوو سیحری چاوی ئافرەتی ئەم سەردەمە بەدا و دەرمان لە چیرا بۆ ئەندازەیە تەشەنەی کردووە. خۆواژەگەری سیحری چاو و جادووی موژە دە ئەدەبیاتی فارسی و کوردیدا هەر دەڵێ خوێت چێشتن. سەر لەبەری ئارایشتی ژنان لە بابەتی سحرن بە کڵاوی سەخرەجن گوێە خۆ پێوارکردن بە مخمەسی خالی و لواسەتی غەزالی خەزێنە و گەنجی نەدۆزینەوە و سەدان ستی دیکە گوێە دەردەستکردن پیسایی دەگەڵ مووی بەری جوولەکە و ڕشک و جیاتسکانە پێکەوە بۆ بنیادەم شێتکردن بە زمانی پەپوە سلێمانکە و خوناوی شەوی 11 شەعبان لە بەرەبەیاندا بە مەزراوەکردن و دەغڵودان یەکوچلهێنانی سەری کلاشە کۆن بە ملی پەزی پەز و گرتەوەکردن و یەکاو یەک چابوونەوەی دەرپەی کەسانی بێتارات بە دەمولوتی پەسی و گرتووەکردن و بێ سێ و دوو چابوونەوەی ناڵی ئێستر و کوژەکەی شین و ددانی چاڵەکە بە سەردەرانەوە و هاسانەی ماڵێوە چقاندن بۆ لە چاوی پیس بە دوور بوون و سەدان خوزەعبەلاتی سەیر و سەمەرە لە چیەوە سەریان هەڵداوە. بۆ خۆم دوعای ئەبوو دووجانم بۆ ئافرەتێکی نەزۆ کردووە ئێستا 3 کوڕی هەن. هێندی ئایەتی قورئانی پیرۆز بۆ چاوەزار و چیزی دیکە بە نوشتە دەنووسرێن یەکە و یەکە بۆ چاوەزار باشە مەلام هەیە شتێکی بۆ لەرزوو تێبڕیوە یەکا و یەک بووە منداڵ بووم کە نەخۆش دەکەوتم دایکم دەیگوت ترساوە قورقوشمی دەتواندەوە بە دەوری ئاگردانێکدا 3 جاران دەجێڕام پێی دەگوتم بڵێ دایە چ دەکەی ئەمنیش دەمگوت چ دەکەی ئەویش دەیگوت ترست دەردەکەم و قورقوشمە تواوەکەی بە دەوری سرمدا 3 جاران دەجێڕا و دەئارتی ڕۆدەکرد و ئەو جا شڕ و شکڵی سەیر و سەمەرەی لێ پەیدا دەبوون هەڵی دەستنینەوە دەیگوت ئەمەیان مێردەزمەیە ئەوەیان دێوەزمەیە ئەوی دیکەیان کوڕی زمەی ئامۆزای سمەیە ئەمی دیکەیان خزمی خەزوری سەپانی نەنکی سمەی خوشکەزای زمەیە و تا دوایی بەڵام تا تەمەنم بوو بە 15 ساڵیش لەنەوە و نەتیژانی ئەو زمە و سمانە زەندەقم دەچوو دایکم زۆر جاران دەرزیرەی لە بوختەی جلوبەرکی دەدا دەیگوت نەبادا جندۆکان لە شاییاندا لەبەریان بکەن. لە بەشی یەکەمدا قسەمان لە ئاینە سەرەتاییەکانی وەک فتیشیزم، ئانینیزم و تەوتەمیزم کرد. پاشان لەمەڕ ئاینی زەردەشتی و ئاینەکانی دیکەی موسەویەت و ئیسەویەت و ئیسلامەتی کرد. هەروەها دیاردیمان بۆ زۆر ئۆڵ و مەزەبەکانی ئیسلام کرد و ناوبەناو نمونەمان لە بۆ دەر و کاریگەری ئەم ئاینانە لە بیر و باوەڕی کوردەواریدا هێناوەتەوە. قسەشمان لەوە کرد کە مرۆڤ هەر لە بەرەبایانی پەیدابوونیەوە بێ ئاین نەبووە و خوداپەرستی تێدا وەک خوێنی لەشی بە شارەگیدا گەڕاوە. لەم بەشەدا کە بەرقۆناغی کۆمەڵەکی مێژوویینە واتە قۆناغی شارستانیەتی بەرەی مرۆڤ دەکەوێ قسە دەکەین. دیارە لە بەشی یەکەمدا باسەکە زیاتر باری وەسفیانەی وەخۆگرتیە خۆتێدا لێ بەخێوی ئەم باوەڕ یان ئەو باوەڕکردن و پاساودانی ئەمە هێ و ئەوە هەیە دەبەرچاو نەگیراوە. بەڵام لەم بەشەدا پتر پێ لە سەرشیکردنەوە و پاساودان و ڕاستکردنەوەی ڕاوبیر و باوەڕی چەوت و چەوێڵ لەمەڕ مرۆڤ و چۆن بیرکردنەوەی وی و چۆن لە خۆگەیشتنی ویدا دەگرین. لێشت وەناشێرم ئەمن لە بیر و بۆچوونەکانمدا پشت بە ماتریالیزم نەک مێتافیزیک و ئایدیالیزم دەبەستم. ئەوجا باوەگەڕینە سەروبەندی هەرە سەرەتای پەیدابوونی تیرەی مرۆڤ. مێژووی مرۆڤ بە پەیدابوونی مرۆڤ و کۆمەڵی مرۆڤ دەست پێ دەکا. زانستمەندانی ئایدیالیست مەودایەکی دوور و درێژەکە لە جیهانبینی بە هێڵی سوور یان تخۆبی لە بەزین بەدەری نێوان مرۆڤ و گیانلەبەران لایەنگری دەکەن. یەژن مرۆڤ ستێکە و گیانلەبەر ستێکی دیکەیە. ئەم جیهانبینیە لە ئەفسانەکانی کتێوی پیرۆز سەروبەندی کەونارە واتە تەورات و سەروبەندی نوێ ئینجیل کە بەم پێیە خوداوەند مرۆڤی لە شێوەی خۆی گۆڕاندووە هەڵێنجراوە. داروین کە بەپێی گریمانێکی خۆی دەڵێ مرۆڤ لە بەرەی گەشەکردووی مەیمونی مرۆڤ نوێن هاتۆتە گۆڕێ بەمە لە دژی ئەم جیهانبینیە ڕاستیە.
هەرسیپەی زۆری و دۆزینەوەکانی پاشانەکیش هەن، ئەوە بیر و ڕایوی پشتڕاست کردووە و بە دیاری ئێخست کە لە دوای سەروبەندی سێمی زەوی ناسیدا یا سەرەتای سەروبەندی چوارەمدا ڕاستیەکەی گەرەکە زۆرە مەیمونەی لێو هەبووگن کە دەشێ ئەمانە و باپیرە گەورانی مرۆڤ لە قەڵەم بدرێن. دوور مەڕۆ لە باشووری ئەفریقا کۆمەڵە هێسکێکی زۆر لە مەیمونەی لێ کە بەنێوی ئۆسترالۆپتیک بە زمانی یۆنانی مەیمونی باشووری و نێونراون وەگیر کەوتون. ئەم مەیمونانە لە ئاران و دەشتی پڕدار و درەختاندا دەژیان، بەسەر پێوە دەوەستان و دەڕۆیشتن. زیندەوەری سکۆڵە و گەورەیان ڕاو دەکرد و بۆ هەڵمەت و بەرگری لە خۆ داردەستی یا ئەسکێکی ئەستوری زەلامیان بەدەستەوە بەکار دەبرد. خۆراکی لە بابەتی گۆشت بەسەر پاشووەوە ڕاوەستان و بەکار ئێخستنی ئەندامانی پێشەوە لە بۆ شت پێگرتن، ئەمانە سەرلەبەر بەلای گەورەبوونی مێشکی دایوەکێشە. زاپرسی داخوا ئۆسترالۆپیتیک باپیرە گەورەی بێچەند و چۆنی مرۆڤە یا لە پێواژۆی پێکهاتنی مرۆڤدا وەچەیە پێک دێنێ. قسەی بێمشتومڕ ئەوەیە کە مرۆڤی بەردوارە لەو مەیمونە ڕاستیوە هاوشێوانەیەکە کۆمەڵە ئێسکەکانیان لە زۆر شوێنی ئەملاو ئەولای جیهانی کۆن نەمازە لە قەفقازدا دۆزراونەتەوە هاتووەتە گۆڕێ. لە نوای سەروبەندی چاردەمەوە نزیکەی بەر لە میلیۆن ساڵی خشت گەلەوڕانی مرۆڤەیلی سەرەتایی جێی مەیمونەیلی مرۆڤاساییان گرتەوە. کێشەی وەش دەخوا لە کێهەناوچەی دنیایە پێواژووی مەیمون بە مرۆڤ بوون ڕوویداوە. ئەمە بگرە و بەردەی فرە لەسەرە. بڕێ لە زانستمەندان بڕوایان بە ڕامانەی پۆلیژنیسم هەیە. ئەم ڕامانەیە ئەوە دەگوردێنێ کە پێواژووی مەیمون بە مرۆڤ بوون شان بەشانی یەکدی لە چەند شوێنی ڕوویداوە و مرۆڤ لێڵ جۆرەیلی گوێی مەیموندا خزمایەتیان هەست. وەلێ زانستمەندانی ڕووس ئەی ڕامانەیە وە دووات دەدەنەوە لە گۆشەنیگەیەوانەوە گۆڕانی مەیمون وە بنیادەم لە بەشێ لە سەرزەوینەی کیپان و بەریندا کە ئاسیا ڕۆژهەڵاتی نێزیک پشت قەفقاز و ناوچەکاکی بەکاکیەکانی ئافریقا دەگرێتەوە ڕوویداوە. زانستی ئەوڕۆ ڕێخۆش دەکا کە بەرسڤی ئەم پرسە بەورتر بدرێتەوە. بڕێ لێوە کۆڵان پەیدابوونی مرۆڤ دەبەنەوە سەرهۆکار گەلی بەڕێکەوتی لە خواسایی بەدەر. وەنمونە ئاکادیمیسێن پی سوشکین لە ناوچوونی جەنگەڵستان و لێڕەواران و بە هۆکاری چارەنووس و دیاریکار لە قەڵەم دەدا. بەڕایوی گۆڕانی بارودۆخی دەوروبەر کە مەیمونی بە زۆرە ملێ ناچار کردووە لەسەر بسات گوزەران بکە، ئەم ئاکامەی لێکەوتۆتەوە کە ئەندامانی لە یەکدی جوێ بکاتەوە و ناچاری بکە بە ڕاوەستانەوە لەسەر هەردوو لاقی بڕوە. ئەم تێنۆڕینە ڕامانەی گۆڕانی ڕێکوپێکانەی مەیمون بە مرۆڤبوونی بەرپەسداوەتەوە. شرۆڤەی زانستمەندانی ئەم دیاردەیە لە سای فەردیک ئەنگەلسەوە لە کتێوی نەخش و کاریگەری کار لە گۆڕانی مەیمون بە مرۆڤدا بەڕوونی نووسراوە. خاوەن کتێوەکە دەفەرمێ کار لە گۆڕانی مەیمون بە مرۆڤدا هۆکارێکی ڕەسەن و کاریگەرە. دەڵێ خودی مرۆڤ کار گۆڕاندوویە و هێناویەتە گۆڕێ. وەلێ ئەی کاری مرۆڤە لەکوێ ڕادەستی پێکردووە؟ مەیمونان دەیان کاری تەوەنێ، کەورێ، خەڕکێ یان گاڵۆکێ داردەستێ بەدەستەوە بگرن. مەیمونەکانی باشوور توانستی ئەیکارەیان هەبووگە، ئەمە هیچ مەیمونێ نەیتوانستگە تەنانەت ساکارترین ئامێر و ئەوزاری دروست بکە. خۆ هەروە سازدان و دروستکردنی ئامێر و ئەوزارەکە کار دەست پێ دەکا و بێ ئەوزار هیچ کارێ ناکرێ. مرۆڤ و ئەوزار و ئامێر قەرەبووی چنگۆڕک و کەڵبەی کردوتەوە. چالاکی دەکار و سازکردنی ئەوزار و ئامێر گەلی سەرەتاییدا دابەشبوونی کار و ئەرکەکانی دەنێوە ئەندامانی پاشە و پێشەوەدا لێ دەکەوێتەوە. سازکردنی ئەوزار دەبێ بە ئەرکی تایبەتی ئەندامانی پێشەوەی و ئەم کارش دەبێ بە مایەی ئەوە کە دەسوبرد و مەهارەتی وان پەرە پێبدا و بگۆڕێن بەدەست. بەم پێیە دەست نەتەنێ پێناوی ئەنجامی کارە بەڵکو بەرهەمی کاریشە. بەرەبەرە کە دەستی مرۆڤ بە کارەوە پتر ڕادێ و مەهارەت و دەست و بەر زێتر داست دەکا، خودەی بەسەر پێوە ڕاوەستانەوە بەڕێوە ڕۆشنەوەی تا دێ بەهێزتر و بەگورتر دەبێ. جای کارە و نۆرەی خۆی لە سەرێکەوە بەلای ڕەسیوی و کامەڵبوونی دەستیدا دەشکێتەوە و ئەمانە لە جێوەجێکردنی چالاکیەکانی بابەتی کار ڕاپەڕاندندا ئازاد دەکا و لە سەرێکی دیکەوە ڕەسێوی و فراژوبوونی گەرو و تارا و ڕایەڵە و ژێیەکانی دەستگای دەنگ ئەو کارە سانە دەکا. لە کۆمەڵە سوقانەی لی مرۆڤی وە بەردبووک، فۆسیل وە کۆڵێن
وای بەدیار دەخاکە لێکتی جوێبوونەوەی ئەندام و پیلان بۆ مانایەکە هەریەکە کار و فەرمانێکی ئازادانە و تایبەتی بۆ دەرەخسێ بەر لە ڕەسین و فراژوبوونی کاتە سەر ڕوویداگا. ئەمە بەستە ڕامانەی ئەنگەلس لەمەڕ نەقش و کاریگەری کار لە پەیدابوونی مرۆڤدا بە باشترین شێوە دەستەک دەدا. بەش وە حاڵی بەردوارە ئەوە نمونەگەلی پاشماوەکانی هەرەکەونارەی مرۆڤی و بەردبووک بە نێوی پیتیگ ئانترۆپە یان مەیمون مرۆڤە. لە ساڵەکانی 1890 تاکو 1894دا جا لە جاوە دۆزرایەوە. پاشەنەکێ هەر لە هەمان شوێن نمونەگەلی دیکە پیتیگ ئانترۆپ وەگیر کەوتن. لە ساڵی 1925دا دێرینە ناسی چینی پیۆن چونگناو لە شکەفتێکدا بە نێوی شۆکۆتین لە نێزیکی پکەن 25 پاژی گوێگوێش زێی هێسکی مرۆڤی بە بەردبووی پەیدا کرد کە بە نێوی سینانترۆپ مرۆڤی چین نوێنرا. لە ماڵبەندی ڤێتنام لە باشووری ئەفریقا و نێزیکی هایدلبێرگ لە ئاڵمان چەند پارایسکێ و لە هەمویان گرنگتر بڕێ چەناگە و شەوی لاگە و ددانی مرۆڤ دۆزرانەوە کە زێتر وەکوی مرۆڤی چین دەچون کە لە 1944دا دێرینە ناسانی فرانسی دەنیزیکی دەزایری پاشماوە گەلێکی نمونەی دیکەی مرۆڤی پێش مێژووی وەدەستاوەرد کە بە ناوی ئاڵتەنترۆپەوە ناوی دەرکرد. بەرەبابەکانی پاشینەی بێکێشە و چەند و چۆنی مرۆڤ گەلی بە بەردبوو نیاندەرتاڵەکان بەرماوەی ئەم جۆرە مرۆڤە دە ساڵی 1856دا لە دۆڵی بە نێوی نیاندەرتاڵەوە لە نزیک دەسەڵدرۆف دەردەست کرا و هەر بەو ناوەشەوە ناوی دەرکرد. نیاندەرتاڵەکان لە دنیای کەونارادا پەرتوو بڵاو بوون و پاشماوەکانیان لە جاوە ئافریقا ڕۆژهەڵاتی نێزیک و لە چەندین جێگای نێزیک و جێجێی ئەوروپایی بەرچاو دەکەوتن. لە وڵاتی شۆڕەوی جارانێ پاشماوەی ئەم جۆرە مرۆڤە بەهۆی دێرینە ناسانی شۆڕەویەوە دۆزراوەتەوە. دە ساڵی 1924دا گێیۆنج ئۆسمۆلسکی پاژەکانی ئەسکبەندی نیاندەرتاڵێکی لە شکەفتی کیکۆبا لە کریمەیە دەردەست کرد. هەروەسا لە ساڵانی 1938 تا 1939دا ئۆکسلادینکۆف هەستین زارۆکێکی نیاندەرتاڵی لە شکەفتی تیشکتاش لە باشووری ئۆزبەکستاندا بەدەستانی. مرۆڤی بەردوارە لە مرۆڤی وێستاکە کە هەنیەکی شۆڕ و تاپلەسەرێکی کورتی لێ هەبووە تاقی برۆی پێیوەست و بە سامی بەسەر چاوانیدا سوارە هەستین چەهرەیە نوی پەرزەق و زۆببووینە و چەناگەی بۆ ژوورێ ڕۆچووە. مرۆڤێ بە کەڤربوویێ بچۆکێ بە نوشتای شەقاوی هەڵدێنەوە دەکاتی دە و بەزین و هەڕاکردندا هەر بە تەواوەتی بەرەو پێشێدا دەنەوی و دەڕۆیشت. دەستەکانی وەک پەنجە دەچوون واتە کەڵەنگوستی لەوەی کە لە مرۆڤی ئەو ڕۆدا دەدیترێ کەمتر هەمبەری ئەنگوستەکانی دیکەیدا دەبوو. سەرڕایوەشی سەر لەبەر مرۆڤی بە بەردبوو فۆسیل لە ڕووی بەڕێوەڕۆیشتن و دەفرێتی کاسەسەر لێڵ مەیمونەوە پلە هەوراسترەکاندا فرە جیاواز بوو. بارست یاخود قەبارەی مێشکی پیتیگ ئانترۆپ مرۆڤە مەیمون 900 سانتیمەتر شەشپاڵ و لە چاو گۆریل و ئۆسترالۆپتیک مەیمونی باشووری بە چەندین پلە گەورەتر بوو. مێشکی سینانترۆپ مرۆڤی چین دیسان هەر بارستی قەبەتر بوو 1200 سانتیمەتر شەشپاڵ و مێشکی مرۆڤی نیاندەرتاڵ نزیکی 1400 سانتیمەتر شەشپاڵ و لە دەفرێتی مامناوەندی کاسەسەری مرۆڤی ئەوڕۆکەوە لە 1200 تا 1500 سانتیمەتر شەشپاڵ و نێزیک بوو. مرۆڤەیلی وە کەمەربووک و بەرەواژی ئۆسترالۆپتیک نەک تەنێ دەستکاری داردەستی گالۆکی لە پێشەیان دەکرد بگرە دەیانتوانی ئەمێر و ئەوزارانیش ساز بکەن. هەروەک لە ئامێراوە کەمەربووگەکانی نێوان پاشماوەکانی مرۆڤی چین و نیاندەرتاڵان بە دیاری دەخەن کەوناران ناسان ئەو ئامێر و ئەوزارانەیان لە گەلێک شۆنان بێ پاشماوەی پێشەی مرۆڤی و تەوانبووگیان دۆزیوەسەوە. دەورانێک کە پیتێک ئانترۆپ و سێنانترۆپ لەو شوێنانەدا دەژیان دەورانەکە دەورانی پالیۆلیتیکی کەڤرانای دێرینە.
خۆهەرسی سەروبەندی کۆنەبەردینی دێرینە ئەوە دەسەرەتایی چاخی چارەمی زەویناسیدا سەروەختەیە کۆمەڵی مرۆڤیل بۆ یەکەمین جار پێیان دەگۆڕەپانی پەیدابوونێنا بارودۆخی هەرێمی زەوین لەبارتر و تەڕوشێدارتر بوو. ئەوروپا جەنگەڵستان و لێڕەوار و سرستانانی گەرمەسێرەکان دایانپۆشی بوو، پڕی بوو لە بەوری جۆری ئاماشرۆدۆس و فیلی بابەتی پرۆبۆسیدین و کەرگەدەنی تەرحی ڕینۆسرۆس کە لەم زەمانەدا نەماگن. بەرانەکینێ و دەمگوزەری ڕۆژگارەوە هەلومەرجی ئاوهەوا سەختتر و دژوارتر گەڕا. چاڵە بەفر و سەهۆڵبەندان کە لە باکوورە داخسی بوون تا دەهات بەرەو پێشترێ ئاژن و شاڵا و هاشاوڵیان دەهێنا و کاژێکی ئەستوری شەختە و بەستەڵک و سەهۆڵبەندان سەرزەوینانی پانوبەرین و کاکی بەکاکی ئەوروپا و ئەمریکای باکووری گرتەوە. چاڵە بەفرەیلی دیکەش لە چۆستانەکانی زنجیرە چیاکانی ئەلبورز و هیمالیا سەرەونشی و دەبوونەوە. هەر لە پاڵ چاڵە بەفرەکاندا لێڕەواری ژێر ئیستیواییەکان لە نێوچوون و توندرایەکان زەلکاوی بێدرەختی وەک ئینوکی زەوی قوتب جەیوانی گرتەوە. لەم توندرایانەدا گەلە ماموتی بەخوری گاچێوی و ئەسپی چێوی بڵاوبوونەوە. سەروبەندی کۆنەبەردینی دێرین بە وردی سەردەمێکی دەگرێتەوە کە لە سەرەتای چاخی چارەمڕا دەست پێ دەکا تا پایینی دواتەشەنەکردنی چاڵە بەفرەکان نێزیکەی 10,000 ساڵ بەرێ درێژی کێشا. سەنعەتی دەستکردی مرۆڤ لە سەروبەندی کۆنەبەردینی دێریندا قۆناغی سەرەتاییانەی خۆی بڕی، جگە لە بەردەستێ پاژەبەردی مەوداتیژی بەکاردەهێنا. کەمکەمە داتاشینی تەوەنی مژدە لە بەردەستێ بوو بە چستێکی خواسایی و ئەوەی چەکێکی بەردین بوو لە شێوەی چاڵە کە درێژیەکەی بە 20 سانتیمەتر و کێشی بە 20 کیلوگرام دەگەیشت. ئەم بەردانیان بە کۆمەکی بەردەستیەکانی دیکە داتاشین ئەم ئەوزارە سەرەتاییانە کە بۆ سازکردنی مێخی دارینە، ڕەگ و کۆتە و کۆتەرە هەڵکەندن، لانە و کاشانە ڕماندن و جانەوەر و درەندە کوشتن و زامدارکردن وەکار ئەهاورد پێدەچێ ئەم بەردەمشتانەیان یەکڕاست بۆ ڕاوشکار وەکار نەبرد بن. چونکە ڕەنگە گورز و گاڵۆکیان کوتکێ تێلایە گاڕانێ لە بۆ ئەم کارە لەبارتر بوو بن. سەرباری بەردەمشتا زوێڵەگەلێ لە بەردەستی بڕندە ساز دەکران کە بۆ ساودان و تیشکردنی ئەوزارەکان بەکاردەبران. وردە ئەزمونەکان باریشای سەتر وەخۆ دەگرێ. تەکنیک بەرەو پتر پەرساندن و گەشەکردن و ڕەسیوی دەچێ. مرۆڤ گەلی سەرەتایی لە ناوچەی گوێدا بە شێوەی جۆراوجۆر ئەوزاری چکۆڵەتر و ڕێکوپێکتر و زەریفتریان لە بۆ فراهەم دەبوون. ئەوزاری هەرەسەرەکی نیان دەرتاڵان لە شێوەی زوێڵ و تەلازمی سێگۆشە لە بەردەستی دێنە گۆڕێ. نوکەکەی بۆ چت تیشکردن و کونکردن و مەودایەکی بۆ پۆست کەوڵکردن جانەوەر کوشتن بەکاردەبردرێ. ئەوزار و ئەسپایی ڕاوشکار چەنگاڵ و نێزە و نەچاخی دارینەن. مەیمون مرۆڤەکان لەوە دەچێن نە پاسار و پەنایە و نەپۆششت و پۆشاکێکیان هەبوو بێ. زانایان وای بۆ دەچون کە مەودا و چەنانێکی دوور و درێژە دەپەنای دار و درەختی و شارتی داخۆیان لە گەڕ و جێچەڵ و گڵمەسی جانەوەری دڕەندا وەلادا بن. ئەوزا پاشانەکێ مرۆڤ هێنی ئەوە بوو کوخۆ لە ڕەشەبا و زریان و باهۆز و بۆران بپارێزێ. سپەر و سەنگەر و لەمپەرەرێکی ئارای خۆی دۆزیەوە. دەستی بە سەرشکەوتەکانی جانەوەرانی دڕەندەدا گرت و لێداگیرکردن و لەو ئەشکەوتانەدا هێوری و ستاری گرت. لە پێستەی جانەوەران ئەڕای ڕایەخ و پێخە و پۆشاک و جلوبەرگ کە بۆ خۆی جۆرە کەڕک و کورک و کەوڵ و پەلاسێ بوو بە بەن و خرێنەودا و تێک دەبەستران سوودی وەردەگرت. مرۆگەلی سەروەختی کۆنەبەردینی دێرین سوود لە ئاور وەرگرتن فێربوون ئەدی ئەوە چاوا بوویە. لەوە دەچێ پێشان کەڵکیان لە ئاوری خوراسایی و خۆرسکی وەک گەرکان و سوتمانان وەرگرت بێ و ئینجا کاریبێتیان سا یا بە پێکدادانی دوو بەردەستێ بە یەکتیدا یا وە ماڵشتان و لێکخشاندنی دار و درەخت هەرژا بنە ئاور هەڵای ساندن. لە گەرمەی ماڵشتان و دار و درەخت لێکخشاندندا خاکەیەکی وردی نەرمی کە لە دار و درەختە هەڵای ساوەکان هەڵدەوەری گەرم دەبوو ئاوری دەگرت. هەنگین پلیتەیەکی لە خوری یا پوش و قاو و توێکڵی دار و دەوەن و کرۆکەداریان لێک نزیک دەهی خستن و هەڵیان دەگیرساندن و ئەو جا بەفو دەیان دەماند و ئاگرەکەیان وە گڕ و بڵێسە
مرۆڤ ناچار دەبوو بۆەوەی ئاوری لێ نەتەمرێتەوە و دانەمرکێتەوە و نەکوژێتەوە چاوێری و پاسەوانەی لێ بکە. سوود لە ئاور وەرگرتن ستێکی فرە و بایەخی وە دەماوە بووگە و ئێستاکەش هەس. ئایر یان ئاگر ئەڕای ئایم لەوەی و گەزن و بڤەی سەرما و سۆڵە و درەندە و پیا و خۆر پاراستن تا بێژی قیمەتی تەواو ناوێ. خۆراکی لەبەر دەبرژێنێ، کەبابی لەسەر دەکا، ستی کاڵ و کرچی لەسەر دەکوڵێنێ، خۆلاسە کاری زۆری لۆسانا دەکرد. هونەری ئاور هەڵای ساندن بۆ یەکەم جار دەسەڵاتی بەسەر یەکێ لە هێزەکانی خۆڕسکدا ڕۆیشتنی بە مرۆڤ بەخشی و لێوێڕا بوو هەمیشە و هەتایە لە سەربەری گیان لە بەرانی دیکەی جوێ کردەوە. لە شۆڕەوی بەرێ کەوناراترینی ئەوزارەکانی مرۆڤی بەردوارە لە گردەکانی ساتانی دار لە ئەرمەنستان دۆزرایەوە. ئاسەوارێکی دیکەی سەروبەندی کۆنەبەردینی دێرین لە قەفقاز، لە ئۆزبەکستان و لە باشووری ئۆستی، لە کرێمی، لە گۆڵاوەکانی دنێپەر و بەشی نێوان ڤۆڵگاوە دەستکەفتن. بەڕاستیەوەی سەرنج بزوێنە لە کوردستان بەش بەوەندەی بەندە لە یاگەم لە ناوچەی قەرەحەسەن لە سەرووی گوندی تەپەسەوزەوە کەمەڵبەندی شێخانە بە بڵیندایەکی بەرامبەر جەوەڵ ناساز بە هەزاران سەرڕمب و سەرنێزەی لە بەردەستێدا تاشرا و تا ئێستاکەش هەر وەوبانەوە ماون. گردە شێخەیی ئەو بەری بەستەکەی پێشگوندی مەحمەشا مامشا بەرامبەر بە گوندەکە کە جۆگەیەکی چکۆڵەی بە بندا دەڕوا تا سەردەمانێکی من ئاموشۆی گوندەکەم دەکرد و باس ئەنفالی نەکرد بوو ناو بەناو کە ئاو گردەکەی بنکەن دەکرد. ئاسەواری لە گڵێنە و بەرد و شاخی چێوی لێ بەدیار دەکەوتن. خەڵکی و گوندانە بە زۆری ئاوریان بە قاو چەخماغ و بەردە ئەستێ دەکردەوە. سبیل کێش زۆرێنیان تا چەرخوش قارتە و شەمچە پەیدا نەبووبوون بە بەرد و ئەستێ سویل و قەنەیاندا دەگیرساند. ئێمەی منداڵی ئاوایی کە خڕەکە بە پێش گوندەکەدا بەرەو خوار دەڕوا هەمیشە بە بەرد بە یەکدیداداندا سەرقاڵ بوون و پڕیشکە ئاورمان لێوە دەست دەهێنا و کەیفمان بۆ کارە دەهات. ژنان کورە ئاوریان لەگەڵ دروست دەکرد و گڵێنەیان پێدەگوت. لە بنە قاڵۆزی زەها و ئیشک و کرۆکیداری پوکا و پوچ و پوت قاو پوشیان ساز دەکرد. مشتوی چەقە و خەڵمبر و سیکارت و کرد و خەنجێریان لە شاخی کەڵەچێوی و گاونێری دروست دەکرد. کەڵە شاخیان بە شاخی چێوی دەگرت، خوێنیان بە زەرو و بەردەدا، دۆڵ و دەستکە دۆڵیان لەبەر ساز دەکرد، چتیان بە سەنگ و تەرازوو دەکێشا. سەنگیان لە بڕیە و گۆچرە گەڵاڵە دەکرد، ساواریان لە چاڵێکدا کە لە تاوێرەکانی پشتاوایی هەڵکەند بوو دەکوتا. ئاسیاوەکەی سەرحەد لە ڕۆخانە، ئاوەکەی لە دەربەندە باسەرەوە سەرە و نشێو دەبێتەوە. بەرداشەکانی هێندێ جار هەر لەو ئاوا دروست دەکرا. دەستهار زێتر خۆیان دروستیان دەکرد، هەرواسە دەنگ، دۆڵ، دەستکە دۆڵ، ئەمانەی لەش هەر هۆشیان دروستیان شانمەکردن. بە مەزەنەی بەندە ئاوری پیرۆزی باوە گەرگەڕ لە کەرگووکێ فرەکۆنەس. خەڵکی ناوچەی زاموە هەر بۆ یەکەم جار بە ئامادەی و حازرەکی و خۆڕسک سوودیان لەوەرگرتووە. دوور نییە پێشوەی مرۆڤ ڕێی کەوێتە ئەو ناوچەیە ئەو ئاگرە هەر لە کۆنەوە هەبوو بێ. بۆ خۆی نێوی باوە گەرگەڕە، زماخواران بە بابە گۆڕگۆڕ ئێژن. زەرتوشتیان ئاوری ئاورخانەکانیان نەدەکوژاندەوە. ئەوەش لەوە ڕاکەوتبەوە کە مرۆڤ وەختێ ئاوری هەڵدەگیرساند نەیدەویست لێ کۆڕ بێتەوە بتەمێرد. چون ئەسبابی ئاور هەڵای ساندنی بەوی ساناهیە دەست نەکەفتیە، گاوا کوخەستبت هەڵی بکە. یەکسەر هەڵی جرسێنێ، لەبەر هەندێ ئاورخانان پاسەوان و چاوێریان بۆ داناوە و هەمیشە پاراستویانن. قسە دێنێ، ماڵە میر و بەگلەری کوردان ئاورخانە و وەجاخیان هەرگیز نەکوژاوەتەوە و هەمیشە دووکەڵی لێ هەساوە. کەسێکی منداڵ و دۆمۆنی نەبێ و وێستاکەش لە کوردەواریدا خۆی بە وەجاخ کوێر و ئەستێ وەردەزانێ. ئەمەش لە قۆناغێکەوە کە پیاوی تێدا لە جێتی ژن بوو بە خێوی هەموو دەسەڵاتی ئاو دەخواتەوە. کەسێکی دەستکورد یا پیسکە و ڕژت بێ پێژن ئاوری لە ماڵێدا ناکرێتەوە. دووی لە خانەی هەڵناسێ خانەوێرانە. بەش بە حاڵی ئاین ژیان و سازمانی کۆمەڵی مرۆڤەکی دەتوانین بێژین پاشکەفتترین هۆز و تیرەگەلێ
کە ئێتنۆگرافیان لێیان وەکۆڵێن بە چەندین پلەپایە لە مرۆگەلی وەتەوەن بووی کۆنە بەردینی دێرین پەرەیان ساندگە و وەگەشە کەفتگن. لە مرۆوە چۆنیەتی ژیان لە ناو کۆمەڵانی سەرەتایی مرۆڤدا تەنها و تەنها لە ڕووی ماتریاڵ و بەرژەوەندیەکانی دێرین ناسیەوە وەگیر دەکەوە و هەر لە بەرهەندێکەش ڕاو بۆچوونەکانی ما لەمەڕ سازمانی کۆمەڵەکیوی ناتەواوە و لە سەرهیمی گریمانە و قیاسکردنەیە. مرۆڤ لە سەروبەندی کۆنە بەردینی دێریندا و گرد و کۆی خۆراکی بە میوە و ڕیشەی دار و درەخت و واردنی وەک تووتڕک وەڕێوە دەچوو. مامکدارانیان پێستانداری چکۆڵە، مارمێلکە و گەپڵە و بزنمژە و قۆڕی و گەزندە و خەزەندەی ڕاودەکرد و فرەی نەدەخایاند پەرژایە ڕاوکردنی گیانلەبەری یەپوزەڵ. دێریناسان لە هەوارگایەکانی بەرلەمێژوو بە زۆری لەناو ئەوراز و ئامێرەیلی نواییندا پێشە و هەستی ماموت و گامێژی چێوی و ئەسپ و گاچێوی دەدۆزنەوەکە مرۆڤەیلی سەرەتایی ژ بۆ ئەوەیەکێ کومۆخی نێو ئەم هەستی و پێشانە دەری ببڕن قەڵاشتونیان. مرۆڤی سەرەتایی گۆشتخۆریش بووە و گیا و گۆڵخۆریش بووە و لەمڕۆوە بۆی لواوە کە وە زۆری بتوانێت لە گشت جێی بژێ و هەڵبکە. بارودۆخی ژیانی مرۆڤ سەخت و بەسام بووە. نەیتوانی گەل لێڵ درەندەگەلی هەراسانکەری سەرەتای سەدەی چوارەمدا پێشبڕکێیان لێڵا بکە و پەنجیان لە پەنجە بدە. نە لە زوو خێرایی وان و نەهێز و گورتی لە شولاری هەبووە. برسێتی و مەرگی ژێر چنگۆڕکی جانەوەرانی هەمیشە لۆ لە بۆسە و کەمیندا بوون. ئاژن هاوردنی چاڵە بەفران ململانەی وی دەگەڵ خۆرسکیشدا هێندەی دیکە دژوارتر و مارگەساتتر کرد. وێڕای ئەوان هەموو کۆسب و هەڵەموتان بنیایەمی بەردەوارە لە ساید و هۆکارە وەزەنگی ماگنەسەوە و سەرکەوتون و زاڵ بووگن. یەکەمەوە ساکە ئەمانەی لە ئیتر بوونەوەری لێکی وریا و شیار بووگن کە ئەو زار و ئامێریان ساز دەکرد. دووەم لە سۆنگەی ئەوە کە ئەمانە هەر لە نواوە وە شێوەی دەسەجەمعی و لێڵیەکە وە کۆمەڵ و بەردەژیان. بەگرە سازدانی ئەو زار و ئامێر ئەسڵەن بێژیانی کۆمەڵەکی و دەسەجەمعی هەر سەر ناگرێ و مەحاڵە. چۆن پاراستن و پێڕستکردنی زانیاریەکانی مرۆڤ و کاری ئاڵوێر و بازرگانیوی لە زەوینەی ڕەنێوئانیندا و پشتاوپشت لە وەرینانەوە ئەڕاینەوە و نەویران و نەتەیژەل و میراتی مانەوەیان تەنیا و تەنیا هەر لەو هەلو مەرجەداژکردنێ دەهات. نێسیروانیە نەمازە نێچیروانیە جانەوەرانی گەپ و زەلام لە هێندێ ناوچەی کوردستانی ئێرانێ واژەی زەلام بۆ چار پێ و بارجین و تسی لێی جۆرە بابەتەی لە دەگوترێ و شێوەی دەسەجەمی و دەستیاوی و کۆمەڵە گیرا و شکار ئەنجام دەدرا. ئیدی بەم جۆرە ئەوانەیانەوە ئایر دەتۆقان و وەپەل و خڕک و کەوەرە تێسڕەواندن بەرەو هەڵدێر و زۆنگ و زەلکا و زەمەندیان هەڵدەبڕین و تەنگاو دەکردن. سەر و کەور دەکەم بن و خاک دەکەم بۆ کوێ دەڕۆن. ئەی کۆمەڵە ئایەمیانە لە دەورانی کۆنەبەردینی دێریندا بە نێوی ستانداردی گەلەوڕانە سەرەتاییەکانەوە نێو دەبرن. ئەی گەلەوڕانەیلا ڕەنگە چکۆڵە و تا ئەندازەی ناپایدار بووبن. کەسانێ دوان کاربوون بچنە ڕێزی گەلەیەکی دیەوە. گەل هەمیشە پێشەنگ و قەڵاوزێکی ڕێشاندەری پیا و یاژنی لە تەکا بوو. وێڕایوەش دامەزرانی سازمانی جووتەکی کەم و زۆر چەسپ و پایەداری شکارێکی کردنی نەبوو. شڕوشکڵی ناقۆڵا و فازەلفیچی ئەو زار و ئامێری سەرەتایی کارپەست و نزمی ئاسیابووری ململانەی سامناک دەگەڵ خۆرسکدا ئەمانەیلا سەر لە وەرگشتی لە ناوگەلەی سەرەتاییدا حاڵەتی ئیندیڤیدوالیزمی درەندەیان کە مرۆوی وەکە مەربووک فۆسیل لە باپیرە گەورانی خۆیان و میراتی بۆ مابووگا دەپاراست. ئەو حاڵەتە ناو بەناو لێڵەوەیەکە دان و تێکچڕژیان و تێکگیران و لێکدی هەڵکردن و لێکدی ڕۆهاتنی خۆنینیدا کە دەهەل و مەرزی ململانە لە پێناوی نەماندا دەهاتە گۆڕێ بە دیار دەکەوت بگرە مرۆڤی پیا و خۆریش هەبووگە. بەرەبەرە کاتێ سازمانی کۆمەڵەکی کۆمەڵە مرۆڤەکی دامەزریە و بنچەسب و یایەدار و ڕوختە دەبێ و دەسڕەنگینی و دەسوبرد و مەهارەتی مرۆڤ لە کاروباری بەرهەمهێناندا پەردەسێنە و تەشەنە دەکا و دەتەنێتەوە. سریشتی ئاژەڵانە دەداتە باری کەزی و کەنەفتی. هەروەک ڤلادیمیر ئۆلیانۆف فەرموویە گەلەی سەرەتایی و کۆمەڵی هاوبەشەکی سەرەتایی سنوورێکی بۆ حاڵەتی دڵندایەتی
سەرەتایی مرۆڤی سەرەتایی دانا. پەیدابوونی بیر و ئەندێشە ئەنجامی چالاکی و ئەمسەر و ئەوسەر و هەڵپە و خۆوەدار و بەردادانی ڕانێوهێنانی مرۆڤە لە هەوارگەی گاڵوک و داردەست یا خڕک و کەور و کارهاوردنی ڕەمەکی و ئاژەڵەکی بۆ هەوارگەی ئەو زار و ئامێر سازکردن با ناقۆڵا و ناڕێک و پێکیش بووبن، چالاکی وشیارانە و ئاگایانە و هەست و خوستی تێژی مرۆڤ و دەنگ تێرێ. ئەزموونەکانی مرۆڤ لە کاروباری بەرهەمهێناندا نوخشەی تاقیکردنەوەی ویسازەدا و دەویژدان و نیهادی ویدا ئاشکرا ڕەنگ دەداتەوە و شۆپ و شوێنەوار بەجێدێڵێ. لەوەڕا کە کار بە شێوەی دەستەجەمعی و دەستیاوی و گەلەکاری ئەنجام دەدرا و ئەزموون و تەجربەکانی دەستەی کۆمەڵ پاسداریان لێ دەکرد، کار و خەسڵەتی بیرکردنەوەی سەرەتایی بەشەریش حاڵەتێکی کۆمەڵەکی بەخۆوە گرت، واتە کە کارکردن کۆمەڵەکی و گەلە کۆمەکی بێ، دیارە بیرکردنەوەش کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەر بە دەوری کاردا دەخولێتەوە. حاڵەتی کۆمەڵەکی بەخۆوە گرتووە مرۆڤ لە چەرخ و چاخەکانی سەرەتاییدا خۆی لە کۆمەڵ بەجودانە دەزانی. ئێستاش لە کۆمەڵی کوردەواری عشیرەتیدا کەسێکی نابینی پێناسەی هۆز و هۆزگە و خزمایەتی خۆی بەچسێکی پیرۆز نەزانێ. ئەوڕۆ هەر جافێک، هەر بەڵباسێک، هەر مزوریەک، هەر بریفکانیەک، هەر سوورچیەک، هەر منتکێک، هەر براندۆستیەک، هەر زێباریەک و تا دوایی دەگری بەو پەڕی شایی بەخۆبوونەوە شانازی بە عشیرەتەکەیەوە دەکا. خۆی بە یەکێ لە عشیرەتەکەی بەجودا نازانێ، نەک هەر ئەوەندە بگرە کە ڕەواندزیەک، هەولێریەک، ئامێدیەک، سلێمانیەک، خانەقیەک، بێتلیسیەک و تا دوایی دەڵێ من ڕەواندزیمیان، هەولێریمیان، فڵانمیان فیسارم. ئەوەش هەر لە ڕەگەستوری ڕۆحی عشیرەتگەریەوە چاکەرەی کردووە. سەرلەبەری چالەکیە کۆمەڵەکیەکانی کۆمەڵی کوردەواری لە جوێن و پرسە و تازێمانە و شین و شایی و سەیران و بندار و کومازی چنین و گەلەدرە و گەلەجووت و سەرلەبەری کاروباری هەرەوەزی و تادوایی کە زۆران نەماون پاشماوەی هەستی ڕۆحی کۆمەڵەکیە و خۆ بەبێ کۆمەڵ بە هیچ نازانینە. بەڵێ ڕاستە ئەوڕۆ تاک دەوری زۆرە، بەڵام هەرگیز لە وەڵامدانەوەی ئەرێنی پێداویستی کۆمەڵ دواناکەوێ. ئەوە تا هەمیشە هێز و گورتی دەپەنای خێزانە گەڕۆکەکەی، گوندەکەی، شارەکەی، هۆزەکەی، نەتەوەکەی چ لە ڕووی ڕەگەزەوە چ لە ڕووی حیزبایەتی و سیاسیەوە دەبینێ. بەڵام دیموکراسیەتی گەرەکە دەیەوێ وەک تاکیش ڕێزی لێ بگیرێ، نەک هەرەوە بگرە، دەیەوێ لە شێوەی سەرۆکی شێخی ئاغای مەلایە زانایە شاعیر و سیاسێ حسابی لە کۆمەڵ پسیریش بۆ بکرێ. ئەوە بیرکردنەوە ئەجی زمان کو پەیدا بوو، زمانیش هەروەک ئەندێشە و بیرکردنەوە تەمەنی درێژە و کۆنا. ئەوانەی ڕامانەی ماتریالیزم مادەگەراییان داناوە دەڵێن زمان بریتیە لە نیهاد و ویژدانێکی ئەزمون کراو کە هەروەکو لە بۆ سەرلەبەری مرۆڤان چستێکی ڕاستەقانیە و هەس لە بۆ زمانیش دەخاودەق هەس و ڕاستەقانیە. زمانیش وەکو نیهاد و ویژدان نایەتە گۆڕێ مەگەر لە سۆنگەی ئاتاتی هۆی ناچاربوونی دەگەڵ سەرلەبەری مرۆڤاندا تێکەڵ بوون. یەکەم چەمکەکانی هەمووانی هەکە بە دەنگان نەچەسپاندرابان ئەوانە دە کۆمەڵدا هەرگیز پێدان نەدەبوون. هەروەها ئەگەر زمان نەبا هاوسەر و کاری تاکان دە کۆمەڵدا لێڵ یەکتراگرتن و پەیوەندی بە یەکدیەوەگرتن و کاری دەسەجەمعی و هەرەوەزی و دەسەوایی نەدەهاتنە گۆڕێ و لە بۆ چوون و چەرا بەدەردەبوون. مرۆڤ هیچ جوورە چەمکێکی هەمووانێکی بێتۆڕێکی بەگرێ و گۆڵی هاوپەیوەندی سەر و ساختەوار بە تەنێ کەسێ بەبێ کۆمەڵ لە بیر و بۆچوون نایە. چۆن مرۆڤ بۆ بە تەنێ ژیان لە مێژووی پەیدابوونیدا ناتۆتە گۆڕێ و تاکەبوونەوەرێکی زیندوو بێ نێرومێ هەرگیز بەبیردا نایە. جا کۆمەڵ لەو نێرومەیە کەوتۆتەوە و دەکەوێتەوە. کۆمەڵژی ئەینی ژەیەکێ پێتر. ڕامانەی مار ڕامانەیەکی هەڵامێزە. لەمەڕ لێکدانەوەی پەیدابوونی زمان ئەو ڕامانەیە دێر زەمانێ دوو گونەی بەسەر زانستی زماندا لە رووسیا شۆڕ کردبووە. بگرە کوردی بە گورجی و نازانم چی بە کارتۆفیلی و بڕێ لەم جۆرە منزریانەی وەبا دەدا.
مار بە تایبەتی پای دەئاگرت و ئیلکەم و بیلکەمی ئەکرد زوانی سەرەتاییانی مرۆڤ لە ئاماژە و ئاماژەکاریەوە سەری هەڵداگە و زوان لە جم و جۆڵیەوە کاتگەسەوە. پێیوا بوو قسەی دەنگدار لە فڵتەفڵت و منگە کاهینەکانەوە هاتۆتە گۆڕێ. ئەو دەیگۆ زمان تانهاژی مۆرک و شەقلی چینایەتی سەروبەندی چینایەتی، ئەمە ئاغا و ئەوە میر و ئەمەکەیان توێخە و ئەمەکەیان گزیر وەزەق و زۆپی پێوە دیارە. بەڵام ئەیڕامانەی ئاخر زەمانەی مارافەندی قورحان و حەق و وەساحێود هیچی وەسەر هیچەوە نییە و لە هەرزەوە ولاوە چستێکی تر نییە. ئێمە هیچ بیر و بۆچوونێکی ڕوون و ئاشکرامان لەمەڕ ساختمانی زوانەی لێ بنیایەمی سەرەتاییەوە نییە. زانستمەندی شۆڕەوی کۆن واو بۆ ناکناو وای بۆ دەچێکە ئەزمموی بەرهەمهێنان بەرەبەرە فراژوو و پرۆپوختە و ڕێکوپێک دەبێ و گەرو لە سایی و پاوە ڕاوەستانی مەیمونەی لی مرۆڤ نایاسایی و چکۆڵەبوونەوەی شەوی لاگەی خوارەی کامڵ دەبێ. هەنگین زمان لە ئاماژە و دیاریدە دەنگدارەکانی ئەم مرۆڤانە پێک دێ. لەی زمانەی لەدا واژەکان تا ڕادەی بەکە و شەنن یان وەورتر بێژین لە ڕستی یەکبڕگەی کەرتکرد و ماناجیاواز پێک دێن. بەش و حاڵی ئاین زانستمەندانی بورژوا لافی ئەوە لێ دەدەن کە مرۆڤ هەر لە سەرەتایی چاوپشکوتنیەوە بڕوای بە سەروی خۆڕسک هەبووگە و باری تەعالا خوداوەندی پەرستووە. کەشیشی فەرهەنگناسی ئۆتریشی بە ناوی پێوا و شمیت و پەیڕەوانی وی مردم فێرە ڕامانەی یەکتاپەرستی ئازەلی دەکەن. ئەم ڕامانە مەمبارەکەێژێ مرۆڤ لە سەرەتای دروست بوونیەوە بەڕوای بەهەبوونی یەک خوداوەند هەبووگە و هەر ئەو بڕوایەیە کە دەنیهاد و ویژدانی مرۆی سەرەتاییدا پەیدا بووە. بۆ خۆی نیشانەیەکە لە بوونی خوداوەند کەچی ئەم ڕامانەیە لەگەڵەوەیکە لە گۆڕانکاریەکانی ڕەوانی و ڕۆحی مرۆڤەوە زاندراوە دووفاق و تاقوزوتن. دەبارودۆخێکدا کە تاکە مرۆڤێ سەرقاڵی سەروبەرنانی خۆراکی ڕۆژانەی خۆی بووە و یەکەم بیر و بۆچوونی وی لە کار بەولاوە سەرکاری بە هیچ شتێکی دیکەوە نەبووە نەیدەکاری بیر لە شرۆڤەی جیهان بکاتەوە. لەمەش بترازێ کرچ و کاڵی تەواوی مێشکیوی دەرفەتیەوەی نەداوە لەم جۆرە چەمکار و توپەتیانە بگاتن. مرۆڤ لەبارەی خودی خۆی و خۆڕسکی کە دەوراندەوری تەنی بوو بیر و باوەڕی ئاینی واتە بیر و بڕوای تەموو مرژاوی و هەڵە و ڕێنا هەر نەش بووە. ئێمە دەتوانین لەسەرەوە پێدا بگرین کە مرۆڤی وەتەنبووک فۆسیل هەر هیچ نەوێ بەش و حاڵی مرۆڤ مەیمون و مرۆڤی چین کە هەر لە بنەڕەتدا فڕیان بەسەر بیر لە ئاینکردنەوە نەبووگە. هەرچی ئەو قسەیەشە کە ێژێ مرۆڤی نیاندەرتاڵ چتێکی پەرستووە یانە خۆ ئەوە کێشەیەکی وەگرێ و گۆڵترە و ژمارەیەکی فرە لە زانستمەندان لە سەرەمەتانها ژی مشتومڕ و جۆبچڕانەیە. بەپێی ئۆکلاندیکۆف گۆڕخانەی لێکە لە دمادمای دەورانی کۆنە بەردینی دێرینەوە جێماگن گەواهی هەبوونی بیر و بۆچوونی سەرەتایی لە نیاندەرتالەین دەدەن. ئەم گۆڕخانانە لە ناو شکفتەی لێدا کە ڕۆژگارێ لانە و کاشانەی مرۆڤ بووگن هەڵدەکەنران و لە بۆ مردیان چاڵی چکۆڵەیان هەڵدەقەند و چەند گڵمتکە گۆشتیەکەن لۆ تێدا دەنان. نیاندەرتاڵان بە دیمان پاسەوانی و پارێزگاریان لە مردووی خۆ دەکرد و لە جوێن زیندیانیان ڕەفتار دەگەڵدا دەکردن. وەلێ هێمان بیر و بۆچوونی جیهانی نەهات بوارەوە. ئەوان لە بۆ مردی هاش بڕوایان بە توانستێکی سەروی خۆڕسک و لە هێزێکی کە لە جوێن هێزەکانی سەرزەوی نەبێ نەدەکرد. لەم چەرخ و چاخەدا یەکەم سریشتەکانی پەرستن جان لە بەرەکانن لە چواردەوری گۆڕخانەی نیاندەرتاڵەکاندا. لە تیشکتاش لە باشووری ئۆزبەکستاندا شاخەیلی بزنەچێوی هەبوون و لە هێندێ شکەفتەکاندا کاسەسەری ورچی شکەفتنیش دۆزرانەوە کە چواردەوری وە کەمەر و بەرد هەڵسرنابوون. هەنگین زانیاری لەمەڕ چۆن پەیدابوونی فرعاینی کەم بووگە و ورد نییە. یەکەم نیشانە و شایەتی بێچەند و چوون لە مشت و مڕ بەدەر تەنێ باسوخاسی پەیدابوونی ئاینە لە چەرخ و چاخی پاشانەکێ واتە لە چەرخ و چاخی بەردینی دێریندا. لێرەدا بەش بە حاڵی کوردەواری تانهاژی زۆر لە تەکیە و مزگەفت و خانەقاوجەی تایبەتی لە کوردستاندا گۆڕستانی تایبەت بەرچاو دەکەون و کەسانی خانەوادە و بنەماڵی پیرانی تەریقەت و شێخ و مەلا و ئاغا و بەگ و گەورە پیاوان لەو گۆڕستانە تایبەتانەدا دەنێژرێن. ئەوجا پاش کۆنەبەردینی دێرین کۆنەبەردینی نوێ دەست پێ دەکا.
لە 40,000 ساڵەوە تا 12 ساڵ پێش لەدایکبوونی ئیسای مەسیح. بە درێژایی ئەم سەروبەندە هەلومەرجی هەرێمی چەندین جار دەگۆڕدرێ. چاڵە بەفران پاشەکچێ دەکەن و ئاوهەوای ئەوروپا و سیبریای باشوور خۆش دەبێ. پاشان سەهۆڵبەندان سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە و ئەمە چارەمین و دوهەمین هێرشە. سەرڕای وەی کە لەسەر پاکی سەهۆڵبەندانەکانی دیکە کز و بێزەبر و زەنگترا ئاوهەوا زۆر ناهەموار دەکا. ماموتان دەگەروی خامۆشی هەتاهەتاییدا لول دەدرێن، کەسی گاچێویەکان بە سەرانسەری گوێی دەریایی ناوین و کریمێ و قەفقازدا پەرت و بڵاو دەبنەوە. پەڕینەوە بۆ دەورانی کۆنە بەردینی نوێ بە پێشکەوتنێکی بەرچاوی ساختمانی لە شولاری مرۆڤ قەڵەمداد دەکرێ و دەگەڵ خەسڵەتی بەرهەمهێنان و پێشکەوتنی سازمانی کۆمەڵەکیدا بە دیار دەکەوێ. ساختمانی مرۆڤی هاوسەرخ دەگاتە ئەو پەڕی پێشکەوتن. هونەر و ئابووری کۆمەڵی مرۆڤین کامەڵتر و بەگرێ و گۆڵتر دەبێ و نەخوازە ئەوزارەیلی تایبەتکە بۆ سازدانی ئەوزارەیلی تر وەکاردەهێنرێن و ئامێر و ئەوزارەیلی کە لە دار و سوقان یا لە دار و بەردەستێ دروستکراون لەم سەردەمەدا پەیدا دەبن. مرۆڤ شکەوتان بەجێ دێڵێ و دەستەدا تا سازدانی پەنا و پەسێوی گەرم و گۆڕ. شێوەی نوێباوی سازمانی کۆمەڵێکی کۆمەڵی خێڵەکی سەرەتایی دێنە گۆڕێ. پاشانەکێ هونەر پێداوێتە گۆڕپانی پەیدابوونێ. بەڕاستی هەروەک زانستمەندان دەڵێن بۆ دەورانی کۆنە بەردینی نوێ پەڕینەوە واتە مرۆڤی نیاندەرتاڵ کە بە مرۆڤی ئەوڕۆکە بوون بە تەکانێکی چۆنەکی و بنواشەکی تایبەت لە قەڵەم دەدرێ. لەم سەروبەندەدا تەکنیک بە چەند پلە لە ئیبەرێ پێشڤەتر چوویە. ئەبزار و ئامێرن ژکەڤر دروستکری کامل دەبن. مرۆڤ زوویە لە بەردەستەی تەنک و ناسک و بەهۆی ئامێری هێزکانی داتەتاشێ. لە دماترین ڕۆژگارانی سەروبەندی کۆنەبەرینی نوێدا کاروبار ئیتر هەروە بەرد و کەورەوە قەتیس نامێنێ و پەکی لەسەریان ناکەوێ. بەگرە هەستی و شاخیش بەکاردەهێنرێن. ئەبزار و ئامێرەی لێ کە بۆ خۆراک تەیارکردن وە کارتێن جۆرا و جۆرترن. نێزەی لە نوکە شفرەی ئاجی ماموت لە بەردەستێن. خەنجەری لە شاخ دروستکرا و نێزە بۆ ڕاوشکار و ماسیگری، ئەورازەی لێ بۆ پۆستکەندن و کەوەڵکردنی جانەوەران بەکار هاوردن دێنە گۆڕێ. لە سوژن و گۆشەوەنی سوقان بۆ دەرونی پوشاکی کەوڵ و کورک و لە پاژە بەردەستەی تیژ بۆ پەرداخ و لێ کۆلوس و مشت و ماڵکردنی شاخ و سوقان سوود وەردەگیرێ. ڕاوشکاری جانلەبەری زەلام و گەورە و زەبەلاح کە لە شێوەی گەلاوڕان دەچێرن داوێنەیەکی بێپێشینە بەخۆوە دەبینێ. لە بیرکێدمۆستن لە چێکۆسلۆڤاکی کۆمەڵە هێزکی هەزاران ماموت دۆزرایەوە. لە دمادمای ئەم سەروبەندەدا ڕاوماسیش بە فراوانی پەرەدەسێنێ. ئەم پێشکەوتنە لە کاری بەرهەمهێناندا دەرفەت و هەل بۆ مرۆڤ فراهەم دەکا کە شێوەی ژیان و هاوارگرتنی یەکجێنشینی بگرێتە بەر. مرۆڤ هەواری خۆی لە پەناگای دەست کرد، سەیوانان، کولبە و کۆلیتان، زنج و کۆڕان دەست پێ دەکا. لە کوردستان لە شکەفتی شانی دەرو هەزار مێرد و شوێنانی دی ئاسەواری زۆر لە نیاندەرتاڵان و خانوبەرە و تشتی لەم زۆرە بابەتی لە بەرچاو دەکەون. رووسیا سۆڤیەتی بەرێ ئاسەواری چەرخ و چاخەکانی کۆنەبەردینی نوێ لە پشت قەفقاز، کریمێ لە گۆڵاوەکانی دنێپەر و دۆن، بە درێژایی چوسوابا و لە سیبریا دۆزرانەوە. هەوز و خێڵە ساتی کە دوور لە ناوچەکانی چاڵە بەفران دەژیان بە شەقل و مۆرکی تایبەتی خۆیان لە ئیدیکە جوێ بوونەوە. لەو سەروبەندەدا لە ئەفریقای باکوور شارستانیەتی کە پاشانێکی بە نێوی کەپسا نێوی دەرکرد بە ورشە و ڕاونەق کەوت. خەڵکی کەپسا بە پێچەوانەی ڕاوچی و ماسیگرانی باشوور بە زۆری ژیانیان بە گرد و کۆی میوە و سەوزی و لەوان بابەتان بەسەر دەبرد. ئەوان لە هەڵکردنە سەردران دەیلێ لە جوێنشێر و پڵنگ سامیان ڕێدەنیشتێ وە لێ بەڕێوەچوونی وان بە شێوەیەکی سەرەکی وە گردۆکۆی وردە نەرم تەنەیلی خۆراکی کیسەڵایل هێلکەی وشترمڕۆ لەی جۆرە بابەتەیلە سەروبەر ئەنریا. لەی ڕۆژگارەیلە لە خاوەری زرەی سپی، کریمێ و پشت قەفقاز کە شارستانیەکی وەک شارستانیەتی کەپسا لەوڕاکە چەوی پژیاوی حاڵوبارێکی ئابووری هاوشێوە هەبوو. باشە ئەی کۆمەڵی تیرەگەری چۆنچۆنی چاوی پشکوت و بێگومان گەشەکردنی هێدیانەی لەسەرخۆی هێزەکانی بەرهەمهێنان و بەرەو ژیانی یەکجێنشینی پەڕێنەوە
ژیان و گوزەرانی بە کۆمەڵ و دەستە جەمعی مرۆڤی بنچەسب و ڕوختە کرد و لە ئەنجامدا حاڵەتی ئیندیۆدوالیزمی درەندان لە نێوچوو. گەلەی سەرەتایی جێگای خۆی لە بۆ سازمان و دامەزراوێکی کۆمەڵەکی هەوراستر و باڵاتر و پێشکەفتی تر چۆڵ کرد. ساختمانی گەلە بە شێوەیەکی سەرەکی لە سێلاوە بەرەو کاملبوون دەڕوا. یەکەمەوەیە کە زێدەبوونی دەستکەوتی بەشێکی کاروە لە مرۆڤان دەکاکە لە دەستە و گرۆی کەم خەڵکتردا کە لە گەلەی سەرەتایی جێببوونەوە وەلێ هاوپەیوەندی ئابووری خۆیان هەر دەگەڵواندا پاراست بوو خڕدەبوونەوە. ئەم دەستە و گرۆیانە خۆیان بە خزم و کەسی یەکدی دەخێندەوە و لەوانەش بوو لەسەر یەکدیشیان کردبایەوە و بگرە ناو بەناو یەکدیشان بۆ ناوچە و قەڵەمڕەوی ڕاوشکاری خۆش گاز دەکرد. دووەمەوەیە کە مرۆڤ گەلی سەرەتایی بە پلە و پایەیە دەگەن کە لە هاوسەر و ساختی ژن و مێردایەتی لە چارچێوەی دەستە و گرۆدا بەرەوبڕی بکەن. ئەم کارە کە بە لە هاوسەری بەدەر ئێگزۆگامی نێو دەبرێ لێڵ گەشەکردنی ئابووری مرۆڤەیلدا هاوسەر و کارە. ژن و مێردایەتی کارێکی ژیانی نییە، بەڵکە دیاردەیەکی کۆمەڵەکیە کە بەهۆی کۆمەڵەوە ڕەوایەتی شەرعیەتی دەدرێتێ. واتە زود بوونی ژن و پیاوێ تەنیا بۆ پاراستنی ڕەگەز و جۆر نییە و کاری تاک نییە، بەڵکو کۆمەڵە و کۆمەڵ شەقڵ و مۆرکی خۆی پێوەدەنێ. هاوسەر بەدەنی تەنیا لە قۆناغێکی دیاری کۆمەڵدا دەتوانێت بێتە گۆڕێ، چونکە گەلەی سەرەتاییەکانی کۆمەڵەکی سنووردار بوو دەگەڵ کۆمەڵانی دیکەدا هاوسەر و کاری ئەوتۆی نەبوو. تەنیا پاشەوەی دەستە و گرۆیەکانی دایک و فەرزەندی یەکدیان بە خزم و ناسی و ئەندامانی ئەم گرۆیانە لە سای لێڵ یەکترا ژن و ژنخوازیان درێژە پێدا داسەکین و چەسپانی هاوسەر بەدەری لێرەڕا ئەو جا سەری گرت و بوو بە ستێکی کردنی و خواسایی. ئەی کارە لە هەمان حاڵدا کە مانایەکی فەلسەفیانەی هەست، فەلسەفەی هاوسەری لە چوارچێوەی دەستەیەکی کۆمەڵەکی گرۆدا ئەسڵێکی ئەرێنیە و ئەوەشەوەیە کە ژنمارە بڕین لە دەستەیەکی دیکە دەستەیەکی دەستنیشانکری دەبێ بە کارێکی ناچاری، واتە ئیدی ناتوانێت سەرپێچی و کاڵاوە کێشی بکە. ئیتر لەمەوە پاش دوو دەستەی خزم و خوێش بە ڕێوڕەسمی دوولایەنە پەیوەندی دەگەڵ یەکتیدا دەگرن و دەبن بە هاوسەر و کاری یەکتی. لە سەرێکەوە ژنهێنان لە چارچێوەی یەک دەستەدا پاوان و قەدەغان بوو، لە سەرێکی دیکەوە کەسانی دەستەکە تەنیا دەگەڵ ئەندامانی دەستەی خزمدا دەیانتوانی ژن بێنن. ڕێوڕەسمی ژنهێنانیش دە چارچێوەی کۆمەڵێکی گەورەدا بە ژن و مێردایەتی ناو دەبرێ و هۆزی ژن و مێردایەتی کەلت و کۆمەڵی هاوبەش خزمی یەکدین هاوکات لەگەڵ پێکهاتنی کۆمەڵی خێڵەکی ناژن و مێردایەتیدا دێتە گۆڕێ. ئینگاس ئەم سازمانە دوێنیەی بە شێوەی سەرەتایی کۆمەڵی ناژن و مێردایەتی بنەما هۆز داوەتە قەڵەم. پاشماوەکانی ئەم سازمانە دوویانە دا ئاستێکی گەشەکرد و پێشکەوتوتردا تاوەڕۆژ هەرماون کە لە پورناسان پاشماوەکانی ئەم سازمانە کۆمەڵەکیانەیان لە ناو تورکمانەکان ئەڤینەکان قەرەقاڵپاقەکاندا بەرچاوکەوتون. ژمارەی دەستەی ناژن و مێردایەتی لە چارچێوەی یەک هۆزدا لە شێوەی دەستەدا بوو، واتە سەرلەبەری ژنانی کۆمەڵی هاوبەشەکی هاوسەری ڕاستەقینەی بیلقوەوەی پیاوانی کۆمەڵی هاوبەشەکی دیکەمان هۆزن. بەداخەوە تا ئێستاش ئەم دوو زاراوایە بالقوە و بالفعل بە زمانی کوردی نیمانە، کەچی لە زۆر ڕستەی زانستەکاندا بەکاردەبرێن. وێ ڕایوەی کە جەمسەربوونی گرۆ بە پێکهاتنی بەڕێکەوتی جەفتەیلی کەم تا زۆر چەسب و پایەداری فت نەدەکرد، وەلی سەرڕایەوەش هەموو هیچ کەس بەش بە حاڵی هاوسەری خۆی خاوەن مافی پاوان کراو نەبوو. پاشماوەکانی جەمسەربوونی گرۆیانە بنمونە لەکەن ئوسترالیایەکان کە هۆزەکانان بە 2 یا 4 گرۆ کە بە شێوەی هاوجەمسەری بەرابەر تێک بەستراینە تا هەنووکەش پارێزراینە و بووینە کەرستەی لێوە کۆڵ و لێوە تۆژانی ڕەگەزناسان. ڕووسیای دوای سەدەی 19دا لە شتێرنبەرگ بابەتێکی لەم جۆرەی لە ناو نیۆخەکاندا دیتەوە. ئەم پیاوە حکوومەتی قەیسەری لەسەر چالاکیەکانی لە ناوڕیزی نارۆدنایاویلیادا بۆ ڕۆژهەڵاتی دووری ڕاهەنەکرد بوو. سێمەوەیە کە ساختمانی گەلەی سەرەتایی لە ئەنجامی کامەڵبوونی دابەشکردنی خۆڕسکانەی کاردا شێوەیەکی بەگرێ و گۆڵ پەیدا دەکا. وێ دەچێت دابەشکردنی کار بەپێی تەمەن هەر لە هەمان سەرەتایی هاتنە گۆڕی کۆمەڵی مرۆڤەوە سەری هەڵدا بێ، بەڵام لەو زەمانەدا پیاو و ژن لە ئابووریدا دەورێکی چوونەگیان دەجێڕا.
تەنیا لە ئەخر و ئۆخری دەورانی کۆنەبەردینی دێریندا کە دابەشکردنی کار لە نێوان ژن و پیاودا دێتە گۆڕێ، پیاوان بە ڕاوشکارە و خەریک دەبن و ژنان و منداڵ بەسەر میوەخڕکردنەوە و جا و گۆڵکۆکردنەوەدا ڕادەگەێنن. دێرینەناس پرۆفسۆر ئافیمۆنکۆ وای بۆ دەچێکە ئەو زار و ئامێری نیاندەرتاڵان سەر بە هەردوو ڕەگەز ژین و پیاو بووگن. پاژە ئەو زارەی لینوکتیژ کردی پیاوان بوو، هەرچی ژینان بوون پێناوەی لی شمەگڕۆشێن و داروبەرتاشیان بەکاردێنا. کاردا بەشکردن بە پێی تەمەن و ڕەگەز نەتەوەکانی هەریەکە لە تەرحێ و هەریەکە لە ڕەنگێکە لە پورناسانی وە سەر کەڵکەڵەی لێوە کوڵین و وردکردنەوە ئێخستیە. و نمونە لە ئوسترالیا ژن و دۆمۆنی ماسیان دەگرت و خێروبێر و بەخششتی خۆڕسکیان گرداری دەکرد و پیاوان بەڕاوشکارەوە سەرگەرم بووگەن. ئیدی بەم ئاوایە کاردا بەشکردن لە نێوان پیاوانی هۆزدا زۆرە جیاوازیەکی لێ دەکەوێتەوە. پیاوان بەجیا لە ژنان خانوبەرە لە بۆ خۆ هەڵدەبژێرن. ژنان زۆرە خۆراکێکی جوداواز و پیاوان تەرحێکی دی بۆ خۆ تەیارکردن و زمانی ئاخاوتن لە نێوان ژن و پیاودا بەرەو فەرق و سوو دەڕوا. فەرقی نێرومێ لە ئاغەڵەبەی زمانانی نەتەوەکاندا پەیدا دەبێ. تەنانەت ئەدەبیاتی ژنان کە تا ئەوڕۆکەش لە نێواناندا هەیە هەر پاژماوەی ئەم جوداوازیە لە مێژینەیە. پۆشاکی ژن لە زۆر سەرەوە لە ئیپیا و گوێ دەبێتەوە. تەرزی ڕەفتار و کردار و هەڵس و کەوت و تا دوایی هەموو تاڕادەیەکی بەرچاو دەگۆڕێن. ئەدەبیاتی ژنان ڕەنگی پۆشاکی ژنان تەرزی ئاخافتنیان لەنجەولاریان زۆری پیا و لە خشتەبردن و مەکرۆیی و دەهۆ و پیلانیان لە پیاوان گوێ دەبێتەوە. ئارایشتیان خۆ دەبەزەک و دۆزەکدانیان وەک پیاوان نابن. تا ڕۆژ تەرزی ڕەفتار و کرداری پیا و ژن جداوازن و تا دێ لێکدی دوورتر دەکەنەوە. ئەمەش لە یەکەم کاردا بەشبوونەوە ئاو دەخواتەوە. ئەم کاردا بەشبوونە لە بنەڕەتدا دەبێتە هۆیەوەکە بڕێ ڕەدێن سپی بە ساڵدا چوو کە بەدەم ڕۆژگارەوە ئەزمون و مەهارەتێکی کۆمەڵەکیانەوە دەستخستووە پلەپاییان لە سەروی هەمووانەوە بێو ببن بە دەمڕاست و قسەڕەوای هۆز و جڵەوی سەرلەبەری کاروباری کۆمەڵی هاوبەشەکیەوە دەستەوە بگرن و ببن بە پێشەوای کۆمەڵ و وەو سانە لە بەرایی دەورانی کۆنەبەردینی نوێوە کۆمەڵی مرۆڤەکی ماڵاوەی لە ساختەمانی گەلەی سەرەتایی دەکا و ئەو جۆرە سازمانە بەجێ دێڵێ. بەرەبەرە کە هێزەکانی بەرهەمهێن و کاردا بەشبوون فراژوو دەبێ و وەگەشەکردن ئەکە فێ و کامل دەبێ، گەلەکە جێی خۆی بۆ سازمانێکی کۆمەڵێکی باڵاتر شێوەی سەرەتایی هاوبەشێکی خێڵەکی بەجێ دێڵێ. دیارە مرۆڤ کە بەم هەموو گۆڕانکاری و هەوار و قۆناغ گۆڕیەکەدا گۆڕانکاری و هەوار و قۆناغ گۆڕیەکەیدا تێپەڕ دەبێ و سەربەنی یەکەم گۆڕانی کۆمەڵی لەدا بەشبوونی کاردا وەدەسەکە فێ و ڕەگەز و تەمەن و ئەزمون و فەرق و سووی بەدەست هاوردن تا دوایی فەرق دەکەن. ناشێ لە شولار تیپی بیۆلۆژی هەر وەک خۆی بمێنێتەوە. مرۆڤ لە شولاریشی لە ڕووی بیۆلۆژیەوە بەرگۆڕان و گەشانەوە و لێکولوسی و ڕێکوپێکی و مشتوماڵ بوون کەوت. مرۆڤی سەروبەندی کۆنەبەردینی نوێ لە ڕووی لە شولارەوە لێڵ مرۆڤی نیاندەرتاڵدا جیاوازە. ساختمانی هێسکبەندی مرۆڤ لە بار و شوشی بەسەر هەردوو پێوە بە تەواوەتی ڕاوەستانی شایەتیەوە دەدەن کە گەرچی قەوارەی مێژکی 1400 سانتیمەتر شەشباڵ بووە، دەفرێتی کاسەسەری پێشینیانی هێندە زێتر نییە، بەڵام شکل و بێچمەکەی گۆڕاوە. پاژەکانی تەپڵەکی بەردەمەکی واتە ئەو پاژانەی کە سەرۆکاری بە ئەوزاری نوتفەوە هەیە و مرۆڤ وەک بوونەوەرێکی جیاواز نیشان دەدا بە شێوەیەکی بەرچاو گەورە بوون. سەرنجام کاسەسەری مرۆڤ بە شێوەیەکی درێژ کۆلە دێتە گۆڕێ. هەنیە شێوەیەکی ڕاستە و ڕاست بەخۆوە دەگرێ و ئیدی برۆ بەو ناڕێکوپێکیە نامێنێ و پاشانەکەی شێوی لە سوکتر دەبێ و سەناگە بەهۆی کاملبوونی زوانەوە زەق و زۆپی پەیدا دەکا. زانستی بۆژوازی لە زەوینەی مێژوودا چەندین زار هەوڵی داوەکە گۆیە مرۆڤ هەر لە سەرەتای پەیدابوونیەوە هاوچەرخ بووە و بەم زۆرەی ئەمڕۆ بووە و هاوکات دەگەڵ نیاندەرتاڵەی زەوینیان ئێخستیتە بنڕکێفی خۆ. ئیدی بەم ئاوایە مێژوو نووسانی بۆژوازی لە هەڵپەیەوەدان بەندواری مرۆڤی هاوچەرخ
وەڕینانیەوە بۆڕن و پەیدابوونیوی و جۆرێ لە پەرجوو لە قەڵم بدەن کەچی مرۆڤی هاوچەرخ یا بێژین مرۆڤی بە ئاواز لە دوای سەروبەندی کۆنی بەردینی دێریندا هەر یەک سەر و ڕاستەخۆ لە مرۆڤی نیاندەرتاڵ کەوتۆتەوە. ئەمڕۆکە ئێسکبەندەکانی چەندین لە نیاندەرتاڵان ناسراون کە نیشانەیلی جۆرەکانی هەڵوژێردە نیشان دەدەن. یەکێ لەو ئێسکبەندیانە لە ساڵی 1953دا لە ستارۆسیلێ کە لە کریمەیە بە کۆمەکی دێرینە ناس فۆرمۆزۆف دۆزرایەوە. ئەوجا بابزانین مرۆڤی هاوچەرخ کوو بووە بەو کوڕەی ئەوڕۆ. ئەو کارە بەفرە هۆکار و سەوە و کار لێک دەدرێتەوە. بەهێزبوونی نەخش و کاریگەری ڕاوشگار لە ئاخر و ئۆخری سەروبەندی کۆنە بەردینی دێریندا و سەرنجام فرەپەرەساندنی بەشە خۆراکی گۆشت کامەڵبوونی لە شولاری با و باپیرانی مەیسانا کرد. زۆرا و زۆری و بەگرێ کۆڵەی کاری ڕەنێوهێنان پەرەی و بەهرە و هێز و گورتی بیرکردنەوە ئاخاوتندا. کەز و سوکبوونەوەی هێدی غەریزەی ئاژەڵەکی و سنووری و سەر و ساختەکانی زایەندی لە ناوگەلاشدا دەورێکی گەورەی لە کاری کامەڵبوونی مرۆڤدا جێراوە. ئەسڵان بە پەیدابوونی مرۆی بیرمەند و ئەندێشمەند کاری هاتنەگۆڕی تیپی بیۆلۆژیکی مرۆڤی هاوچەرخ دوای هات واتە کە مێشک بوو بە ئامێریکی کامڵ ئیتر مرۆڤ شێوەی نمونەی ئیتپیکاڵی خۆی وەرگرت و بڕایەوە. مرۆڤ دوای ئەمە هیچ گۆڕانێکی نمونەکی بەسەردا نەهاتووە. مرۆڤی سەروبەندی کۆنە بەردینی نوێ بە چەند نمونەیەکی نەژادی دێتە نیشاندان. لە ئەوروپا نمونەی ئەوروپایی کە کرۆمانیۆنیشی پێدەگوترێ ئەم ناوە لە ناوی ئەشکەوتێ کە لە باشووری فەڕەنسایە وەرگیراوە پەرتوو بڵاوبوونەتەوە. بەرماوەکانی ئەم نمونەیە لە سەرزەوینی شۆڕەوی پێشوشدا دۆزراوەتەوە. مرۆڤی کۆمانیۆن ئەندامی شوش و دەموچاوی پان و کەپۆی قوڵنگی و چەناگەی زۆب بوون. لە ئەفریقا لە باشووری بیابان و لە ئەوروپا باشووری ئیتالیا ئێسکبەند گەلێکی دیکەیان دیتۆتەوە کە زۆر وەک نەژادی نیگرۆی دەچێت. بەشەکانی سەروبەندی کۆنی بەردینی نوێ دیر زەمانەیە لە ئەوروپای ڕۆژهەڵات و بگرە لە بەشی سەروی ڕۆخانەی دۆندا دەژیان. لە چین لە پاژی سەروی شکەفتی شکۆتین و لە سیبریا نێزیکی کراسنایارسک پاشماوەیلی مرۆڤی ئیپتیکالی مەنگۆلیان دێتەوە. بەڕاستی مەسەلەی نەژاد و ڕەگەزان مەسەلەیەکی ئایدۆلۆژیک و سیاسی فرەتوند و تیژە. بیرمەندانی کۆنەپەرستی دنیای سەرمایەداری دا هەڵپەیەوەدا بوون کە بەهۆی ڕامانەی نەژادیەوە دەسەڵاتی سەرمایەداری بە سەرگەلاندا سەپاندن پاساو بدەن. ئەمانە پرۆپاڵانتەی ئەوەیان دەکردەوە کە گۆیا زانست یەژێ هەندێ لە تیرەی مرۆڤ لە هەندێکی دیکەیان ڕاستەنتر و باشترن. هەروەها لافیەوەشیان لێداوە کە ئەوروپا هەمیشە بنیادەمەکانی لەگەڵ بنیادەمەکانی ئاسیا و ئەفریقا جیاوازن. شۆڤینیستانی عەرەب و عەجەم و تورک هەر لە هەڕووگیری ئەوەدان نەتەوە بە زۆر پێوە کەندراوەکانیان وەک وەنمونە کورد گۆیە بەچکێ جنۆکەن لە دێو و درنجن و ئیتر لەم قسە قۆڕەیلا. بەڵام ئەمڕۆ زانست ئەم قسە بێتامانەی سەر لەبەر پوچاندۆتەوە و کەم کەس باوەڕیان پێدەکا. جێگری بەڕێز لە بەشی سێمیام لێکۆڵینەوەدا تیشک دەخەمە سەر زۆر لایەنی کوردەکە و ئاماژە بۆ کۆنی و دێرینەی کورد و کوردستان لە ڕووی زانستی ڕەگەزناسیەوە دەکەم و هەوڵ دەدەم بزانمە قەرەنت و تارمایی ئەو جۆرە تێکە و لێکە ڕەگەز و نەژادیانە لە بیر و ڕای کوردەواریدا چەندیان ڕەنگداوەتەوە. ئەگەر بە بیرت بێتەوە لە پایانی بەشی دووەم دارزم کردوون کە لە بەشی سێمی ئەم لێکۆڵینەوەدا تیشک دەخەمە سەر زۆر لایەنی کوردەواری و ئاماژە بۆ کۆنی و دێرینی کورد لە ڕووی ڕەگەز و ڕەسەنیەوە دەکەم و هەوڵ دەدەم بزانم قەرەنت و تارمایی ئەم جۆرە تێکە و لێکە ڕەگەز و نەژادیانە لە بیر و باوەڕی کوردەواریدا چۆن و چەندیان ڕەنگداوەتەوە. ئەوجا بۆ ئەوە ئێمە پێویستیمان بەوە سەرکردنەوەیەکی شارەگەکانی سەروبەندی پێشمێژوو، سەروبەندی مێژوو، سەردەمی دێرین، بوژاندنەوە، ڕێنەسانس، زیندووکردنەوەی کە لە پووری ڕەسەنی ڕابردوو بە عەقڵ ئاین لێکدانەوە، ڕۆشنگەری و شەڕژێریە. بێگومان شارەگەکانی بیری پێشمێژوو بەرووبووی زێتر خەیاڵ و وەهمە تا عەقڵ و ئاواز. چون مرۆڤ گریمان لە مرۆڤی نیاندەرتاڵەوە پێدا بن، لەو تاریک و لێڵەی مێژوودا مێشکی ئەوەندەی بە بەرەوە نەبووە لە ئەوزاری هەرەسەرەکی لە زوێڵ و تەلەسمی سێگۆشە بەردەستێ و
ئاوزار و ئەسپابی ڕاوشکار وەک چەنگاڵ و نێزە و نەجاخی دارینە بەولاوە زیاتر بڕ بکە، چونکە گوتمان مێشکی مرۆڤی نیاندەرتاڵ کە لە کوردستانیشدا لە شانیدەر و هەزار مێرد نزیکەی 14,000 سانتیمتر شەشپاڵ و لە دەفرێتی مام ناوەندی کاسە سەری مرۆڤی ئەوڕۆکەوە 1200 تا 1500 سانتیمتری شەشپاڵ و نزیک بووە. بەڵام هیچ سەر و دەرێ دەربارەی ئەوە کە چتێکی پەرستووە یان نەیپەرستووە تا ئێستا ساغ نەبۆتەوە و هەر لە بگرە و بەردەدایە. بە پێی ڕایی ئاوکلادینکۆف وەک گوتمان مرۆڤی نیاندەرتاڵ هێشتا لە گەشەکردنی مێشکدا بە پلەیەکی وانەگەیشت بوون بیر لە هێزێکی سەروی خۆڕسک و سەرزەوین بکەنەوە. هەر لەبەر هەندێ تەنها لە هەندی ئاسەواری بەرچاو وەکو بنمونە شکەفتی گوندۆک و وێنە لە بەرد هەڵکەندراوەکانی بە پێی ڕامانەی دەستەی لێوە کۆڵ کە ئیدەورانی ژیانی ڕاوشکارە نەکشت و کاڵ بەولاوە چیتر نییە. بەم پێیە ئاسەواری فتیشیزم و ئانیمیزم و تەوتەمیزم و تا دوایی کە بیر و باوەڕی ئایدیالیستان لە بڕوا بە ئەروا و ستی سەروی خۆرسک و زەوینەوە هەڵدەقڵن نەدینداری نەبتپەرستی بوون و نەتەڕەماش، چونکە بڕوا بە ئەروا واتە بەچتێکە لە شێوەی خۆرسک نەبێ و هەرگیز لە چتێ نەچێ کە بە مرۆڤ ئاشنا و ڕۆشنایە لە مرۆڤی سەرەتایی ناوەشێتەوە. بڕوا بە ئەروا وا دەگەێنێ کە مێشکی مرۆڤ بە قۆناغێکی زۆر پێشکەوت و گەیشت بێ و توانستیەوەی هەبوو بێ وێنەی چتێ لە مادەی چتەکە دابڕێ و بە لەبەر چاولاچوونی ئەو چتە وێنەکەی لە مێشکدا گەل بداتەوە و هەر کاتی ویستی بێتەوە بەرچاوی. واتە مێشکی بە جۆرێک گەشەی کرد بێ کە وێنە لەبەرکردنی لابوو بێ بە کارێکی میکانیکی. دیارە ئەمەش وەک زانست ساغی کردوتەوە وانە بووە، چونکە مرۆڤ وەختێ بووە بە خاوەنی ئەم بەرهەمە و توانستەکە هەزاران ساڵی بەسەردا تێپەڕیوە و مێشکی تەواوێ گەشەی کردووە. میسریەکان تا 10 تا 12,000 ساڵ لەمەو پێش کە زۆر پێشکەوتوو بوون هێشتا بە خەتی هیرۆگلیفی ستیان دەنووسی کە لە فینیقیەکانەوەی فێر بوون، واتە لە قۆناغی بەرزەستەکردندا دەژیان. میسریەک نەیتوانیەوە مانایەکی وەک بنمونە خۆشەویستی، سۆز، هۆش و تا دوایی بە واژە وەک ئێمە ئاسایی ئەمڕۆ دەرببڕێ. مامۆستا جەلال حەنەفی کە بە خۆی کوردی کەرکووکە چەند ساڵ لە چین بوو، جارێکیان لە خزمەتیدا بووم لێم پرسی ئەرێ چینی فێر بووی؟ فەرمووی کەم. گوتم ئەگەر گەرەکە دوێ بێژی وەشت و واران ئەوارێ چۆنی دەنووسی و چۆنی دەڵێی؟ لەسەر کاغەزێ وێنەی وەک زەلامێک سەیوانی بەدەستەوە بێ بۆ کێشام فەرمووی واتە باران دەبارێ. گوتم ئەگەر بە گوتنی بێژی دەنگێکی لێوە هات وەک دەنگی باران دەچوو نەهاژە بوو نەگڤە، بەڵام بۆت هەیە پرسی باشە خۆ ئەمڕۆ چینیەک ژاپۆنیەک سەرڕای ئەوەکە وێنە واژە و دەستەواژە و ڕاستە دەنووسن، مانەیەوە نییە کە بەهرەی بۆ ماناچوون وێنەی چتی مادی لە مێشکدا کڵدانەوەی نییە. وەڵامەوەیە کە ئێمەش وەک هەروەکو چینی و ژاپۆنیەکە واساین کە باڵندەیەک بە نمونە پێشکە دەنووسین، بەڵام ئێمەش و چینیەکەش و ژاپۆنیەکەش فەرق و تۆفیرمان لەگەڵ مرۆڤێکی میلیۆنیە ساڵ لەمەوە پێشدا ئەوەیە کە ئێمە مێشکمان 1 میلیۆنە ساڵ بەرگۆڕان و گەشەکردن و گرێ و گۆڵی و هەزاران خانە لێ زیاد بوون کەوتووە. ئەوجا بەم بەهرەیە گەیشتووە، بەڵام مرۆڤێکی پێش 1 میلیۆنە ساڵ لە چاو مێشکی ئێمەدا سادە و خاو بووە. زانست ساغی کردوتەوە کە جان لەوەر یەکەم جار لە تاکەخانەیە گوڕاوە، وەلێ پاش میلیۆنەها ساڵ ئەوجا بەم هەموو جۆرە ڕەنگ و تەرح و تا دواییە گەیشتووە. ئێمە کە بە نمونە PTA دەنووسین هەرگیز زەومان بە بیردا نایە کە ئەم وێنەی سەری گایەک بووە، پاشان بەم شێوەیە ئەمڕۆی لێ هاتووە یا چینیەک ڕستەی باران دەبارێ بە وێنەی کابرایەک سەیوانێکی بەدەستەوە بێ و ڕێبکا دەنووسێ. هەرگیز کابرایەکی سەیوان بەدەستی وەڕێوەچووی بە بیردا نایە، هەروەک ئێمە کە دەنووسین وێنەی سەری گایەکمان بە بیردا نایە. بەڕاستی لێرەدا ئەومان بە بیردا دێکە هەر نیشانەیەکی کە مرۆڤ لەگەڵ ئەفرادی کۆمەڵەیەکدا لە سەری ڕێککەوت بێ یا ڕێک بکەوێ بە مانای ئەم چتە یا ئەو چتەی بەکاری هێنابێ یا بەکاری دێنێ، ئەوە نما ڕەمزە و دیاریدەی ڕەنگدانەوەی مەرجەکیە کە زانایی نامەی ڕووسی کردوویە بە ڕامانەی بەناوبانگ. بەمە هەرچی چتێ لە مێشکی مرۆڤدا وەک کۆمپیوتەر هەست لە نما بەولاوە چیدی نییە. سەر لەبەری زانیاریەکانی مرۆڤ لە دنیادا لە زانست وەک گشت ڕشتەکانیەوە لە فەلسەفە و هەموو جۆرەکانیەوە و لە هونەر بە سەر لەبەری تەرحەکانیەوە
سوەک مایی بەرجەستە و بەرچاو و بێن و بێست و چەشولەش هەموو هەر ڕەمزونمان. ئەسڵەن مرۆڤ بەم نیشانەوە نما و ڕەمزە زۆر و زەوەندانەوە بووە بە ئاشنا و ڕۆشنای خۆشی و غەیری خۆشی کە وجودە. بە قسە زۆروانیەت بیر و بۆچوونی هەرە کۆنی ئێرانی نێژادان بە خودای چاکە و خراپە زاندراوە و گۆیا لە پەیدابوونی ئاریایەکانەوە تا سەروبەندی ساسانیەکان کەم و زۆر لەباو بووە. هەروەها لە ئێران زەمین ئێندرا سەر بە مێترا بووە و خوداوەندی گەشت بووە. لە بەردەنووسێکەوە کە لە سەروبەندی هیتەکانەوە لە ئاسیای گسکەدا دۆزراوەتەوە دیاریەک بۆ میترا گریاکە و میترا شێلەیان پێگوتووە کە لەوە دەچێ خوداوەندی تیرە و هۆزە مێتیەکان بێ. واتە جگە لە مێترا لای میتانیەکان ئۆراوانە شیلەیەکیش لە پاڵ مێترادا هەبووە لە پەرتووکی ڤێدادا بە واڕوونە دەمەوڕوون نێوبراوە. هەروە ئاشا، ئارتا و ڕێتا و ئاسفین و ناشادتیانە کە پاشەنەکێ بووگە و ڤایا با لە کوردستاندا هەبووگن. لە لۆڕستان کەلگامێش و سەرمێشن مەڕ و وەلەشگا کە لە نەک کاسیەکان نیوە خواوەندێ بووگە لە لای کوردەکانی لۆڕستانی ئەمڕۆ بە پلەی خودایی گەیشت. کەلگامێش لە شێوەی پیاوێکدایە کە دوو شاخی هەبێ. دوو شاخیش لە نێو کوردەواری و مۆزەپۆتامیادا نیشانەی خوداوەندی بووە. ئەم کەلگامێشە پارێزگاری چارەوێ و گەلەوڕانی پەزومەر و ماڵات بووە. دیارە ژانکارەیی گەلەوڕان و ئاژەڵداری تا 100 ساڵێک لەمەوبەریش لە زۆرینەی زۆری کوردستاندا هەردەتگوت دەقاودەق بە باڵای کوردەواری بڕابوو. ئەو زابش بە حاڵی مرۆڤ گۆڕاندن و هێندەی کە سەرۆکاری بە بیر و بڕوای کوردەواریەوە هەبێ ئەوەیە کە ئەو هورا دەپێشدا کەیومەرد مەردی فانەی گۆڕاندووە. بەڕاستی کە باسی دوور و درێژی ڕستەکانی کەیومەرد دەخوێنینەوە ئەوە هێت لە بۆ ڕوون دەبێتەوە کە حکایەتی ئایم گۆڕاندن زێتر بەرووبووی نوسخەیەکی زەینی چۆڵگەر و دەشت و ئارانانە تای خەڵکی چیا و کۆساران. ئەتۆ هەروە بڕوانە واژەی کەی بەمانای پاشا، سەرگەورە، کوێخا، کەیا، کەیوانۆ، خانوو بە زۆرینەی زارە کوردیەکان بە تایبەت ئەمەی دواییان لە دملیدا لەباوە. واژەی مرد، مردم بەمانای خەڵک، پیا و پیاوی ئازا لە زۆر ناوچەی کوردستان لەباوە. مەردە لە ناوی باوە مەردە کە زێدەی داڵمکە و لە خوار سلەیمانیەوەیە و قۆڵدەڕەسی و باوە جێڵدی لە تەکەوەن تاوێستاکەش هەرماوە. تەنانەت واژەی مەردۆخ یان مەردووک کە نێوی خوداوەندی بابلستانە تیرەی مەردووخی لە کوردستاندا هەر لەو مەردەوە کەفت گەسەوە. وەلێ کاکێیەکانی سەر بە ئۆلی ئەهلی حەق باوە ئایم گۆڕاندینیان وەک لە تەزکەرەی ئالادا کاک ئاسۆکەریم لە مێژە خۆی بە پارتوکەکەی ئیڤانی ڕووسیەوە لەمەڕ ئەم دەقە کە ئیسماعیلیەکان لە بەمبەی لە چاپیانداوە سەرگەرم کردوویە بە کوردی و دنیایە پەراوێز و شەرح و شرۆڤەی زیرەکانەی لەسەر نووسیوە فەرمووی خودایار بێ بەم زوانە دەکەوێتە بازاڕەوە نووسراوە بەم جۆرەی پایینی وێ نەکێشاوە. چون جیهان ئافرین لە سەرەتای دنیا ڕسکاندنەوە لە پێشدا شەش بە قوڕەتی تەواوی خۆی دوڕێکی گۆڕاند و لەناو ئەو دوڕەدا 5 وێنە لە وێنەی خۆی بەدیارکەوتن و کەرەمی فەرموو لە قوڕەتەوە قوربانی ئامادەکرا و لە بەزەی خۆیەوە ئاو تەیار کرا لە 5 وێنەکان یەکێکیان هەڵستا دەستی ڕاستی قوربانیەکەی بڵند کرد هەوڵ و ئاخر هەریار و یا حەقی فەرموو دوعای خوێند و هویان کێشا و قوربانیان کوشتەوە و فەرمانی فەرموو ئاورێ هاتە گۆڕێ و گەنجینەیەکیان دەبن گەروی قوربانیەکەوە دەرهانی و قوربانیان کوڵاند و هێنایان بەسەر جەمیاندا بەشیەوە و دوعایان کرد و هویان کێشا و ئەوجا پاشەوە 1001 وێنە بەدیارکەوتن و ئاویان جێرا و لە قوڕەتەوە سفرە و خوان هات سفرەیان ڕاخست قوربانیان هێنایە نێو جەمی یەک لەوان ئێسکەکەی ڕوتاندەوە و ئەوجا بەشیانەوە و دوعایان کرد سەر لە نوێ لە قورەتەوە نیاز هات گۆشت بەشرایەوە هەم دیست و ئاخوێندرا و پاشانەکێ سفرە و خوانیان پێچایەوە و دیسانێکی دوعایان کرد پاشانەکێ ئاو جێڕدرا ئەوجا دەستیان شوشت و دیسانێکی دوعایان کرد و دوای قەبزیان کرد پاشان یەک تنۆکە نور لە هەنیەی یەک لەوان چکیە و بوو بە گوێز و خرایان نێو جەمی وە کەرەمی فەرموو بڕیار وایە کە 18,000 عالەم ئیجاد کرێ فەرمانی فەرموو لە قورەتەوە قەواڵەی سرمەیەژە هات کە
1001 مۆر بە ناوی خواوەندی عالەمەوە لە بابەتی خێوی ئەم جێزە لە سەر قەواڵەکە بەدیارکەوت. پاشەوە هەر بە قورەتی تەواوی خۆی لە وێنەکە نزیک بووە و دوور مرواریان تایەن پێوار بوو، خوداوەندی هەر هەبوو گە و هەر ئەوێ و تاقوتەنیا هەر خۆی ماگەوە. دوایەوە 70,000 ساڵیش بەسەرچوو، دوڕێکی گوراند و لە نێو جیهانی دەرونیدا گوڕا و لە نێو ئەو دوڕەدا 17 وێنە و پاشان 37 وێنەی دیتن و پاژەوەی 47 وێنەی دیتن. دوایەوە خۆی بە 72 وێنە دیتن و ئەو جا پاشانەکەی دوڕەکە بۆ خۆی غەیب و پێوار بوو، بۆ خۆشی بەتاقی تەنەمایەوە و 70,000 ساڵی دیکەش بەسەرچوو. ئەو جا فەرمایشی فەرموو دوڕێک گوڕا و خۆی لە نێو ئەو دوڕەدا بە 360 وێنە دیت. پاشان خۆی بە 444 وێنان دیت و هەمدیس فەرمانیدا. دوڕەکە پێوار بوو بۆ خۆشی بەتاقی تەنەمایەوە و 70,000 ساڵ ڕابرد و پەروەردەگاری جیهان فەرمانی فەرموو دوڕێک گوڕا و خۆی دەنێو ئەو دوڕەدا بە 70,000 وێنە دیت و هەمدیس ئەو دوڕە پێوار بوو. 70,000 ساڵی دیکە بەسەرچوو خوداوەندی گێتی فەرمانی فەرمووە دوڕێک گوڕا و خۆی لە نێوان ئەو دوڕەدا بە 999 وێنە دیت و پاشانەکەی لە 124,000 وێنەدا خۆی نواند و هەمدیس فەرمانی فەرموو ئەو دوڕەش پێوار بوو، دیسانەوە خۆی بە تاقی تەنێمایەوە. ئەو جا پاش چەندین هەزار ساڵ دەگەڵ خۆیدا لە قسە و وتوێژ و سەیر و سەیراندا بوو، ویستی خۆی لەسەر لەبەری بوونەوەران ئاشکراکە کە لە نووری پاکی خۆی دوڕدانەیەکی دەشێوەی چرای ڕزکاند و 60,000 ساڵ دەگەڵ زاتی پاکی خۆیدا لە گەشت و گوزار و سەیراندا بوو. هیچ بوونەوەرێ حەدی بوونی لە پێشویدا نەبوو نییە کە بفامێ یان فامی دەبێ کوو بووە و چۆن بووە و چۆنە. ئەوجا لە کەرەمی تەواوی خۆڕا چاردانە نووری لە نووری پاکی خۆچکەند و جەبرائیل و میکائیل و ئیسرافیل و ئیزرائیل لەو نورە نەفیسەیە و ئەو چرایش بوو ئاو و لەوی چاردانە نووری دەشێوەی گەواهێری نەسمرا و ڕسکاند و لەو گەواهیرانە یەکیان بوو بە ئاو کە سەرلەبەری عالەمی حاڵ وا دیارە. هەموو ئاو بوو 60,000 ساڵی دیکە جیهان هەموو هەر ئاو بوو، بۆ خۆی دەگەڵ ئەو ئاوا لە گەشت و گوزار و سەیراندا بوو. پاشەوە ساجی ناری ئەفراند کە ئاوی بە کۆڵین هێنا و ئاوەکە وەک کەفی دەریای لێهات و پاشانەکێ کەفی پێبنایەوە و هەڵمی لەو ئاوە بڵیند بوو. بوو بە هەور و لە ئاسمان قەتیز وەستا تا بۆ هەمیشە ببێ بەچی و لە هەوای ئەو ئاوە بای کوراند کە هەوران وەجم و جۆڵ بێخی. ئەو جا ڕاوەستان و ڕۆیشتنی هەور بەدەستی باە وەک چۆن مرۆڤ ڕۆحی لە قالبدا هەست، ئەوژی لە حوکمی ڕۆحدایە و شکلی هەور دەشێوەی بێژنگیە و هەر بۆوەیش ئاو دەبارێنێ. فەرمان بە کەف درا کە ئارام بگرە. کەف ئارامی گرت و هاتە سەرزەمین و سەبری ئارامگرتنی نەبوو. لەو سێ گەواهیرە کە هەبوون چێوەکانی بۆ لەنگەرگرتنی زەوین و تەپە و تەلا نەفراند و لە دڵاوایی خوداوەندی شکۆدار بۆ خۆی دەبووە لە هەور کە کاریوی ئاو هەڵگریە باران ببارێنێ و کۆساران تەڕی بۆ خۆڕاکێشن و کاتێکی نم دێتە خوارێ ئاوی لێ هەڵێنجن و بۆ بنەوەی برێژن تا ئاو لە کانیاوان ڕا بڕوە. کەچی سەرباری ئەو هەموو هەول و دەولە لەنگەری زەوین دابین نەکرا. ئەوجا کەرەمی فەرموو کە ئەی زەوین ئارام بگرە. زەوین بە زمانی پەرجوو بە ئەرزی ڕاگەیاند کە ئەی دین و ئیمانم، ئەو نانمودیە چی تێدا بەستەیە کە لە قوڕەتی تەواوی خۆت ڕازاندۆتەوە و دووەم بە چی ئومێدەکە ئارام بگرم. پاشان بێهاو تا کەرەمی دەربار نواند، فەرمووی ددانت بە داماوی خۆت دانا و بەم جۆرە خۆت عەرزت کرد، دەبڕۆ وامز و پاداشتی تۆ ئەوەیە کە جێی ئەولیا و ئەوسیابی و هیچ پاژێکت لە کڕنوش بردن لە بۆمە خاڵی نەبێ و هەمیشە جێگەی کڕنۆشی خەڵک بە، جێگەی چاکە و خراپە هەرتکانی و لە گوڵی ڕەنگینت تەژەکەم متمەئین بە، ناوەکەی دیکەشت متمەئەنە جێی دڵنیایی. ئیدی زەوین بەم ئومێدە لەنگەری گرت و هێوری و داسەکنی و ستاری گرت، وەلێ هەر لە کەف و کوڵ و شەپۆلدا بوو.
شای جیهان لەگەڵ 4 مەلایەکەتی نزیکی دای ڕۆنیشت بوون لەبەر نۆڕیان زاتی پاکی حەزرەتی ڕەزبار کە خاتون قیامەتە بە ڕواڵەت کولیسەیەکی لە نێو دەریا دەرێنەوە بۆ خزمەتی پادشای جیهانی هاورد. پادشای جیهان فەرمانی فەرموو لەگەڵ 4 مەلایەکەتدا جەمیان گرت و بەشیانەوە و دوعایان خوێند و هۆیان کێشا. هەنگین زەمین و ئاسمان هێورین و ئارامیان گرت و ئاسمان بوو بەو کولیسەیە و دەبن زەویندا گابەردێکی دروست کرد و دەبن گابەردەکەدا فریشتەیەکی خوڵقاند کە هەردوو دەستی وەک ئەستوندەک هەوبن گابەردەکەی دان و دەبن پێی فریشتەکەدا گایەکی گوڕاند و پێی فریشتەکە بە شاخی گاوەگیر بوو گای لەسەر پشتی ماسی ڕاگرت و ماسیەکەشی لە ناو ئاو ڕاگرت و دەبن ئاوی گابەردێکی دانا و گابەرد لەسەر بایە و با لە قورەتی خوداوەندەوە لە گەڕ و خولدایە. بەم تەرزە خوداوەند هەر یەکەی دەجگایەکدا ڕاگرتووە و ستاقەن لە کەرەمی فراوانیوی بێبەهرە نابن و ئەو جا هەر 7 تەوەقەی ئاسمانی دروست کرد و هەر تەوەقەیە بوو و چەند ئیقلیمێ و لە هەر ئیقلیمێکدا چەندین هەزار بوونەوەر لە دەریایە و بەژەکی جێیان هەز کە جگە لە زاتی پاکی کەسێکی لێ باخەوەر نییە و هەر گرۆیەک بە هەویای شوێنێکەوەن وەلێ ڕێ هەر ئەو ڕێیە و مەنزڵ هەر هەمان مەنزڵ. دەبێ مرۆڤ تێبگا کە دارایەک بتوانێت 18,000 سەر لەسەر شاخی گایەک جێبکاتەوە و بزانێت کە ئەم کارگەیە بێکارگوزار نییە بۆچی بە بێهودە سەر بە هەر ڕێیەکدا بکە. جۆگرانی بەڕێز و هاوڕێیانی خۆشەویست لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەو شۆمان تا سبەی شەو کە بەیەک دەگەینەوە هەر شاد بن.